بەڵێ دەست بە دانیشتنەکەمانەکەینەوە فەرموون مادەی دووەممان بۆ بخێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی دووەم ئامانج و چوارچێوەی پیادەکردن مادەی دووەم. ئامانجی ئەم یاسایە بریتیە لە یەکەم ڕێخستنی پەیوەندیەکانی کار لە نێوان کرێکار و خاوەنکار و سەندیکا و ڕێکخراوەکانیان و پاراستنی مافەکانی هەر یەکێکیان. دووەم هێنانەدی گەشەپێدانی بەردەوام پشتبەست و بە بەدادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی و دەستەبەرکردنی کاری شیاو بۆ هەمووان بەبێ هیچ جیاکاریەک. سێەم بنیاتنانی ئابووری نیشتیمانی و هێنانەکایی مافەکانی مرۆڤ و ئازادیە بنەڕەتیەکان. چوارەم جێبەجێکردنی حکومەکانی ڕێکەوتنامەکانی کاری عەرەبی و نێودەوڵەتی و ئەوانەی لە ڕووی یاساییەوە پەسەند کراون. سوپاس. کێ قسەی هەیە؟ یاڵا فەرموو. کاکزگا فەرموو. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پارلەمان. پێم باشە مادەی دووەم بڕگای یەکەم بەم شێوایە لێ بکرێتن. مادەکەی ناخوینمەوە پێشنیارەکەی داخوینمەوە. ڕێخستن و چاودێری و چارەسەری کێشەکان و هەلگرتنی بربەستەکان و بەرزکردنی ئاستی کوالەتی پەیوەندیەکانی نیوان کرێکار و خاوەنکار و سندیکاکا و ڕێکخراوەکان و پاراستنی مافەکانی هەر یەکێکیان. زۆر سپاس. کاکچیا سپاس کاکزگا. بەڕێز سەرۆکا پەرلەمانی هەر وەکو خاڵە پێشتر جە خاڵە 25 ئیشارەت پێ داڵڤێرێجێک ڕێخستنی پەیوەندیەکانی کار لە نێوان کرێکار و خاوەنەکان و سەندیکا بێتیڤێر وێرە بێتە لایەنی حکومیجی بێتە زێدەکردن چونکی گەلێک جارە کەسێک بۆ حکوومەتی هاتیە بۆ عەقد بۆ چەند هەیڤەکە بەس لایەنە ئەوی کابرایی مشکلە لەگەڵ حکوومەتی جەیە لایەنن حکومیان جەهەتێت حکومی نەهاتیە زێدەکردن مە پێ باشە لایەنن حکومیان جەهاتێت حکومی لێ بێتە زێدەکردن. زۆر سپاس. بەڵێ سپاس. مادەی سێمان بۆ بخێنەوە. مادەی سێیەم بنەما و مافە بنەڕێتیەکان. عەفوان پاردۆن. بەڵێ کێ قسەی هەیە؟ مادەی چوارمان بۆ بخێنەوە. نەمخیندەوە عەفوان. مادەی سێیەم حکومەکانی ئەم یاسایە بەسەر گشت پەیوەندیەکانی کار و کرێکاران و خاوەنکاران لە هەرێمدا پیادە دەکرێت. بەڵێ مامۆستا نەجات. بەڵێ فەرموو قسە بکەن. بەڕێز سەرۆکۆ پەرلەمانی هەکەم بە خودای نەبی مادەی بۆشتر ئەوە بچتە دەگەل بەشی بیستێ حکومێت گشتی و تایبەتیەکان و ئەفتە زنجیرە مادەش بێتە گۆڕیندی فرا چۆرە بیتە سێ و پێنج بیتە چۆر و هەڵواس. زۆر سپاس. مادەی چوارمان بۆ بخێنەوە. بەشی سێم بنەما و مافە بنەرەتیەکان. بەشی سێم مادەی چوارەم ئەم یاسایە لەسەر ئەم بنەمانەی خوارەوە بنیات نراوە. یەکەم ئازادی کار بۆ هەموو هاونیشتیمانیەک پارێزراوە و نابێت مافی کارکردن کۆتوبەن بکرێت یان نکۆڵی لێ بکرێت. دوام ئازادی کاری سەندیکایی و پاراستنی مافی ڕێخستن و دانووسانی بە کۆمەڵ پارێزرا و دەستەبەرە. سێم نەهێشتنی گشت جۆرەکانی کاری زۆرەملەی. چوارەم نەهێشتنی کارکردنی مناڵان. پێنجەم نەهێشتنی جیاکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە بەکارخستن و پیشەدا. شەشەم یەکسانی لە نێوان کرێکاری پیا و ئافرەتدا لە کارێکدا کە بە هەمان بەهای هەبێت. بەڵێ کێ قسە دەکا؟ کاکزگا فەرموو. بەڕێز سەرۆکی پارلەمان ئەم یاسا چۆن باسی کرێکاری ناوخۆیی و دەرەکی کردووە بۆیە پێشنیار دەکەم مادەی چار بڕگای یەکەم بەم شێوایە لێ بکرێتن. یەکەم ئازادیە کار بۆ هەر تاکەکی پارێزراوە کە ببورن. یەکەم ئازادیە کار بۆ هەر تاکەکی پارێزراوە کە لە هەرێمی کوردستان ئارزووی کارکردنی هەبیتن و نابیتن مافەکانی زەوت بکرێتن و نەگۆلی بکرێتن. زۆر سپاس. مادەی پێنج. مادەی پێنجەم ئەم یاسایە مافی کرێکار لە ڕاژەی کرێکاریەکەی و ماوەی پیادەکردنی پیشە و ڕاژەی کرێکاری بیمەکرا و دەستەبەر دەکات و بە ڕاژەیەکی کردەیی بۆ مەبەستەکانی دیاریکردنی موچە و خانەنشینی لە کاتی دامەزراندن لە فەرمانگاکانی دەوڵەت و کەرتی گشتی هەژمار دەکرێت. سوپاس. مادەی پێنج کێ قسەی هەیە؟ کاک مەلاوێس فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی پێنج پێشنیار دەکەم نەستەکە بەو شێوەیەدا بڕژێتەوە. خزمەتی کرێکاری دەستەبەر بە خزمەتی فعلی هەژمار دەکرێت لە کاتی دیاریکردنی موچە و خانەنشین لە دامەزراندن لە کەرتی گشتیدا و. زۆر سپاس. بەڕێز سەرۆکە پەرلەمانی مادە پێنج ئێکشۆن مادەت گرنگە ڕاستی دوێ یاسایەدا بەس vê siyahê rastî menaxwe dirist nadite nagehînetin ez pişniyar dikim vî şiklî bê dariştinê. Madeyê pênc yasayê mafê kirêkar desteber bikat li rajeyê kirêkariyekê û maweyê piyadekirtinî pêşe farîze
و راجعی کریکاری بیمکراو یعنی اگر بری آماجه کریکاری بیمکراو ندتن يعني معنا خانه دتن براجعی کی فعلی بو مبستکانی دیار کردنی موچه و خانه نشینی بو کریکار لکاتی دامزراندن لوظیفه لفرمانگکانی دولت و کرتی گشتی اجماع دکره. بله سپاس. ماده 6. برای سروکی پارلمان ماده 6 یکم لایانی کمی تمنی کارکردن لهرم 15 سالی تواوا و برچاوکردنی برگی 24 لماده یکی ام یاسای دوم دکرت منال لخوار تمنی دقنوسکراو لبرگی یکمی ام ماده برزامندی نسراوی بخیوکارکی تنها بو مبستی هنری و رکلامی گنجاو شایسته بکار بخرید. بله فرمو کی قساکا کاکاران فرمو. بنای خدا برای سروکی پارلمان ماده 6 برگی دوم دێڕی کۆتایی کە باس لە ڕکلامی گونجاو و شایستە دەکات ئەمە تۆزێ مەتاقیە و من لە ئەساسدا لەگەڵ هەڵگرتنی ئەو وشەیە وشەی ڕکلامی گونجاو چۆ ڕەنگە تۆ منداڵێک بەکاربێنی بۆ ڕکلامێکی گونجاویش بێ لە ئێستا دەبنمونە تەمەنی 4 ساڵە 5 ساڵە 6 ساڵە هەرچەندێکە کە تعریفی منداڵ دەیگرێتەوە بەڵام ڕەنگە دوای 5 ساڵتر لی پەشیمان بێتەوە دوای 20 ساڵتر نێوێ ئەم شتە بەناوی ئەوە بڕوە کە ڕۆشتوشە تازە خاستن کێمە لە سەردەمی تەکنۆلۆژیای زیرەک کۆمانایی کە ئەمانە ناتوانانی بیان سڕیەوە دەڕاتە هزار شوێنەوە بۆی من پێشنیاز دەکەم بۆ مەبەستی هونەری و بەکار بخرێتەوە هونەری لە هونەریەکەەوەی تر دوایەوە لا برێت و سپاسان دەکەم. بەڵێ زۆر سپاس. مادەی 7. برای سروکی پارلمان ماده 7 گێچەلی سێکسی لە قۆناغی گەڕان بە دوای کار ڕاهێنانی پیشەیی بەکارخستن یان مەرج و بارودۆخەکانی کاردا قەدەغەیە. کێ قسەی هەیە لەسەر و مادێ؟ بەڵێ بیان سەر کاک بەڵێن کێ قسەی هەیە بەڕێزان لەسەر و مادێ؟ کاک عوسمان کاک بەڵێن ڕۆژان خان کاک عوسمان فەرموو کاک ڕزگار کاک ڕزگار ئیسا سوار کاک مەلاوسی شێخ زاهیر. بەرە سەرۆکی پەرلەمان مادەی حەوت گێچەڵی سێکسی لە قۆناغی گەڕان بە دوای کار ڕاهێنانی پیشەیی بەکارخستنی یان مەرج و بارودۆخەکانی کاردا قەدەغەیە بەم شێوەی لێ بکرێت گێچەڵی سێکسی لە قۆناغەکانی گەڕان بە دوای کار ڕاهێنانی پیشەیی بەکارخستن یان مەرج و بارودۆخەکانی کاردا تاوانە. زۆر سپاس. زۆر سپاس. کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەوی تایبەتە بە مادەی حەوت تقریبا پوخت کراوەتەوە بەڵام مادەی دا لە یاسای کاری عراقی کە لە سێ بڕگە ینی ئەهدافەکانی ئەم مادەی ئەپێکیە بە ڕێی من باشترە کە ئەوە جێگە بکەینەوە کە یەکەم ئەڵێم یاسای گێچەڵی سێکسی لە بەکارخستن و پیشە تا قەدەغا کاچ لە ڕووی گەڕان بە دوای کاریا ڕاهێنانی پیشەیی یا بەکارخستن یا مەرج و ڕێساکانی کارکردن. دووەم ئەم یاسایە ڕەفتارێکی تر قەدەغا کە بێتە هۆی دروستکردنی ژینگەیەکی کارکردنی تۆقێنەر یا دوژمنکارانەیە بێ ڕێزیکەر بۆ کەسی ئەو جۆرە ڕەفتارانەی ئاڕاستە ئاکرێ. سێەم مەبەست لە گێچەڵی سێکسی بە پێی بڕگەکانی ئەم یاسا هەر ڕەفتارێکی جەستەیی یا زارەکیە کە سروشتی سێکسی هەبێ یا هەر ڕەفتارێکی تر لەسەر بنەمای ڕەگەز کە زیان بە ڕێزی ژن و پیاو بگێنێت و نەخوازرا و ناژێریانە و بێ ڕێزیکەر بێت بۆ کەسی کە وەری دەگرێت دەژبێتە هۆی ڕەتکردنەوە یا ملکەجنەبوونی هەر کەسێک بۆم ڕەفتارە بەڕوونی یا ناڕاستەوخۆ بۆ ئەوەی بڕیارێک بدا کە کار لە کارەکەی بکات. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک شێخ زاهر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 7 گێچەلی سێکسی لە قۆناغەکانی گەڕان بە دوای کار و ڕاهێنانی پیشەیی بەکارخستن یان مەرج و بارودۆخەکانی کاردا قەدەغەیە. لێرەم پێم باشە وشەی قەدەغا بکرێتە تاوانە بە تاواندا بندرێت وە ئەو مادەیەش مادە 7 سزاکانی لە مادە 12 دیاری کراوە بۆ پێشنیار دەکەم سزاکانی بێتە ئێرە و بەم شێوەی لێ بکرێت. لە قەدەغەکەەوە دەست پێ دەکەم تاوانێک بکات هەر کەسێک سەرپێچی حکمی ئەم مادەیە بکات سزا دەدرێت ببندکردن بۆ ماوەیە کە لە 1 ساڵ زیاتر نەبێت و پێبژاردنێک لە 5 ملیۆن کەمتر نەبێت و ئەو سزایانەی کە لەم مادەیە هاتوون ڕێگر نابن لە سەپاندنی هەر سزایشی تونتر لە یاسا بەرکارەکاندا. پێشنیار دەکەم ئەو سێ بڕگەیە لە مادەی 12 لا ببرێن و زۆر سپاس. بەڵێ سپاس. ڕۆژان خان. برای سەرۆکە پەرلەمانی پیشنیارم سەر مادە 7 سر راستی وان فاریزی تاتین دینانه اوه جهه وانه و وان همی توانا بکی
ایک ریزدینی ناچه بدن چیکی ام زانن ظروفن هر ظرفه که جو عقوبای فرقه هر چند دل ویراه الماده 12 بحث عقوبای کری بس البرگا 4 بحث کری کو بحث یا سایت کدنم یا سایت برکار ویر وی شکلی به دارشتنگی چلی سکسی لقوناقی گرام به دوای کار یان راهنانی پیشه یان به کار خستن یان مرجو یان مرج یان بارودو خکانی کار دا قدغه وی شکلی بله سپاس کاک رزگار ایسا سوار برای سروکی پارلمان بگمان هر سه قوناقی لماده هفت که باز کراون زور گرینگن بلام لما گرینگتر او کاتیا که کریکار لکمپانی نامینیتن و صاحب کمپانی ها صاحب کار او زانیاریا کانی که لبر دستینه سبارت باو کریکارا به ناروا یا نادروز با کاری دهنیتن بویا دوالا برای سانده کم که او برگه زیاد بکریتن که جیلی سکسی لقوناقی گران به دوای کار و راهنانی پیشایی و بگار خستنیان و مرج و بارودوخی کار دا و دوای تواو کردنی قوناقی کار و شکاندنی شکوهی کریکار به همو جورک پارزراو دا بیتو تاوانه و پشگیری که ظاهریش دا کم که او برگه یاسایی سزاکانشی لی زیاد بکریتن زور سپاس بله سپاس کاک ملاویس برای سروش پارلمان لماده حوت هاوڕای بەڕێز شێخ زایر خێلانیمە کە گێچەری سکسی نەقەدەغەبی تاوان بی چکە لەبەرەوەی سزای لە بۆ دانراوە پێویست بۆ یەکە تاوان بێ و قەدەغە ناوە وشەکە بگۆڕدرێت و زۆر سپاس بەڵێ سپاس مادەی دوای ئەوە فەرموو کاک مەلا بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە حەوت گێچەڵی سکسی لە قۆناغی گەڕان بە دوای کار و ڕاهێنای پیشەیی بە کارخستنی یان مەرج بارودۆخەکانی کاردا قەدەغەیە بۆیە پێویستە مادەی حەوت وەکو پشتگیری کاک عوسمان و کاک شێخ زایر و برادرانەکەم گێچەڵی سکسی پێویستە ئەوە بکرێتە تاوان قەدەغە بکرێتە تاوان و هەروەها پشتگیری ئەوەش ئەەکەم کە سزایەکی بۆ دیاری بکرێت بە گوێرەی تاوانەکە ئەگەر تاوانەکە گەورە بوو سزاکەی قورستر بێ ئەگەر تاوانەکە بچوو بوو سزایەکی بۆ دیاری بکرێت زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس مادەی هەشتمان بۆ بخێنەوە بیدە بەحسی بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەشت ئەم یاسایە کاری زۆرم لێ بەگشت شێوەکانی قەدەغە دەکات جگە لەم بارانەی خوارەوە یەکەم ئەگەر لەسەر بنەمای حکومێکی دادگا بە مەرجێک ئەو کارە یان خزمەتکردانە لەژێر سەرپەرشتی و چاودێریکردنی دەسەڵاتە گشتیەکاندا ئەنجام بدرێت و ئەو کەسە بەکرێ نەدرابێتە تاک یان کۆمپانیا یان کۆمەڵەکان یان نەخرابێتە ژێر دەستیان دووهەم ئەگەر بەشێک بێت لە ئەرکە مەدەنیە سروشتیەکان بەپێی حکومەکانی ئەم یاسایە سێم لەبارە لە ناکاوەکاندا و لە هەر بارودۆخێک هەڕەشە لەمانەوە یان خۆشگوزەرانی تەواوی دانیشتوان یان بەشێکیان بکات بەڵێ کێ قسەی هەیە کاکارۆن بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەشت کە باس لەوە دەکرێت یاسای کاری زۆرم لێ بەگشت شێوەکان قەدەغە دەکرێت لەم بارانەی خوارەوە بێ یەکەم بەداخەوە دیاردەیەکە بوو تەمەنا دەکەم وەزیری کار خۆی لێرە هیوادارم ئێستا نەمابێت کاتی خۆی زیندانیەکان بە زۆر کاریان پێدەکرا بە زۆر زیندانەکان کاریان پێدەکرا کە ئەمەیەشێک بوولەوانی کە لەناو زیندانەکان دیاردەیەشی مەترسیدار بوو و هیوادارمەوە دووبارە بۆ شەرعیەدانەوە بەم ئامانجە نەبێت ئەگەر بۆ ئەمێ لاب برێت خاڵی سێم ئێمە دوو بنچینەی گرنگی چەمشی سیاسیمانەیەکەیە یەکێکیان یوتالیتاریانزمە و یتریان لێبرالیزمە ئەمەی کە ئێمە لێرە کردومانە کە لە بڕگەی سێم داهاتوو لەبار ناکاوەکاندا و لە هەر بارودۆخێک هەڕەشە لەمانەوە یا خۆشزۆرانی تەواوی دانیشتوان بەشێکیان بکات یعنی تۆ کەسێک بکەی بە قوربانی لە پێناوی بەشی تردا ئەمە فکری یوتالیتاریانزمە لە دنیادا فکرێکی زۆر مەکروهە وای لە هاتوو هەموو دنیا سەدژایەتی دەکات ئێمە هاتوین بە یاسا دەیچەسپێنین بۆی من پێشنیاز دەکەم بۆ خۆ بە دوورگرتن لەوەی کە کۆمەڵێک جەمسەری سیاسی باڵا هەنوەکو فکر بەریەک دەکەون لێران بڕگەی لاب برێت بڕگەی سێم ئیزافی پێویست ناکە هەبێ بەڕاستی چۆ ناکرێ بەشێکی هاوڵاتیان بە قوربانی بەشێکیان بکەی یاخود کەسێک لە پێناوی گروپێک بکەی بە قوربانی زۆر سوپاس بەڵێ شێخ زایر فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام پێشنیار دەکەم خاڵی یەکەم لە مادە هەشت لا ببرێ تەنها خاڵی دووەم و سێم بمینێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم خاڵی یەکەم لا ببرێ ئەگەر لەسەر بنەمای حکومێکی بەمەرز لەبەر ئەوەی وەکو ئەوەی لێدێ لە جاران هەبوو لە ئەعمال شاقەوانە لە سزنەکان پەیڕەو دەکرا بۆیە پێشنیار دەکەم ئەو خاڵی دووەم و سێم بمینێ و خاڵی یەکەم لا ببرێت و زۆر سپاس مادەی نۆمان بۆ بخێنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی نۆ
هەموو جۆرەکانی جیاکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە کار و پیشەدا قەدەغەیە. بەڵێ کێ قسەی هەیە؟ مادەی دوایەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەیدا یەکەم لە کاتی بە تایبەتکردنی پرۆژە یان لێکدانی یان گواستنەوەی خاوەندارێتی بۆ میراتگرەکان یان فرۆشتنی یان بەکرێدانی یان دەست لێ هەڵگرتنی بۆ کەسانی دیکە یان وەبەرهێنانی هەمووی یان بەشێکی خاوەنکاری نوێ بەرپرس دەبێت لە بەجێبەجێکردنی ئەو پابەندیانەی کەوتۆتە ئەستۆی خاوەنکاری پێشوو بەرامبەر بە کرێکارەکانی بە پێ حکومەکانی ئەم یاسایە. دووهەم خاوەنکاری پێشوو بە هاو ئەستۆیی و پێکەوەی لەگەڵ خاوەنکاری نوێ بەرپرس دەمێنێتەوە لەو پابەندیانەی دەرئەنجامی پەیوەندیەکانی کارن و ئەوانەی پێش گواستنەوەی پرۆژەکە تاوەکو ڕێکەوتی گواستنەوەی کەوتۆتە ئەستۆی. کێ قسەیە لەسەر مادەیە؟ کاک شەخزار و کاک کاران. کاک شەخزار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من مادەکەی ناخینمەوە مادەدا خاڵی یەکەم تەنها ئەوەی لۆ زیاد بکرێت لەبەر ئەوەی ئەو کرێکارە کارەکەی لە خاوەنێک بۆ خاوەنێکی دی نەقل دەبی کە عەقدی کردی لەگەڵ خاوەنکاری یەکەم لۆ پێشنیار دەکەم ئەوەی بۆ زیاد بکرێت بە هەمان گرێبەستی پێشوو لە کۆتایی دیارەکە زۆر سپاس. بەڵێ کاک کاران. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی یەکەم پشتیوانی کاک شەخزایر دەکەم لەوەی کە گرێبەست بێ باشترە لە بەرەوەی کرێکاریش ملزەمە بەو گرێبەستەی کە لەگەڵ خاوەنکاری پێشووی بۆ نەکرد خاوەنکار ملزەم بێ بەمەوە بۆ وشەی گرێبەست ڕەنگە معالەزەی بکات. بڕگەی دووەم دەڵێ خاوەنکاری پێشوو بە هاو ئەستۆیی و پێکەوەی لەگەڵ خاوەنکاری نوێ ئەگەر هەمووی فرۆشت بوو خاوەنکاری پێشوو بۆچی بەرپرسیارەتیدا ئەمە قانونی ڕەنگە بیخاتە ژێرباری کۆمەڵێکی جراحەتی قانونیەوە بۆیە بەتەنیاش بێت یعنی هەردووچی ئەگەر بەتەنیاش ئیزافە بکرێ بۆی خۆمان لەو مەخرەجە قانونی ڕزگار بکەین و سوپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی 11مان بۆ بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 11 یەکەم مافی پەنابردنە بەر لیژنەکانی پشکنینی کار و دادگای کار بۆ سکاڵاکردن بە پێ ئەم یاسایە و یاسابەرکارەکان گەرانتی کراوە. کرێکار مافی هەیە پەنا باتە بەر دادگای کار بۆ سکاڵاکردن لە کاتی ناچارکردنی بەکاری زۆرەملێ بەکارخستنی منداڵان جیاکاری گێچەڵپێکردنی سێکسی لە بەکارخستن و پیشەدا یا هەر پێشلکارێکی دیکە بە پێ حکومەکانی ئەم یاسایە. دووهەم داوای مافی دروست بوو لە دەرئەنجامی پەیوەندیەکانی کار و داوای قەرەبوو لەو زیانەی کە ئەنجامی کردەیەکی زیان بەخش لە دوای بەسەرچوونی 3 ساڵ لە ڕێکەوتی شایستەبوون یا زانینی زیانەکە و ئەو کەسەی ئەنجامی داوە لەلایەن دادگاوە وەرناگیرێت. بەڵێ بەڕێزان ناوە کام نووسە کاک زیاد کاک شەمۆڵ کاک بەڵێ بەڕێز وەزیری کار و کارباری کۆمەڵایەتی فەرموون جەنابتان هەر مادێک ویستان قسە بکەن داوا بکەن فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پرسیارێکم هەیە طبعا ئەم مادانە کە خوێنرایەوە بە ڕێزانی ئەندامی پەرلەمان تێبینیان هەبوو دواتر ئەمە خێتە دەنگانەوە پێویستە لەسەر ئەو خاڵانە ڕای ئێمە ژوەر بژیرێت ئایا ئێمە لەگەڵ ئەم پێشنیارانی ئەم بەڕێزانین یان تعدیلێکمان هەیە یان ئیزافەیەکمان هەیە بۆیە بە بڕوای من لە مادەی 6 تێبینیم هەیە لە 7 هەمە لە سەقسەوە بەڕێزانە لە 8 هەمە ئەگەر ڕێگان بن من ئەو تێبینیانم بڵێم و مادەش دوای ئەو بەڕێزانە ئێمەش ئەگەر سەرنجمان هەبوو بێڵێین نەمان بوو هەر کاتێک سەرنجتان هەبوو توانن دەست بەرزکەنەوە جەناب. من ئێستا 6 و 7 و 8 ئەو تێبینیانەی خۆمە خەمەڕوو ئەگەر ڕێگان پێبن بێگومان بەڵێ فەرموو. مادەی 6 خاڵی دووەم من بۆ خۆم لەگەڵ ڕێی ئەو پەرلەمانتارە نەبەڕێزانم کە لا ببرێت. مادەی 7 قەدەغەیە بکرێتە تاوان من بۆ خۆم لەگەڵیان بەڵێ. مادەی 8 لە هەرێمی کوردستان تا ئێستا بە هیچ شێوەیەک سزادرا و کاری زۆرم لێ پێ نەکراوە پێی ناکرێت. ئێمە سیستمێکمان هەیە بۆ نمونە کۆمپانیای خۆراگێت خواردن دروستەکە بۆ سزادراوەکان لە ناو سزادراوەکان بە دەوری خەڵک هێنرێتە دەرەوە بۆ چێشلێنان بۆ حاجەت شتن بۆ نانکردن بەڵام ئەمانە وەک کرێکار پارە وەرەگرن هەر وەک کرێکارێک لە بازار ئیژەکە لەوێ ئەمە سوودی هەیە بۆ سزادراوەکە. من لەگەڵەوە نیم ئەم بڕێلا ببرێ بۆ ئەگەر کاتێک ئەم پەرلەمانە بە ڕێزە یاسای سزای بەدیلەی پەسەند کرد
ئەم مادێ ئیگرێتەوە کەسێک تاوانێکی بچووگەکە سزاکەی کارێکی زۆرەملەی کۆمەڵایەتیە بۆ نمونە لە خانەکانی ئێمە بۆ مانگێک کاری پاکردنەوەی خانەکەی پێدرێ ئەوە زۆرم لێە بەڵام دادگا بڕیاریاوە لەوە باشترە لەسەر دزینی کۆکاکۆلایەک 3 ساڵ حکم بدرێت ئەمە بۆیە لابردنی خراپە بۆ یاسای سزای بەدیلە من سوپاس ئەوە بوو هینەکانم تێبینیەکانم بەڵێ زۆر سوپاس فەرمونون ئەو بەڕێزانەی ناویان نووسی بوو لەسەر مادەکە قسە بکەن کاک زیاد کاک کاروان کاک فەیسەڵ شنۆخان کاک شەمۆڵ کاک مەلا ناسر کاک شێخ زاهر کێمان نەنووسیوە کاک عوسمان کاک زیاد فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 11 خاڵی یەکەم جوان هاتووە دادگای کار بۆ سکاڵاکردن بە پێی ئەم یاسایە و یاسا بەرکارەکان گەرانتی کراوە بەڵام ئەوەی کە هەیە مادام باز لەوەکە بە پێی ئەم یاسا و یاسا بەرکارەکان گەرانتی کراوە پێویست ناکە کاری زۆرم لێو بە کارخستنی مناڵان و جیاکاری و گوێچەڵی سەکسیەوانە دووبارە بێتەوە پێشنیارەکەم بەم شێوەیەک بخرێت مافی پەنابردنە بەردەم دادگای کار بۆ سکاڵاکردن بە پێی ئەم یاسا و یاسا بەرکارەکان مسۆگە کراوە کرێکار و خاوەنکار مافیان هەیە پەنا ببەنە بەردەم ئەم دادگایە بۆ سکاڵاکردن لە کاتی پێشێلکردنی داقەکانی ئەم یاسایە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک زیاد کاک فەیسەڵ بەناوی خودای گەورە میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا پشگیری لە کاک زیاد دەکەم بەڵێ کاک شێخ زاهر بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا و زۆر سپاس سپاس شنۆخان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاک زیاد دەکەم بەڵێ کاک کاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر پێشنیازەکەی کاک زیاد سسپێندرا پشتیوانی تەواو لە قسەکانی دەکەم ئەگەر نا لە حاڵەتی مانەوەی کە باس لە بەکارخستنی منداڵ جیاکاری جێچەڵی سەکسی لە بەکارخستن و پیشەدا پێشنیاز دەکەم بریندارکردن و لێدانی دەرونیشی بۆ بریندارکردنی دەرونی و لێدانی جەسەیشی بۆ زیاد بکرێت ئەمە حاڵەتن یعنی هەیە وجودی هەیە بە تایبەتی باری دەرونی ئەین تۆ خاوەنکارێک بێگەر کرێکارێک بە وشەی زبر دەرونیان برینداری بکەیت زۆر قڕسەر لەوەی کە تۆ لی بدەیان سزای بدەی بە شێوەیەکتر و زۆر سپاس بەڵێ سپاس کاک مەلا ناسر بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 11 بڕگەی یەکەم پەنابردنەبەر لیژنەکانی پشکنین لا ببرێ و هەروە پشتیوانی لە قسەکانی مامۆستا زیاد دەکەم زۆر سپاس بەڵێ سپاس کاک شەمۆڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاک زیاد دەکەین زۆر سپاس بەڵێ سپاس کاک عوسمان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی کاک زیاد کاک مەلا ناسر هەموو ئەو هەواڵانەی تر دەکەین کە پشتیوانیان لە قسەکانی کاک زیاد کردو زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مادەی دوای ئەوە بەڕێز وەزیر فەرموون بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەڵ پێشنیارەکەی کاک زیادین بۆ مادەی 11 بەڵێ سپاس مادەی 12 مان بۆ بخوێنەوە بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 12 یەکەم هەر کەسێک سەرپێچی پابەندیەکانی هاتوو لەم بەشەدا بکات بە بەندکردن بۆ ماوەیە کە لە 6 مانگ زیاتر نەبێت و بە پێبژارنێک کە لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت یان بە یەکێکیان سزا دەدرێت. دووهەم هەر کەسێک سەرپێچی حکمی مادەی حوتی ئەم یاسایە بکات بە بەندکردن بۆ ماوەیە کە لە 1 ساڵ زیاتر نەبێت و بە پێبژارنێک لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێ سزا دەدرێت. سێم لە حاڵەتی دووبارەکردنەوەی هەمان سەرپێچی دەقنووسکراو لە بڕگەکانی یەکەم و دووەمی ئەم مادەیە سزاکە دەبێت بە دوو هێندە. چوارەم سزاکانی هاتوو لە بڕگەکانی یەکەم دووەمی ئەم مادەیە ڕێگر نابن لە سەپاندنی هەر سزایەکی تونتر کە لە یاسابەرکارەکانی هەرێمدا هاتووە. سپاس. بەڕێزان کێ قسەی هەیە لەسەر مادەی 12 بیانووسە؟ کاک نزار، کاک شێخ زاهر، کاک جەمال، کاک باڵێن، کاک شەمۆڵ، کاک یاسی، کاک جەمالە نووسی؟ بەڵێ
بەڕێزان ناوەکانە خوێنمەوە کاک نزار کاک شێخزایر کاک جەمال کاک کاروان کاک شەمۆڵ کاک سەرکۆ کاک یاسین کەسێ نەمان نووسیبێ کاک بەڵێن کەیتر بەڵێ کاک نزار نزار مەلاغەفار بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 12 یەکەم هەر کەسێک سەرپێچی پابەندیەکانی هاتوو لەم بەشەدا بکە بەبندکردن بۆ ماوەیەک کە لە 6 مانگ زیاتر نەبێت و پێبژارنێک 1 ملیۆن دینار زیاتر نەبێت من پێم باشە 6 مانگەکە بکرێتە ساڵێک و ملیۆنەکەش بکرێتە 1.5 ملیۆن زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاک جەمال. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 12 باسی ئەو سزایانە دەکات بە تایبەتی لە بڕگەی 2 سزای لە بۆ مادەی 7 دیاری کردێ بەڵام مادەی 10 و 11ش چەند بڕگەی ئەوە تێدایە کە پێویستە ئەو سزایانە زیاد بکەن ڕاستی چونکە ئەگەر دوو پرۆژە لێک بدرێن و خاوەنداری یەکەم لە بۆ دووەم بەجێبێری و احتیمالی هەیە منداڵی ناکام و میرات و شتیوای بکەویتە ناویان مادەی 7 تەنها باسی ژێرچەری سێکسی کردیە بۆیە منیش هاوڕام لەگەر کاک نزار مەلاغەفار ڕاستی ساڵێکیش کەمە بۆ ئەو سزایانە ملیۆنیوەیەکیش کەمە پێم باشە زیاد بکرێ هەرچەندە لە بڕگەی چارەم ئاماژەی بۆ کردیە ئەگەر سزاکانی هاتوو لە بڕگەی یەکەم و دووەم ئەو مادەی ڕێگر نابن لە سەپاندی سزای تر بەڵام دیاری بکرێن باشە لە مادەکە و سوپاس. بەڵێ کاک یاسین. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڵێ سەرۆکی پەرلەمان لێرەدا لە مادەی دووەم دەڵێ یەکەم هەر کەسێک سەرپێچی بکات ئەمن نایخوێنمەوە بەڵام لێرەدا شتەکەی دەڵێ 1 ملیۆن دینار زیاتر نەبێت یان بە یەکێک سزا بدرێت یعنی یان 6 مانگەکە یان ملیۆنەکە ئەکرد بۆ ئەوەی کابرا بە ملیۆنێکی خۆی دەکڕێتەوە با 6 مانگەکە بکرێت بە 10 مانگ پارەکەش نەمێنێ. بەڵێ سوپاس. سوپاس. کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 12 بڕگەی یەکەم هەر کەسێک سەرپێچی پابەندەکانی هاتوو لەم بەشە بکات بە بەندکردن بۆ ماوەیەک لە 6 مانگ زیاتر بگۆڕێت بە کەمتر نەبێت یعنی کەمتر نەبێت لە 6 مانگ و پێبژاردنێک کە بکرێت ئەو 1 ملیۆنە بکرێت بە 2 ملیۆن و پشتیوانی قسەکانی کاگەپارێک. بەڵێ سوپاس. شنۆخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم لەلایەن کاک سەرکۆ کرا پشتیوانی قسەکانیەکەم. سوپاس کاک شێخزایر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە مادەی 7 باسی ئەوەم کرد ئەن پێشنیارەکە دووبارەکەمەوە کە خاڵی دووەم و سێم و چوارەم لەگەر مادەی 7 لێک بدرێ و زۆر سوپاس لێرە نەمینێ. بەڵێ سوپاس. کاک شەمۆڵ. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 12 خاڵی یەکەم بۆی نەیخوێنمەوە بەس ئەوەی ئاخری لابلیان بە یەکێکیان سزا دەدرێت ینی مەبەستمەوەی ینی هەم سزایەکە بدرێت سزای مادیەکە هەم سزای حکومەکەش بدرێت. سپاس کاک کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 12 تەوامان سزایە بۆ مادەکانی پێشخۆی بڕگەی یەکەم پشتیوانی کاک سەرکۆ دەکەم بەوەی کە 6 مانگ زیاتر نەبێت ناکەمتر نەبێت چکە تۆ 6 مانگ زیاتر نەبێت دەکەن ڕۆژێک تا 6 مانگ بێەوە مشکلەکەیە. ئەنجا بڕگەی دووەم باس لە مادەی 7 دەکات کە جێچەڵی سێکسی تێدایە یعنی کەسێک کە بەمە تۆمەتبار بێ تۆ دەیبێ بەردەمی دادوەر ڕەنگە سزاکەی وابێ بڵێ با 3 مانگ با 2 مانگ سزم بێک ئەمە خۆی کارەساتێکی گەورەیە خۆی لەسەر تاوانێکی گەورە بووە بۆ ئەمانە بکرێن بە زیاتر نەبێ کەمتر نەبێ نەک زیاتر نەبێ و لە حاڵەتی دووەم لە حاڵەتی دووبارە بوونەوە یعنی سزاکان دەکرێن بە 2 ئەوەندە باشە با بین سزاکان لێک دەینەوە 5 ملیۆن دەکرێت بە 10 ملیۆن لە حاڵەتێکدا بنمونە سزاکەش لە 2 مانگەوە دەکرێت بە 4 مانگ ئێمە هیچ لەوەزەکە ناگۆڕێ خەڵک هەیە ڕەنگە ترسی لەمە بۆ دروست نەبێت کە خوا نەخواستە شتێکی وە بێ لەگە ڕێزم بۆ وانەیە کە زۆر بە ئەتیکەوە توانیوانە ئیشە باشی خۆیان پارێزن بەڵام من لەگەڵەوەم کە سزاکان زۆر قورستر بکرێت چکەوانە بێ دەرگایەکی خراپ دەکاتەوە زۆر سپاس. بەڵێ سپاس کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی لەو ڕایەکەم کە سزاکان زیاد کرێ بە تایبەت کە لە بڕگەی دووەمە باسی مادەی 7 و لە مادەی 7 پێشنیاز کرا کە قەدەغەکە بکرێ بە تاوان لە کاتی ئەنجامدانی تاوانەوە جەنابی وەزیری شەر پشتیوانی کرد ناکرێ بەڕاستی سزاکان بەو شێوازە بن بۆیە ئەکرێ یازیا بکرێ یاوەکۆی کە کاک سەرکۆ و کاکاروان باسییان کرد زیاتر نەبێکە ببێ بە کەمتر نەبێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز وەزیر.
بەڕێسەرۆکی پەرلەمان ئێمە پێشنیارەکەین ئەم مادەیە لە بەرەوەی پەیوەندی بە هەموو فەسڵەکەەوە هەیە بچێتە کۆتایی فەسڵەکە یعنی ئەمە بێتە مادەی 15 ئەم چکە پەیوەندی بە هەموو فەسڵەکەەوە هەیە لە دوای ئەم مادەیە کۆمەڵێ مادەی کەش هەیە و بۆ سزای تونتر ئێمە بۆ هەر بەشێک سزامان نووسیوە بۆ سەرپێچی تونتر سزای تونترمان هەیە بۆیە وەک مانەوەی مادەکەین بەڵام بچێتە کۆتایی فەسڵەکە و سوپاس لەگەڵ زیادکردنی سزاکانن ئەوەی کە ناوانی بەڕێزی پەرلەمان تقریبان کۆدەنگ بوون لەسەری ئەوانەی کە قسەیان کرد ئێمە لەگەڵ مادەکەین وەک خۆی سزاکان چکە سزای تونتر هەیە لە فەسڵەکانی تر بەڵێ سوپاس مادەی 13 بۆ بخێنەوە بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 13 یەکەم ئەو مافوو جیاوگانەی بە پێی حکومەکانی ئەم یاسایە بۆ کرێکار دەستەبەرکراوە کار ناکەنە سەر هیچ مافێک لەوانەی بە پێی یاسایەکی دیکە یا گرێبەستێکی کار یا ڕێکەوتنێک یان بڕیارێک بە ئاستێکی باشتر بۆی دەستەبەر کراوە. دووهەم هەر مەرجێک لە گرێبەستی کاردا کە بەهۆیەوە کرێکار دەست لە هەر مافێک هەڵگرێت کە بە پێی حکومەکانی ئەم یاسایە بۆی بڕیار دراوە لە ماوەی دروستبوونی پەیوەندی کار تاوەکو تێپەڕبوونی 6 مانگ بەسەر کۆتایی هاتنیدا بە پوچەڵدا دەنرێت. سوپاس. کێ قسەی هەیە لەسەر و مادەیە بەڕێزە؟ مادەی دوایەمان بۆ بخێنەوە فەرموون. مادەی 14 ئەو وادە و ماوانەی لەم یاسایەدا دەقنووس کراون بە ڕۆژمێری زاینی هەژمار دەکرێن و ساڵ بۆ مەبەستەکانی ئەم یاسایە 365 ڕۆژ و مانگ 30 ڕۆژە. کێ قسەی هەیە بەڕێزە؟ دوای ئەوە فەرموون. مادەی 15 یەکەم زمانی کوردی زمانی پەیڕەوکراوە لە گشت بەرژەوەندیەکانی پەیوەندیەکانی کار و گرێبەست و تۆمارنامە و بەڵگەنامەکانیدا هاوکات لە پاڵ زمانی کوردی بە پێی پێوی زمانی عەرەبیش پەیڕەو دەکرێت. دووەم ئەو گرێبەست و تۆمارنامە و بەڵگەنامانەی کار کە یەکێک لە لایەنەکانی شارەزای هیچ یەکێک لە زمانەکانی کوردیان عەرەبی نەبن دەکرێت زمانێکی دیکەی بیانی هاوکات لەگەڵ زمانی کوردی بەکار بهێنرێت و بە بەڵگە بهێنرێتەوە. سێم جگە لەو نووسراوانەی بە کوردیە عەرەبی نووسراوەتەوە هیچ نووسراوێکی دیکە لە بەرامبەر کرێکاردا بە بەڵگە ناهێنرێتەوە تەنها لەو بارەدا نەبێت کە کرێکار شارەزایی لەو زمانەدا هەبێت کە نووسراوەکەی پێ نووسراوەتەوە. بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە؟ کاک یاسین، کاک بەڵێن، کاک لوقمان، کاک سەرکۆ، کاک کارۆ. کاک بەڵێن فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە ئەمڕۆ یاسای بەرکارکردنی یاسای فیدراڵی واژۆی ئەلکترۆنی مامەڵە ئەلکترۆنیەکانمان پەسەند کرد بۆیە بە زەروری ێزانم نەکە لەم یاسایە لەم یاسانەی کە لەمە دوای پەسەند دەکرێت ئەو ینی دەرچوونی یاساکە لێرە دەقنووس کرێ ئەوەی کە لێرە باس کراوە زمانی کوردی زمانی پەیڕەوکراوە لە بڕگەی یەکەم لە گشت پەیوەندیەکانی کار و گرێبەست و تۆمارنامە و بەڵگەنامەکانی بە بەڵگەنامە ئەلکترۆنیەکانیشەوە یعنی هەم ئەوەی کە وەرەقی ئەوەی کە تا ئێستا هەیە هەم ئەو بەڵگەنامانە و تۆمارانی کە ئەکرێ بە ئەلکترۆنی لێرە دەقنووس بکرێ و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. مامۆستا رەنجات. بەرز سەرۆکۆ پەرلەمانی سەبارەت مادە 15 یەکەم ئەکەم بەرەی خەبدانی زمانی کوردی زمانی پەیڕەوکراوە لەبەر هەندێک لێرە دێرە دوێ زمانی کوردی بە پێی پێویست زمانی عەرەبیش پەیڕەو بکرێت زمانی عەرەبی بهێتە لۆدۆن چونکە سەریە و دیۆرە زمانی کوردی زمانی پەیڕەوکراوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک لوقمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 15 بڕگەی یەکەم زمانی کوردی زمانی پەیڕەکراو لە گشت پەیوەندیەکانی کار و گرێبەست و تۆمارنامە و بەڵگەنامەکاندا هۆکات لە باڵ زمانی کوردی بە پێی پێویست زمانی عەرەبی پێڕەو بکرێت. ئەمە پێچەوانەی دەستوری عێراقە کە زمانی عەرەبی و زمانی کوردی زمانی فەرمی دەوڵەتن بۆیە من پێشنیازەکەم بە پێی پێویست لا ببرێت. بەڵێ سپاس. کاک یاسین. بەڵێ سەرۆکی پەرلەمان پێشگیری قسەکانی کاک بەڵێن و نەجات خان دەکەم. سپاس. بەڵێ سپاس. کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 15 یەکەم بە هەمان شێوە ئەوەی کە کاک لوقمان باسی کرد پشتیوانی کاک لوقمانەکەم و
لە بڕگەی یەکەما کاڵە زمانی کوردی و زمانی پەیڕەوکراو لەگەڵ پەیوەندیەکانی کار و گرێبەست و ڕێکەوتنامە و ڕێکەوتناوی بۆ زیاد کرێەوە تۆمەرنامە و بەڵگەنامەکاندا بە پێی پێویست لابرێت دەستخۆش. کاک مەلاوی سوپاس کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 15 پێشنیار دەکەم تەنها بڕگەی یەکەم وەک خۆی دووەمیان بەدەستکاریەوە بهێڵدرێتەوە وەک یاسای کاری ژمارە 37 ساڵی 2015 بەرکار لە عێراق مادەی 16 کار بە هیچ بەڵگەنامەیەک ناکرێت جگە لە هەردوو زمانی فەرمی کوردی و عەرەبی ئەمە کێشە دروست دەکات چکە دەکرێت ناڕوونی هەبێت لە دەستەواژەکان گەر بە زمانێکی تر نووسرا بێت زیاد لەوەش زمانی فەرمی لە دادگاکان کوردی و عەرەبیە نەک زمانێکی تر و زۆر سپاس. بەڵێ سوپاس کاک کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 15 بڕگەی یەکەم پشتیوانی قسەکانی کاک لوقمانم لەوەی کە زمانی کوردی و عەرەبی زمانی ڕسمی عێراقن و ئەمە بە دەستور پێچەوانەی دەستورە پێچەوانەکەی بۆ ئەم پێشنیاز دەکەم وات بەو شێوە بێ زمانی کوردی و عەرەبی زمانی پێڕەوکراون لەگەشت پەیوەندیەکانی کار و گرێبەست و تۆمەرنامە و بەڵگەنامەکاندا. ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووەم بابێن سەر و گرێبەست نەدوڵەتیانی کە بنمونە حکومەتی هەرێمی کوردستان خۆی کردوێتی. گرێبەستی نەوتی، گرێبەستی غاز، گرێبەستە کۆمەڵە گرێبەستی بازرگانی هەن کە ئەمانە بە زمانی ئینگلیزی کراون. یعنی تۆ لێرە شەرعیەت نادەی بۆی کە ئەگەر بێت و حکومەتیش بێ ئەمە بکات. باشە ئیش هەیە لە کۆمپانیامان هەیە سەر کوردستان خەڵکی مختصی هەیە بۆ گرێبەست ڕەنگە موچەکەی ماگەاندە بۆ 150,000 دلار بێ بەس بۆ گرێبەست ناوێتی گرێبەست لە کۆمپانیا بیانەکانی نەوتی بنە ئیشی لۆجستیە. ئەم کۆمپانیایە ئەم کەسە خۆی ئینگلیزە بەرتانیا ئەمریشیە زمانێکی بیانی ئینگلیزیە زانە بەرحاڵ بەڵام کەسە چۆن بتوانێت گرێبەست بکات لەو حاڵەتەدا چون خۆی ئەسڵ زمانی کوردی هەر نازانێت زمانی عەرەبی هەر نازانێت بۆ ئێمە لێرە تۆ دەی بەو شێوە تەسعیدی دەکەی وای لێ دەکەی کە تۆ قاڵبێکی بۆ دروست دەکەی کۆمپانیاکان کێشەیان بۆ دروست دەبێت لێرە سنداکرێت تۆ تەنها کرێکار بینی خاوەنکارەکانیش بۆ تەنها حکومەت خۆش یانی بۆ من پێشنیاز دەکەم بڕگەی دووەم و سێم دابڕێژرێنەوە بڕگەی یەکەم بۆ شەویرە بکرێت کە پێشنیازمان کرد و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بە ڕێز وەزیری کار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە پرۆژەکەی خۆمان ئەو بە پێویستی هەرتیانە دیارە لیژنە ئیزافەی کردو بۆیە ئێمە لەگەڵ دەقەکەی خۆمانین کە لا ببرێ بەڵێ ئەمە نەمانووسیوە بە پێویست ئەوی کە بڕگەی سێم کاڵێت تەنها لەو بارەدا نەبێت کە کرێکار شارەزایی لەو زمانە هەبێت کە نووسراوەکەی پێنووسراوەتەوە مەسەلەن کرێکارێک یەک کوردی و عەرەبی نازانێ ئینگلیزی زانێ بە ئینگلیزی بۆیە نووسرێتەوە یا بە فلیپینی یا بە نازام لەبەرەوە ئەوە لەویا چارەسەر کراوەڵێ تەنها لەو بارەدا نەبێت کە کرێکار شارەزایی لەو زمانەدا هەبێت کە نووسراوەکەی پێنووسراوەتەوە واتە زمانی خۆی. سپاس. بەڵێ سپاس. مادەی 16مان بۆ بخوێنەوە بەڕێزان. بەشی چوارەم بەکارخستن و ڕاهێنانی پیشەیی لقی یەکەم بەکارخستن مادەی 16 یەکەم بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لیژنەی باڵای پیاندانان و بەکارخستنی هێزی کار بە سەرۆکایەتی وەزیر و ئەندامێتی نوێنەری گشت وەزاراتە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی کرێکاران و ڕێکخراوەکانی خاوەنکاران کە زۆرترین نوێنەرایەتیان هەیە پێک دەهێنرێت و دانانی سیاسەتی گشتی بەکارخستن و ڕاهێنانی پیشەیی لاستەوە دەگرێت. دووەم لیژنەکە لانی کەم مانگی یەکجار کۆ دەبێتەوە ڕازپاردەکانی بۆ ئەنجومەنی وەزیران بەرزەکاتەوە و بۆ پێبەستن و دەرکردنی بڕیاری گونجاو لە بارەیانەوە. سێەم شێوازی کارکردن و چۆنێتی ڕایکردنی کارەکانی لیژنەکە بەڕێنمایی دیاری دەکرێت کە وەزیر دەری دەکات. کێ قسەی هەیە لەسەر مادەی 16 بەڕێزان؟ کاک ڕزگار، مەلا ناسر، کاک شاخەوان، کاک سەرکۆ شاخەوان، کاک شاخەوان، کاک بەهجەت، کاک بەهجەت. بەڵێ بەڕێزان کاک مەلا ناسر فەرموو. بە ناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 16 بڕگەی یەکەم پێکێنانی لیژنەکان پێویستە ئافرەتی تێدا بێت لەبەر هەبوونی کرێکاری ئافرەت لە کارگەکاندا. زۆر سوپاس. بەڵێ سپاس. کاک شاخەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 16 خاڵی یەکەم باسیەوەکە کە وەزیر سەرۆکی لێژنەکە ئەبێ و ئەندامەتی نوێنەری گشت وەزارەتەکان یعنی ئەوانەی کە ئەبن بە ئەندامی لێژنە باڵاکە یعنی پلەکانیان چیە بێت. سوپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی کاک مەلا ناسر دەکەم. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک بەهجەت.
برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بەشی چوارەم مادەی 16 یەکەم پرسیارێکم هەیە بەڕاستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لیژنەی باڵای پلاندانان و بەکارخستنی هێزی کار بە سەرۆکاتی وەزیر کام وەزیر وەزیری پلاندانانە تعریفمان کردیە لە پێشەوە وەزیر یعنی بە سەرۆکاتی وەزیری کار و بەڵێ و سەبارەت بە خاڵی دووەم لیژنە لایەنیکە مانگی یەک جار کۆ دەبیتەوە یعنی لە مانگانە کۆبوونەوە بکاتن پێڕا دەگەیت ئەو کێشانەی کە هەیە لە یەک مانگدا هەمووشە کۆ بکاتەوە بباتە ئەنجومەنی وەزیران بەڕێیم بکاتە سێ مانگ جارێک یاڵە پێڕا بکەیت زۆر سپاس کاکاروان بەڕە سەرۆکی پەرلەمان مادەی 16 بڕگەی یەکەم باس لەوە دەکرێت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لیژنەیەک پێک دەهێنێت خۆی لە ئاساسا تۆ دروست کردو لە قانونەکە بۆچی لێرە دووبارە بڵێ بە بڕیاری ئەنجومەنی وەزیران یعنی بۆچی ئەمە زیادەیە لێرە چۆن تۆ قانونەکە دروستی کردووە مادەم قانون دروستی کردووە پێویست ناکات تۆ دەسەڵات دێوبان بۆ بڕیارێک چۆن قوەی قانون لە بڕیارەکە بەقوترە قرارەکە پێویست ناکات و تۆ یاساکە دەرکردو بڕیارەکە لا برێ یەکەم دووەم پشتیوانی تەواوی قسەکانی کاک بازەتم لە خاڵی دووەم لە بڕگەی دووەم باس لەوە دەکات لیژنەلانی کە مانگی یەکجار کۆ دەبێتەوە چۆن یعنی ئەو هەموو مەشاکیلانە کۆ دەکاتەوە خێرا چارەسەریشیان دەکات و دەشیان بات و مشاکیلیش نامێنێ و کۆتایی پێدا کۆبوونەوەش کەس دەکات خۆ خراپ نییە کۆبوونەوە بکرێ بەڵام نەکۆبوونەوە لەبەر کۆبوونەوە کۆبوونەوە بە ناوی چارەسەر بێ بۆیە پێشنیاز دەکەم ماوەیە زیاد بکرێت و زۆر سپاس سپاس کاک سەرکۆ بەڵێ مادەی دوای ئەوە بەڕێز وەزیر کاک ڕزگار ئێستا بەڕێز سەرۆکی ئەنجومەن ئەو بەڕێزانەی کە کاک مەلا ناسڕ و ئەوانی پشتگیریان کرد کە وتیان ئەم لیژنەیە ژنی تیابێ ئەمە سیاسەتی حکوومەت داڕێژێت و ئەمە ئەنجومەنی وەزیران داوا لە وەزارەتەکانەکە نوێنەر بنێرێ بریکاری وەزیر ڕاوێژکار مدیر عام وەزارەتەکانن دەستنیشانیەکەن چ ڕەگەز یەگەنێرن بەڵام ئەمە سیاسەتی گشتی داڕێژێ پەیوەندی بە ڕەگەزی نێرومێوە نییە ینی دووەم تێبینیمەوەی لە هەر ئەم یاسایە لە هەر کوێناوی وەزیر هات مەبەست لە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیە پشتگیری ئەو ڕائەکەین ئێمەش کە لیژنەکەمان وەرزی کۆ ببێتەوە ئەوەی کە بۆ ئەنجومەنی وەزیران فەرماندەرەکە لەبەرەوەی هەر ئەمە نییە چەند لیژنەیەکی کەش هەیە نوێنەری وەزارەتەکانی تایە بۆ نمونە هەر ئەم لیژنەیە دوو بریکاری وەزیری تایە بۆی بێ وەزارەت ئەنجومەنی وەزیران فەرمان دەرکاو بینێرێ بۆ وەزارەتەکان و نوێنەر دیاری بکەن و سپاس بەڵێ کاک ڕزگار فەرموو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان پشتگیری لە قسەکانی کاک شاخەوانەکەم سپاس بەڵێ زۆر سپاس مادەی حەفدەمان بۆ بخوێنەوە بەڕێزان مادەی حەفدە یەکەم بڕێوەبرایەتەکانی کار بێ بەرامبەر ئەمەکانەی خوارەوە لاستۆ دەگرن یەک بەکارخستنی کرێکاران و ئەوانەی بە دوای کاردا دەگەڕێن بە پێی دەرفەتە بەردەستەکان دوو هاوکاریکردن لەگەڵ کەرتی گشتی تایبەت تێکەڵاو و هەرەوەزی بۆ دەستەوەرکردنی بەکارخستنی تەواوی هێژی کاری نیشتمانی و گەشە پێدانی سەرچاوە مرۆیەکان سێ یارمەتیدانی خاوەنکاران بۆ دۆزینەوەی کرێکاری گونجاو چوار تۆمارکردنی داواکارانی کار و ڕوونکردنەوەی لێهاتووی پیشەیی و خوێندنیان و توانای جەستەیی و شارەزایی و خواستەکانیان و یارمەتیدانیان لە ئاراستەکردن و ڕاهێنانی پیشەیی یان دووبارە ڕاهێنانەوە و پێدانی بەڵگەنامەیەک پێیان بە ناوی فۆرمی بەکارخستن کە زانیاری کەسی و جۆری ئەو کارەی داوای دەکات و لێهاتوویەکانی تێدا تۆمار دەکرێت پێنج وەرگرتنی زانیاری لە خاوەنکار دەربارەی ئەو شوێنە چۆڵانەی کە لە پرۆژەکەدا هەیە و بەڕێوەبەرایەتی لێ ئاگادار دەکاتەوە شەش پاڵاوتنی داواکارانی کار لە هێزی کاری نیشتمانی ئەوانەی لێهاتوویی و توانای جەستەیی گونجاویان هەیە بۆ ئەو کارانەی کە بەردەستن حەوت ڕەوانەکردنی داتا و زانیاری سەبارەت بە داواکارانی کار و شوێنە پڕنەکراوەکان لە بەڕێوەبەراتیەکانی کار بۆ یەکێکی دیکە لە حالەتی نەدۆزینەوەی کاری گونجاو بۆ داواکاری کار یان لە حالەتی پڕنەکردنەوەی شوێنە چۆڵەکان بە شێوەیەکی گونجاو لەلایەن بەڕێوەبەراتی یەکەمەوە یان ئەگەر بارودۆخی دیکە ئەم ڕێکارە بخوازێت بە ڕازامەندی خوازیاری کار هەشت ئامادەکردنی داتای ناوبەناو بە هاوکاریە کە کارژێریەکان ڕێکخراوە پەیوەندیدارەکان سندیکاکان و
دابینکردنی زانیاری بەردەست دەربارەی بازاری کار و پێشکەوتە پێشبینی کراوەکان. 9. گرتنەبەری ڕێکاری گونجاو بۆ ئاساکردنی گواستنەوەی هێزی کاری نیشتمانی لە نێوان پیشە هەمەجۆرەکان و لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە و لە وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە لەسەر بنەمای پرەنسیپی مامەڵەی هاوشێوە. دۆزینەوەی هەلی کاری گونجاو بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە پێی یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵایانی بەرکار لە هەرێم. 2. سیستەمی کار و تایبەتمەندیەکانی بەڕێوەبەرایەتیەکانی کار بەڕێنمایی دیاری دەکرێت کە وەزیر دەری دەکات. بەڵێ بەڕێزان لەسەر ئەو مادەیەکی قسەی هەیە مادەی دوایمان بۆ بخێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 18 وەزارەت مۆڵەت بە دامەزراندنی نووسینگەی بەکارخستنی تایبەت دەدات. مەرجەکانی دامەزراندن و نوێکردنەوە و ساڵانە و حاڵەتەکانی هەڵوەشاندنەوە مۆڵەتەکان و چۆنیەتی بەڕێوەبردننی میکانیزمی سەرپەرشتیکردنیان بە پەیڕە و دیاری دەکرێت کە ئەنجومەنی وەزیران دیاری دەکات. بەڵێ کێ قسەی هەیە کاکارۆن فەرموو. مایکەکە کوژێنەوە کاکیندار جەناب. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 18 ئەگەر تعبیرەکە ئەمەیە کە نووسینگەدا بمەزرێ بۆی کە لیکار بۆ خەڵک دۆزێتەوە ئێستا هەیە لە کوردستان و چێشەی گەورەشی دروست کردەوە ڕاستی. ینی خەڵک هەیە نووسینگەیەکی داناوە سیڤی لە 200 کەس وەردەگرێت هەر کەسەی 25,000 لێ وەردەگرن بە دلیل کە دێڵێم یعنی لە خۆمۆ ناڵێم بە دلیل دێڵێم 25,000 لە هەر کەسێک وەردەگرێت طبعا دوای سیڤەکە تەقدیم دەکات دوو کەس ناوی دێتەوە پارەکەشی بۆ خۆیەتی دوایەوە. ئێمە دەبێت ڕێکارەکانی بە شێوەیەک بن کە لە مەسلحەتی خەڵک بێ نەک تۆ 2000 سیڤی وەربگری هەر کەسەی 25,000 لێ بستنی دوای بڵێ وڵاکاکە ناوتان ناتوێ خۆشم توام تەقدیمی کەمە گەڕا بێ. یعنی لانی کەم دەبێ ئەو سندیکانە یاخود ئەو نووسینگە تایبەتانە کە دادەمەزرێن بە شێوەیەک بن کە ڕێکارەکانیان لە خزمەتی خەڵک بێ و پارەکەشی وەریشی بگرن زۆر ڕەمزی بێ نەخۆی لەسەر خەڵک بەخێو کات دووبارە بێتەوە بارگرانی. زۆر سپاس. بەڵێ سپاس. بەڕێز وەزیر قسەتان هەیە؟ مادەی دوایەمان بۆ بخێنەوە. مادەی 19 داواکاری کارمافی هەیە ئەو کارەی بۆی پاڵێراوە ڕەتی بکاتەوە و ئەگەر پاساوی بابەتی هەبێت بە پێچاوانەوە مافی لە ڕێزبەندیدا لە دەست دەدات و دەتوانێت داواکاریەکی نوێ لەم بارەیەوە پێشکەش بکات و ڕێزبەندیەکی نوێ وەربگرێت. کێ قسەیە لەسەر مادەیە کاک چییە؟ بەرز سەرۆکە پەرلەمانی داواکار ماف هەیە بەلێ بێتیە ئەو مدت بێتە دەستنیشانکردن کو بێتە ڕاتکردنێت لێرێت شتێک ناتێت دەستنیشانکردن ماوەی ڕاتکردنەوە چەندە جنابێ وەزیرە گەر باشە تێبینێکە بە زۆر سپاس. بەڵێ مادەی دوای ئەوە ئەگەر کەس قسەی نییە. مادەی 20 خاوەنکار لە ڕێگای بەرایەتیەکانی بەکارخستنەوە و بەپێی ئەم ڕێکارانەی خوارەوە کرێکار وەردەگرێت. 1. پێشکەشکردنی داواکاریەک بە بەڕێوەبەرایەتی کار لە ناو چەیەکدا کە تێیدا جۆری کار و مەرجەکانی کرێکاری پێویست دیاری دەکات. 2. بەڕێوەبەرایەتی وەڵامی داواکاریەک دەداتەوە بە دابینکردنی لە کاتی هەبوونی کرێکاری داواکراو لە نێو تۆمارکراوەکانیدا و لە کاتی نەبوونیدا پەیوەندی بە بەڕێوەبەرایەتەکانی دیکەی دەکات بۆ دابینکردنی. 3. بەڕێوەبەرایەتی ئاگاداری خاوەنکار دەکاتەوە بە نووسراوی پاڵاوتن یان پۆزش لە ئەگەری نەبوونی کرێکاری پێویست لە ماوەی 7 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی داواکاری خاوەنکار. 2. ئەگەر بەڕێوەبەرایەتی بەکارخستن بە فەرمی خاوەنکار ئاگادار کردەوە و کە ناتوانێت ئەو کرێکارە دابین بکات کە پرۆژەکە پێویستێتی خاوەنکار دەتوانێت ڕاستەوخۆ کرێکار بەکار بخات. 3. لە کاتی سەرپێچی پابەندیەکانی ئەم مادەیە خاوەنکار بە بەندکردنی بۆ ماوەیەک لە 1 مانگ کەمتر نەبێت و لە 3 مانگ زیاتر نەبێت و پێبژاریەک کە لە 100,000 دینار کەمتر نەبێت و لە 500,000 دینار زیاتر نەبێت یان بە یەکێک لەو دوانە سزا دەدرێت. ژمارەی سزاکان بە هێندەی ئەوانەی سەرپێچیان بەرامبەر کراوە زیاد دەبن و لە کاتی دووبارەبوونەوەی سەرپێچیەکان سزاکان دەبنە دوو هێندە.
بەڵێ بەڕێزان بەڵێ خەدیجە خانم کاکەوان فەرموو کاکرفی خەدیجە خان فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 20 کە دەڵێتن خاوەنکار لە ڕێگای بەڕێوەبرایەتیەکانی بەکارخستنەوە ئەو ڕێکارانەی خۆر وەردەگریتن. لێرە پرسیارێک دروستە بیت مەبەست لە بەڕێوەبرایەتەکانی بەکارخستن چییە؟ ئایا ئەو بەڕێوەبرایەتیە هەیە لە ناو وەزارەت یان مەبەستی نووسینگەی بەکارخستنە کە لە مادەی 18 باز کراوە؟ چونکە نازانم من وای بوو دەچم کە مەبەستی نووسینگەی بەکارخستن بیت نەک ئەگەر بەڕێوەبرایەتی هەیە بەونەوە پێناسەش نەکراوە لە بیدایەتی بڵێن ئەم یاسایە. نازانم ئایا هەیە لە وەزارەت یان نییە یان مەبەستی نووسینگەیە. کاکرڤی برای سرک پارلمانی ماده 20 خالا دوم اگر برایتی کار خستن به فرمی خواهنکار آگادار کرده و که نتواند کاری کار دابین بکد که پروژه که بیسته خواهن کار دتواند راست خود کاری کار بکار بخواد. من خاله کادیل ویری بیت از زیده کردن هر سر ویدا به مرجع ناوی خول ریوبریا کاری بیت تومار کردن چون که چندی هم دوی آسایدا ریخستن بخین دست دایرین کاری یا مکتب عملات تشتکی باشتر بیتن سپاس. بله زور سپاس. کاکاروان. جنابی سەرۆکی پەرلەمان من لەو مادەیە لە بەرگەی دووەم قسەکانی کاگرفنگ دەکەم بە پرسیارێک ئەمانە چۆن هانی خەڵدم بۆی کە جارێ خەڵک خۆی تۆمار بکە ئەمە پرسیاری ئەساسیە یعنی تۆ ڕێژێشی زۆری دەستی بێکاری تێ لە هەرێمی کوردستان ئێمە باسمان لەوە کردو کە 4 ساڵی ئاین دەگاتە ملیۆنە کەس ئەم خەڵکە چۆن خۆی تۆمار دەکا ئاسانکاریەکان چین ئلکترۆنیە بە شێوەی لە ڕێی وەزارەتەوەیە لە ڕێگەی نووسینکانەوە چۆن ئەمە پرسیاری ئەساسیە. دووەم تەمەنا دەکەم ئەم یاسا بێتە هۆی ڕەخسانی دەرفەتی کاری زۆر بۆ هەوڵەکانی هەرێمی کوردستان بەڵام بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەم یاسا لە چاوی کرێکارەوە نووسراوە حسابی خاوەنکار نەکراوە. خاوەنکارێک ئەگەر بێت و یعنی دەرفەتی ئەوەی نەبێ خۆی کەسێ بخاتە سەرکار چۆن دەتوانێت شێشی باش بکات. پرۆژەیەک جەنابی وەزیر پرۆژەیەکی بەنە خێراکە خۆت وەزیری پرۆژەتان هەیە دەیدەن بە کەرتی تایبەت لە ڕەنگە ینی وەزارەتەکانی تر نازانم لە وەزارەتی ئەویان نا بەڵام سەقفی زەمەنی هەیە ینی با بڵێن 10 ڕۆژە مانگێکە 2 مانگە 3 مانگە بۆ جێبەجێکردن. یعنی ئەم کەسەی کە خاوەنکارە پێویستی بۆ هەیە لە زووترین کاتدا کەسێ بخاتە سەرکار بۆی پرۆژەکە بەڕێوە برێ. یعنی ڕۆژێک تەخیربوونی نەک 7 ڕۆژ ڕۆژێک تەخیربوونی کێشە و پلانەکانی دروست دەکات. باشە بۆ لێرە یەکسەر دەرفەت ناسازێنن بڵێن بە ئەمەش هەبێت طبیعیە بەڵام با خاوەنکار خۆشی ئازاد بێ لە خستنە بەگەر خستنی کە کرێکارێک لە کارەکەیدا. زۆر سپاس. بەڵێ کاک عوسمان. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 20 بەرگەی سێم پێشنیار دەکەم کە لە سزاکاندا دیاری کراوە 1 مانگ کەمتر نەبێت و لە 3 مانگ زیاتر نەبن. پێشنیار دەکەم ئەمە لا ببرێت و تەنانەت سزا داراییەکە سزایەکەی کە دیاری کراوە 100,000 کەمتر نەبێت و لە 500,000 دیاری زیاتر نەبێت ئەوە بهێڵدرێتەوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز وەزیری کار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم مادەیە یەکەم بەڕێوەبەرایەتی کارە بە هەڵە نووسراوە بەکارخستنەوە. ئێمە لای خۆمان بەڕێوەبەرایەتی کارە لە بەڕێوەبەرایەتی کار بەشی بەکارخستنمان هەیە ئەوە ڕاست بکرێتەوە. لە پرۆژەکەی خۆمان خاڵی 3 بەرگەی 1 خاڵی 3 وتومانە 15 ڕۆژ ئێمە جەختەخکەینەوە لە 15 ڕۆژ سەبارەت بەوەی کە کاکاروان باسی کرد. کاکاروان ئێمە بەشی بەکارخستنمان هەیە لە بەڕێوەبەرایەتیەکانی کار. بەڕێوەبەرایەتی کارمان هەیە لە هەولێر، سلێمانی، دوهۆک، گەرمیان، هەڵەبجە، سۆران، زاخۆ. بێجگەلەوە پۆرتاڵی کارمان هەیە. پۆرتاڵی کار وێبسایتێکە لەوێەوە خەڵک دەتوانێت داوای کار بکە. ئێستا تازە دەستمان پێ کردووە سنتەری گەڕۆکمان هەیە. سنتەری گەڕۆک ئەگەڕێت بۆ بە هەموو شوێنێک بۆ ئەوەی کار کەسێک کاریەوێ نای بنووسی و فۆڕین بۆ پڕکرێتەوە. ئێمە بۆ ئەمانەوێ کە خۆمان خەڵک بەکار بخەین ماین لە ڕێی ئێمە بەیەکەم بۆ هەماهەنگی ئێمە و خاوەنکارە کە هەماهەنگیی باشمان هەیە. دووەم بەپێی تەجروبەی هەر ئەم 3 ساڵی خۆم ئەوە برێتە دەست خاوەنکار خۆی ئەو کوالەتیە دانانێت کە تۆڵیت و دەهینێکە ئەوە چێک زۆربەی ئەوانەی کە لە خۆی نزیکن یعنی بەدیان بە سەدا نمونەت بۆیانەوە گەر کاتێک کاتی بۆ شەرحەکەم
و لە کاتی دەستەبەرکردنیشا ئەمانە دەستەبەر ناکا کەسی دەستەبەرەکا کە هەر کرێکارنیە بەس حزبی خۆیت یعنی ڕێ لەم شتانە ئەبێ بە یاسا بگریت. سوپاس. بەڵێ مادەی دوای ئەوە بەڵێ فەرموو بەڵێ. مادەی ببورن. برای سروکی پارلمان وەگو خەدیجاخان پرسیاری کرد جەنابی وەزیریش وەڵامی پرسیاری خەدیجاخانی دا لە لیژنەی یاسایی لە کاتی گفتوگوکردن لەسەر ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە لەسەر لە چەندین مادە و لە چەندین بەرگەدا ئەم کێشەیە لە بەردەم ئێمەدا بوو نەمان دەزانی بە تەکید مەبەست لێ بەڕێوەبەرەتی کارە یان نووسینگەیە. اینجا حالەتێکی تریش هەر بۆ بەرچاوڕۆنی جەنابی وەزیر و دکتۆر عارف ئاوانە هەیە نووسینگەی ئەوەی ڕاهێنانی پیشەیی ئایا ئەمە مدیریەیە بەڕێوەبەرەتیە یان نووسینگەیە بۆیە ئەو تەوزیحەمدا ئەگەر زەحمەت نەبێت لەسەر هەر مادەیەک ئەگەر خەلەل هەبوو جەنابی وەزیر ئەگەر ڕوونکردنەوە بدات باوەی لای خۆمان دروست بکەین چونکە زۆر جار هاتووە نووسینگەی ئەوەی ڕاهێنانی پیشەی هاتووە هەر دیسان وەکو ئەمە بەڕێوەبەرەتی کار هاتووە یانی بەکار خستن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی دوای ئەومان بۆ بخوێنەوە. برای سەرۆکە پەرلەمانی لقی دووەم ڕاهێنانی پیشەیی مادەی 21 ئامانجەکانی ڕاهێنانی پیشەیی ئەمانەی خۆراوان. یەکەم ئامادەکردنی کرێکاری تازە پێگەیشتو و ڕاهێنان و دەوڵەمەندکردنیان بە شارەزای تەکنیکی بۆ گشت جۆرەکانی کار لە پێناو فراهەمکردنی ئەو کارامەییە تەکنیکیە خاوەن بەسپوریانەی کردە جۆرەجۆرەکانی کار پێویستیان پێیەتی. دووەم پەرەپێدانی ئاستی تەکنیکی کرێکارە کارامەکان و بەرزکردنەوەی ئاستی کارامەیە پیشەیی بەرهەمداریان و ڕەخساندنی کارامەیە پیشەیی ناوخۆی ناوازە. سێهەم دیاریکردنی ڕێککەوتنە بە کوماڵەکانی تایبەت بە ماف و ئەرکەکانی کرێکاران و خاوەنکاران ئەوەی پەیوەستە بە ڕاهێنانی پیشەیی. قسەی هەیە بەڕێزانە سەر ئەو مادەیە. بەڵێ کاک جەمال، کاک کاروان، کاک بەڵێن، لەنجەخان، کاک بەڵێن لەنجەخان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 21 لە خاڵی یەکەم کە دەڵێ ئامادەکردنی کرێکاری تازە پێگەیشت و ڕاهێنان و دەوڵەمەندکردنیان بە شارەزایی وا باشترە بڵێن ئامادەکردنی کرێکاری تازە پێگەیشت و بەڕاهێنان پێکردن و دەوڵەمەندکردنیان یعنی زیاتر مانایەکە و ئامانجەکەی دەپێچی. ئەوە لە خاڵی یەکەم. لە خاڵی دووەم باز لە پەرەپێدانی ئاستی تەکنیکی کرێکارە کارامەکان دەکات. نازام ئەگەر هەڵە نەبم من هیچ پێناسەیەک بەبەر چاوی نەکەت لە بۆ کرێکاری کارامە کێ دەگرێتەوە. بۆیە بە ینی بە پێویستی دەزانم پێشنیار دەکەم لە پێناسەکان پێناسێک یان چەند وەسفێک بدرێتە کرێکاری کارامە. سوپاسان دەکەم. بەڵێ کاک کاروان. بەڕە سەرۆکی پەرلەمان لقی دووەم مادەی 21 وڵا ئەرچە من بەداخەوە دوێنەوە یاسا خراوەتە ناو بۆکسەکانی وادارم تا مادەی 50 پێڕاگەشتم بخەوە نازانم دواتر باسی مەکرابیانە بەڵام کە باس لە ڕاهێنانی پیشەیی دەکرێت باسیەوە دەکرێت بۆ دەکرێت بەڵام باس ناکرێت چۆن دەکرێت. باشە چێ سەپۆرتی ئێمە دەکات چۆن دەکرێت و ڕاهێنانە پیشەیەکان چین. دەستی ئەو برادرانە هەمویان خۆش بێ کە بەو یاسا بۆ پرۆژە یاساوە ماندووبوون بەڵام هیوادارم بەس قسە ڕێزکردن نەبێ چکە بەرەو پێشبردننی توانای تەکنیشی زۆر شت دەگرێتەوە. یەکێک لەوانە توانای ئایتی بنمونە کە یەکێکە لەو دەیشانەی کە لە داهاتوودا زۆر پێویستمان پێی دەبێت. ئایا چۆن جێمانە دەکرێتەوە بنەبیانی ئەگەر بێت و دە کەس بام کرێت بۆ ڕاهێنان پێیان بڵێن ئێمە خولی پرۆتۆکۆلتان فێر دەکەین بەڵام ناتوانین ئایتان پێش فێرکەین یا یو دیزاینتان فێرکەین بۆ لەبەرەوەی لە ڕاستایمە توانای مرۆیمان لەبەردەست نیان توانای مادیمان لەبەردەست نییە. چه گەرانتی ئێمە دەکات کە ئەم شتانە بکرێت چۆمە کرێکارەکانمان پێویستیان بۆ هەیە ینی من کە وەکو خۆم بڕۆم بەیانی وەکو کرێکارێک ئیش بکەم پێویستم بۆیە کە لە ئایتی شارەزابم لە دیزاین شارەزابم لە ستاتستیک شارەزابم بۆی کە بتوانم میشەیەکی باشم دەستکەوە. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی لەنجەخانەکەم کە کرێکاری کارامە لە ناو تعریفەکانە لە ناو یاساییە کێ ئەگرێتەوە. دووش ڕاستیە لە کۆتایی بڕگەی دووەم وشەی ناوازە هاتووە یعنی تێنەگەشتم هیچ تعریفی ئەوەی مثلا ڕەخساندنی کارامەی پیشەیی ناوخۆیی
ناوازە نازانم ینی ئەگەر برادرانی بەڵێ، لیژنە پرسیار. یا جەنابی وەزیر ڕوونکردنەوەی باب سپاس. بەڵێ کاک جەمال. بەڕێسەرۆکی پەرلەمان مادەی 21 بڕگەی یەکەم ئامادەکردنی کرێکاری تاسە پێگەیشت و ڕاهێنانیان بڕگەی دووەمیان پەرەبێدانی ئاستی تەکنیکی کرێکارە کارامەکان. جەنابی وەزیر لێرەیە چێ بەو ئەرکە هەردەستی کرێکاری کارامە و یان ڕاهێنانیان پێدەکاویان پەرە بە تواناکانیان دەدا. سپاس. بەڵێ زۆر سپاس. بێگومان ناوەندەکانی ڕاهێنان بە ڕێز وەزیر فەرموون جەنابتان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی یەکەم بەڵێ ئەوە ڕاهێنهینە هەڵەیەکی زمانەوانی ئامادەکردنی کرێکاری تازە پێشکەوتوو بە ڕاهێنان و دەوڵەمەندکردنیان ئەو وایە یعنی بێ سیاغە بکرێتەوە. دووەم کرێکاری کارامە نیە، کرێکاری ناکارامەیە. کرێکاری ناکارامە ئەو کرێکارانێن کە یەکەم ئیش دەست پێەکەن هیچ پسپۆڕیەکیان نییە، ئەوە تعریفی خۆی هەیە. کرێکاری کارامە نیە، ئەمیش هەڵەیەکی زمانەوانیە دەداڕشت نابێ بکرێتەوە بە کرێکاری ناکارامە. ئەوەی کە نووسراوە ناوخۆی ناوازە لای ئێمە بەرهەمدارە یعنی منتیج. بابەتی ڕاهێنانی پیشەیی کە کاروان ئەو ئیشانە ڕۆیشتیش ئێمە ڕێنمایی تایبەتمان هەیە، 9 سنتەری ڕاهێنانی پیشەییمان هەیە. ئەم سنتەری ڕاهێنانی پیشەییانە لە پارێزگاکانی سلەیمانی هەولێر دهۆک بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەییە، بەڵام لە قەزاکان بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەییە. تەنها لە قەڵاتزێ بە تەنها سنتەری ڕاهێنانی پیشەییە و سەر بە بەڕێوەبەرایەتەکەی سلەیمانیە لەبەرەوەی کە هینمان نییە. ببورن لە سلەیمانی و هەولێر و دهۆک بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەییە، لە قەزاکان بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەییە. ئێمە کۆمەڵێک سنتەری گەورە گەورەمان هەیە. سنتەری ڕاهێنەرانمان هەیە کە پێشتر ناوی ئەکادیمیای سیویدی بوو. من پێم خۆش بوو جارێک لیژنەی کاروباری کۆمەڵایەتی سەردانی سنتەرەکەی ئێمەیان بکردایە، چکە تا ئێستا هەر وەفدەی جێت لە دەرەوە لە ئێران لە ناوخۆ لە عێراق ئێمەی بین شانازی بەو سنتەرەوەکەین. پێم خۆشە هەمووتان بچن بیبینن لەبەرەوەی سنتەرێکە هەردوو وەزیری عێراق کاتون ئەڵێن لە عێراق سنتەری وا پێشکەوتو نییە، سنتەرێکە لە ئاستی ناوچەکە سنتەری پێشکەوتووە و ئێمە سنتەرەکانمان بە بەردەوامی تازەکردنەوەی بەسەرائەیەنین لە بابەتی پیشە جیاجیاکان. کاتێک سۆلاریەت ئێمە یەکسەر وەرشەی سۆلارەکەینەوە. ئێستا لە ئەخیر کۆبوونەوەی ئەنجومی وەزیران دوای ئەو بەداخەوە ئەو حادیسە ناخۆشانەی کە دروست و بەهۆی شۆفاژەوە بڕیار درا کە سنتەرەکانی ئێمە وەرشەی شۆفاژ بکەینەوە بۆ ئەوەی کە خەڵک ڕاپێنین بۆ شۆفاژ. بۆ ئێمە بە بەردەوامی تازەکردنەوەکەین لە پیشەکانە ئەیگونجێنین لەگەڵ بازاڕۆ. پێم خۆشە کاروان و هەر بە ڕێزیشی کە بیێ بزانێمە چۆن خەڵک پێگەین سەردانی ئەو سنتەرانەی ئێمە بکەن و سنتەرێکمان هەیە سنتەری ڕاهێنانی ڕاهێنەران لەوێ ڕاهێنەر پێگەێنین بۆ ئێستا ئەمەگەر وەرشەی شۆفاش بکەینەوە لێرە هیچ مامۆستایەکمان نییە، بەڵام لە وڵاتانی دەوروبەر مامۆستا ئەهێنین لەو سنتەری ڕاهێنانی ڕاهێنەرانە ڕاهێنەر بۆ خۆمان ئامادەکەین بۆ سنتەرەکانی کەمان و سوپاس. بەڵێ سپاس. مادەی 22مان بۆ بخێنەوە بەڕێزان. دوای لێ پرسە. لای خۆم کاک بڵێن هەمووی ڕاستەکەمەوە ئەوەی غەڵەتی هین بێ. ئێمە ژێکەین لیژنەکانی ژێکین ئەوەی کە غەڵەتی بەسەن بەیەکمان نەنووسیوە لە جاتی کارامە نووسیمانە ناکارامە بەڵێ تیاتی لە مادەکانی داوا هەیە مادەی 22مان بۆ بخێنەوە تیاتی کاکجان. برای سرکا پارلمانی ماده 22 وزارت مولد داده تناوندکانی راهنانی پیشهی تایبت نوخوی یا بیانی برای مایه اکرک داخلید که وزیر داری دکات. که قصه لسر ماده جواب بخونم. برای سرکا پارلمانی ماده 23 یکم نواندکانی راهنانی پیشهی گشتی و تایبت
پروگرامی ڕاهێنانی پیشەیی پێشکەش بەڕێوەبەرەتەکانی کار و نووسینگەکانی بەکارخستن دەکەن بە پێی حکومەکانی ئەم یاسایە. کێ قسەی هەیە؟ مادی دوام وەزارەت لیژنەیەکی ڕەوێژکاری بە هەماهەنگی لەگەڵێک ڕێکخراوەکانی کرێکاران و خاوەنکاران پێک دەهێنێت بۆ دیارکردنی پێوەرەکانی کارامایی جوور و ماوەی پرۆگرامەکان، میتۆدەکانی ڕاهێنان، پێداویستیەکانی تاقیکردنەوە، مەرجەکانی پەیوەندیکردنی کەسی ڕاهێنرا و بەڕاهێنان و جوورەکانی بڕوانامەی کارامایی و لێکۆڵینەوەی توانستی لە ڕووی ماوەی ڕاهێنان و کرێی کەسی ڕاهێنراوە. سێهەم، ئەوانەی بێکارن دەتوانن بێ بەرامبەر پەیوەندی بە پروگرامی ڕاهێنانی پیشەییەوە بکەن لە سەرخەرجی وەزارەت یان وەزارەتی پەیوەندیدار لەو ماوەیەی کە وەک بێکار تۆمار دەکرێن. چوارەم، وەزیر بە هەماهەنگی وەزیری دارایی و ئابووری ڕێنمایی تایبەت بە خەرجی کرێی هاتوچووی ئەو کەسانە کە ڕاهێناندان دەردەکات. بەڵێ کێ قسەی هەیە؟ کاک ڕەفیق gelek spas pisyarakamş Cenab-ı Vezîr şêwê praktîkê yan tatbîq çawa yel verêt tu wezaretê de çawa wî şêweyê dene ber çunkî zorbeya welatan mekteb emelê tên kontaka wan digel kompanya daîrên dîtirê heye bo dîtina helênkarî bo wan kesayê rahênan pê tê nekirin aya piştî rahênan bi van karmendê tevan karkera tê nekirin çirê bo wan heye kontakê li gel kompanya li gel kertê taybet tê tekirin çunke wî haletî de debîte barsifkatiyek bo hikûmetê jî belkî beşekî wan şeş mangê li wêrê tatbîqê diket praktîkê diket xudanê kompanyê yan jî xudanê şolê kertê taybet dê wî pareyê detin. Gelek spas. بەڵێ سوپاس مادی داوامان بۆ بخوێنەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 24 یەکەم پەیوەندی نێوان کەسی ڕاهێنرا و لەگەڵ ئەو لایەنەی ڕاهێنانەکە ئەنجام دەدات و لە نێوانیاندا ڕاهێنان لە شوێنی کار لە پرۆگرامێکی ڕاهێنانی پیشەییدا کە خەرجیەکەی لەلایەن وەزارەت یان وەزارەتی پەیوەنددارەوە دابین دەکرێت بە پێی گرێبەستێکی نووسراو ڕێک دەخرێت. دوام ئامانج و قۆناغ و ماوەی ڕاهێنان و ماف و ئەرکەکانی هەریەک لە کەسی ڕاهێنرا و لایەنی ڕاهێنەر بە ڕێنماییەک ڕێک دەخرێت کە وەزیر دەری دەکات. سێم، لە حاڵەتی پێکانی کەسی ڕاهێنراو یان مردنی لە کاتی ڕاهێنان یان بەهۆیەوە بەڕێوبەرایەتی گشتی بەرپرس دەبێت لە پێدانی بڕی بەرامبەرەکانی بەشداریکردنی بڕیاردراو لە یاسای خانەنشینی و بیمەی کۆمەڵایەتی کرێکاران لە ماوەی ڕاهێناندا لەسەر بنەمای نزمترین ئاستی کرێ و بەرامبەر بە کەسی ڕاهێنراویش حکومەکانی یاسای خانەنشینی و بیمەی کۆمەڵایەتی کرێکاران پیادە دەکرێت. هەروەها ناوەندەکانی ڕاهێنانی پیشەیی تایبەت و خاوەنکار پابەند دەبن بە پێدانی ئەو بەشداریکردانەی ئاماژەیان پێکراوە. چوارەم، پێویستە ناوەندەکانی ڕاهێنانی پیشەیی پابەند بن بە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی و کەسی ڕاهێنرا و پابەند بکەن بە پشکنینی پزیشکی بەر لە دەستپێکردنی ڕاهێنان. بەڵێ مادی داوامان بۆ بخوێنەوە بەڕێزان. مادەی 25 یەکەم، کەسی ڕاهێنرا و دەتوانێت بەویستی خۆی لە پرۆگرامی ڕاهێنان بکشێتەوە. دوام، ناوەندی ڕاهێنان دەتوانێت لە هەر کاتێکدا بێت گرێبەستی ڕاهێنان کۆتایی پێ بهێنێت بەهۆی پابەند نەبوونی کەسی ڕاهێنرا و بە ڕاهێنانەکە بە شێوەی پێویستیان بەرزەف نەبوونی یان پێشنەچوونی بە شێوەیەکی بەرچاو پشتبەست بە راپۆرتەکانی هەڵسەنگاندنی ناوبەناو. سێم، هەردوو لایەن لەو بارانەی کە لە بڕگەکانی یەکەم و دووەمی ئەم مادەیەدا دەقنووسکراون بۆیان نییە داوای قەرەبەوە لە لایەنی بەرامبەر بکەن تەنها لەو بارەدا نەبێت کە گرێبەستەکەیان دەقێکی لەو بارەیەوە خۆگرت بێت. سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کێ قسەی هەیە؟ مادی داوە. مادەی 26 کەسی سەرپێچیکار پابەندیەکانی بڕگەکانی پەیوەست بە ڕاهێنانی پیشەیی لە کەرتی تایبەت دەقنووسکراو لەم یاسایەدا بە پێبژاردنێک لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 2 ملیۆن دینار زیاتر نەبێت و لە حاڵەتی دووبارەکردنەوەدا پێبژاردنەکە دەبێتە 2 هەندە و سەرباری داخستنی ناوەندەکە یان نووسینگەی بەکارخستنەکە بۆ ماوەیەک کە 3 مانگ کەمتر نەبێت. سوپاس. بەڵێ دوای ئەوە. بەشی پێنجەم کاگۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان. کاگۆران دەیە قسە بکە. فەرموو کاگۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان
یەکێتی سندیکای کرێکارانی کوردستان خۆیان داوایان کردووە کە ئەو بڕە زیاد بکرێ بۆ 1 ملیۆن دیناری عراقی و لە 3 ملیۆن دیناری عراقی کەمتر نەبێت. زۆر سپاس. کاکی مداد فەرموون دەست خۆش بکات. ڕێسەرۆکی پەرلەمان بەشی پێنجەم ڕێخستنی کاری کرێکاری بیانی مادەی 27 یەکەم کرێکاری بیانی پابەندی حکمی مادە و بڕگەکانی ئەم بەشە دەبێت. دووەم پێویستە دامەزراوە و خاوەنکار بەر لە هێنان و بەکارخستنی کرێکاری بیانی لە کەرتی گشتی و تایبەتدا مۆڵەت لە وەزارەت وەربگرن بە پێچەوانەوە هێنان و بەکارخستنیان قەدەغەیە. کێ قسەی هەیە؟ خەدیجە خان. بەڕێ سەرۆکی پەرلەمان لێرەدا بەشێک تایبەت کراوە بۆ ڕێخستنی کاری کرێکاری بیانی بەڵام ئەگەر بگەڕێنە مادەکانی پێشووتر لە ئامانجەکان هیچ باسی ئەم مەوزوعە نەکرایە چەند مادەیەکیش باسی کرێکار دەکات کرێکاری بیانی لە تعریفەکانیش هەیە پێم وایە لەوێش لە ئامانجەکان دەبی برگەیەک زیاد بکەین و ئاماژە بەوە بدەین کە یەکێک لە ئامانجەکان ڕێخستنی کاری کرێکاری بیانیە لە هەرمی کوردستان کە هیچ لەوێ باس نەکراوە لێرەشدا بارەت بە برگەی دووەم کە دەرێت پێویستە دامەزراوە و خەوانکار بەر لە هێنان و بەکارخستنی کرێکاری بیانی لە کارتی گشتی و تایبەتدا مۆڵەت لە وەزارەت وەربگرن لێرەدا حتمما مەبەست وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە وانە بێگومان بووە لێرەدا پرسیارێک دروست دەبێت زۆر جار هەیە کە کرێکاری بیانی کە لە بواری نەفت و غازدا ئیش دەکات ئەوانە وەزارەتی سامانی سروشتیەکان دەبی لەوێ مولات وەربگرن بەڕێبرایەتێک هەیە تایبەت بە پێداچوونەوە لە ڕووی ئەمنی و ئاسایش کە ئایا ئەوانە دەگونجن بچنە بۆ وەرە ئیش بکەن یان نە ئایا ئەمە هیچ بڵێن ئەوە یەک دروست ناگات لەگەڵ وەزارەتی سامانی سروشتیەکان هیچ تەشابوک یان اختلاتە دروست نابی لەسەر ئەم مەوزوعە سپاس. کاکەڕان سپاس خەدیجە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی پێنجەم مادەی 27 لە بڕگەی یەکەم. جەنابی وەزیر من قسەیەکی ڕێکخراوی سید باز دەکەم لێرە کە باس لە هیومان ترافیکینگ دەکا بازرگانیکردن بە مرۆڤەوە کە یەکێکە لە چێشە گەورەکان لە ئێستادا لە دنیا باس دەکەن کە 45 ملیۆن کەس لە جیهان وەکو کۆیلە لەم کرێکارانە مامەڵیان لەگەڵ دەکرێت لەم ڕێژێ 430,800 کەسی لە عراقا باشە ئەم ڕێژێ بەشێکشی لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەم کرێکارانەی کە بیانین کە دێن لێرە کار دەکەن بەشێکیان تەڵام بەشێکیان هەمویان نا بەنگلادشیتیایە هیندیە ئیندۆنوسیە فلیپینیە سریلانچی و تا دوایی ئەوانەی کە عراقیشن دەبرێن بۆ لوبنان و بۆ ئوردن و بۆ تورکیا و بۆ وڵاتانی دراوسێ بەعام چی زمانی ئەوە دەکا کە ئەمانە بازرگانیان پێوە نەکرێت ئێستا دوو مشکلەمە دوو بەشمان هەیە لەم حاڵەتەدا بەشێکیان کە بەڵێ لە ڕێگەی وەزارەتەوە گرێبەستیان هەیە و داخڵی هەرێمی کوردستان بوون بە جۆرەی گرێبەستەکان مامەڵیان لەگەڵ دەکرێت شتیش تەبیعیە و کێشەیەکیشیانێ بەڵام بەشێکیان گرێبەستەکانیان تەواو بۆ ناو هەرێمی کوردستان ماونەتەوە و لە شوێنەکانیش کار دەکەن باشە ئەمە هەم دوو ڕەهەندیە ڕەهەندێکیانەوەیە کە بۆ خاوەنکار مەشاکلێکی گەورەیە و بۆ کرێکارەکە خۆشی کە ڕەنگە بچە و سێنرێتەوە خوانە خواستە و ڕەنگە وەکو کۆیلەیەک تەعامل لەگەڵ بکرێت کە کەسێکی بیانیە لێرە و نازانێت پەنا بۆ چێ بڕێت ئایا هێڵێکی گەرم هەیە لە وەزارەت یاخود لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە بەهانای ئەمانەوە بچێت لە حاڵەتی هاتنیان لەگەڵ گرێبەستەکە دەقنووسکرابێت کە هێڵی گەرم هەیە بۆ ئەمان لە هەموو دنیا یاخود چۆم عالەجێ بابەتە دەکەن و زۆر سپاس و ئەڵاوی دومیشان پشتیوانی خەدزەخان دەکەم لەوەی کە ئەمە ئایا کێشە دروست دەکات لەگەڵ ئەو کۆمپانیا نوتیانەکە هەن ینی ئەگەر مەشاکلێک دروست دەکات چکوانش پرکرێکاری بیانیان پێویستە یاخود چۆن بە ئێستا معالەجەکراوە زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری کار جەناب دەتوێت قسە بکەیت؟ بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم یاسای کاری هەرێمە هەدەفی ئێمە بە دەرەجەی یەک کرێکاری خۆماڵیە بۆ کرێکاری بیانی ئێمە ڕێنمایی و بڕیار و پەیڕەوی تایبەتمان هەیە کە مافیەوانیش پارێزراوە سەبارەت بەوەی کە بازەکرێت کە هەمووانەی کە کاروان باسیەکە و ئەو بەڕێزانە تەوان ئەمە کێشەیەکی گەورە بووە بەوەی کە عێراق گلەی لە ئێمە هەیە ئێمە لە عێراق هەمانە کە خەڵک بەناوی گەشتەوەیە بۆ لای ئێمە ئەچێ بۆ عێراق لە عێراقەوەیە جگەلەوە کێشەمان هەیە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا کە بە ناوی سەفەرەوەیەت مانگەکە لێرە ئیژەکا و ئەچێ لەسەر حدود دخولیە و شتەکەی تازە دەکات و هەر ناچێتەوە بۆ شارەکەی خۆی داخڵە بێتەوە بێجگەلەوە بابەتێکی کە هەیە کە ئاوارە بە هیچ شێوەیەک لە دنیاە بەبێ کارتی عمل بۆی نەیش پێستا ئاوارەی سووری کۆنتترۆلی بازاری کاری ئەمەیان کردووە بۆ ئێمە چەند هەفتەیەک پێشێ سا لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران هەموو ئەم بابەتانەمان قسۆتە ڕوو کە ناکرێت دەستەی وەبەرهێنان بارەزووی خۆی کرێکار بێنێ وەزارەتی سامانە سروشتیەکان کە زۆرترین پارە بۆ کرێکار لای ئەوانە خۆی بیهێنێ
ناکرێ وەزارەتی ناوخۆ کرێکار بێنێ بۆ گەشت ڤیزە و ئیقامە ئەوی باتێ دوایی بە بڕێک پارەی ئیقامەکەی بۆ تازە بکاتەوە و بچێ کار بکە بۆ ئەم بابەتە بەڕێز سەرۆکی حکوومەت بڕیاری 172 دەرکردووە بڕیارێکی زۆر گرنگە طبعا داوای لە ئێمەش کردووە کە ڕێنمایی پێدەر بکەین کە ئەمانە ڕێگە خاتەوە کە هەموو کرێکارێک ئەبێ لە ڕێی وەزارەتی کارەوە بێ جا سامانە سروشتیەکانە کۆمپانای نەوتیار چیەکە دووەم هیچ خاوەنکارێک ناتوانێت هیچ کرێکارێک بخاتە سەر کار ئەگەر کارتی ئەمەلی نەبێ لە وەزارەتی ئەمە یعنی واتە کە ساڵەکەی تەواو کرد ئەگەر ڕێگە پێدراوی نەبێ لای ئێمە کۆمپانیاکە سزادرێ بێجگەلەوەی کە بازەکرێت کە چۆن کرێکارێک زوڵمی لێ بکرێەوە ئێمە شێڵی گەرمی 5500مان هەیە کە هەموو ڕۆژێک بەیانی تاکو سەعات دوو کاتی دەوام لە کارایە هەر کات هەر کرێکارێک کێشەی هەبێ پەیوەندیمان پێوەکە بەڵام ئەم بڕیارە و ئەو ڕێنمایی ئێمە دەریەکەین پەیوەندی بە هێزی جێبەجێکردن و بە پۆلیس و بە هەموو ئەوانەی کەوە هەیە کە چۆن هاوکارمانە بن بۆ جێبەجێکردنی ئەنی ئێمە یاسا دەرەکەین پەیڕەو دەرەکەین سەرۆکی حکوومەت بڕیای فەرمانی دەرکردووە ئێمە ڕێنمایی دەرەکەین هەمووی لە قازانجی کرێکارە بە تایبەتی کرێکاری خۆماڵی بەڵام دوایی لە کاتی جێبەجێکردنە هەموو ئەو لایەنانە بێ هاوکار و پاڵپشت و ئەوانە بن ئەگەر نا بەڵێ منیش هاوڕام لەگەڵ ئێوە هەموو شتانی کە هەیە تا ئێستا هەیە و بەردەوامە و سوپاس بەڵێ مادەی 28 زۆر سوپاس بەڕێز وەزیر جەنە بەڵێ مادەی 28 خاوەنکار دوای کۆتایی هاتنی گرێبەستی کار تێچووی گەڕاندنەوەی کرێکاری بیانی بۆ ئەو وڵاتەی لێوەی هاتووە لە ئەستۆ دەگرێت تەنها لە بارێکدا نەبێت بە هۆکارێکی ناڕەوا پێش کۆتایی هاتنی گرێبەستی کار لە کارەکەی دا ببڕێت دووەم کاتی سەرپێچیکردنی حکمی خاڵی یەکی ئەم بڕگەیە خاوەنکار بە پێدانی تێچووی گەڕاندنەوەی کرێکاری بیانی بۆ ئەو وڵاتەی لە گرێبەستی کار دیاری کراوە یان گرێبەستی کاری تێیدا بەستراوە یان لێوەی هاتووە یان هەڵگری ڕەگەزنامەکەیەتی پابەند دەکرێت دووەم لە کاتی مردنی کرێکاری بیانیدا ڕێکخستنی بەڵگەنامەی مردن ئامادەکردن و گواستنەوەی تەرمەکەی بۆ وڵاتی خۆی یان شوێنی نیشتەجێبوونی ئەگەر کە سوکاری داوایان کرد لە ئەستۆی خاوەنکار دەبێت دووەم ئەگەر خاوەنکار سەرپێچی خاڵی یەکەمی ئەم بڕگەیەی کرد ئەوە بەڕێوبەرایەتی کار بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوبەرایەتیەکانی نیشینگە و ڕێکخراوەکانی کرێکاران پابەندیەکان لەسەر تێچووی خاوەنکار لە ئەستۆ دەگرێت ئەگەر بڕی تێچووەکە زیاتریش بێت لەو بڕی کە پێشتر سپاردەی کردووە بەڵێ کاکچیا فەرمو بەڕێز سەرۆکە پەرلەمانی خاڵە دووەم لە کاتی مردنی کرێکاری بیانیدا ڕێخستنی بەڵگەنامەکانی مردن ئامادەکردنیان لە لای خاوەنکارە بەس ئەس بێژم باشترە ئەوە کە هەماهەنگی دەگەل حکوومەتێ چونکی دروستکردنا بەڵگەنامە و دیفچوونە بەڵگەنامە و ئامادەکاریە بەڵگەنامە بێ هاریکاریە حکوومەتێ زۆر زەحمەتە خاوەنکار بەڵگەنامە ئامادە بکرێت کە زیاتر کاری حکوومەتەیە زۆر سپاس بەڵێ کاکرزگار بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 28 بڕگەی دووەم لە کاتی مردنی کرێکار بیانیدا ڕێخستن و بەڵگەنامەی مردن ئامادەکردن و گواستنەوەی تەرمەکەی بۆ وڵاتی خۆی یان شوێنی نیشتەجێبوونی ئەگەر کەسوکاری داوایان کرد من لێرەدا هاوڕام لەگەڵ کاکچیا یعنی ئەمە ینی لایەنێکی پەیوەنددار لە ڕێگەی نوێنەرایەتی وڵاتەکەی خۆیەوە بیسەلمێنێ کەوا کەسوکارەکەی داوایەکەن یا داوای ناکەن چونکە ئەگەر ئەم کەسە بەش لەگەڵ شخصی قسە بکرێ ڕەنگەیە ئەم کەسە لێرە بمرێ هەر کەسوکاری نەزانێت بۆیە باشترە لە ڕێگەی نوێنەرایەتی وڵاتەکەی خۆیەوە ئاگادار بکرێتەوە بە ڕسمی سپاس بەڵێ مادەی 129 ببورن مادەی 29 مادەی 29 هەر کەسێک سەرپێچی حکومەکانی تایبەت بەکارخستنی کرێکاری بیانی دەقنووسکرا و لەم بەشەدا بکات بە بەندکردن بۆ ماوەیەک لە 1 مانگ کەمتر نەبێت و لە 6 مانگ زیاتر نەبێت و بێبژاردنێک لە 10 میلیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت بەڵێ
مادەی دوای ئەوە یەکێک بیخێنێتەوە تۆزی بەڕێز سریع بێ. سەرۆکی پەرلەمان بەشی شەشەم گرێبەستی کار لقی یەکەم گرێدانی گرێبەستی کار مادەی سی یەکەم گرێبەستی کار نووسراو دەبێت بەڵام دەکرێت بە ڕێککەوتنی هەردوو لایەن لە کاری کاتی ڕێککەوتێی و ماوە دیاریکراو گرێبەستی زارەکی بێت. دوو خاوەنکار پەڕاوی گرێبەستی کاری نووسراو بە سێ وێنە ڕێک دەخات و لەلایەن خۆی و کرێکارە واژۆ دەکرێت. هەر یەکیان وێنەیەک لای خۆی هەڵدەگرێت و وێنەیەکیش دەدرێتە بەڕێوەبەرایەتی کار. سێ پێویستە گرێبەستی کارلانی کەم ئەم زانیاریانەی خوارەوە لەخۆ بگرێت. ئەلف ناوی خاوەنکار و جۆری پرۆژەکە و ناونیشانی. با کرێو هەر جیاوگێک یان پاداشتێک کە کرێکار بە پێی مەرجە بەرکارەکانی کار شایستەی بێت. جیم کاتژمێرەکانی کارکردن و شێوازی دابەشکردنی. دووەم دەکرێت گرێبەستی کار بۆ ماوەیەک تاقیکردنەوە بێت کە هەردوولا بەنووسین لەسەری پێکدێن. ئەگەر کرێکار بەڵگەنامەیەکی پێشکەش پیشەیی نەبێت کە کارامەیی لەو کارەی پێی سپێردراوە بسەلمێنێت بە مەرجێک ماوەی تاقیکردنەوەکە لە 3 مانگ لە ڕێکەوتی دەستکردنی بەکارکردن زیاتر نەبێت و نابێت کرێکار زیاتر لە یەک جار لای هەمان خاوەنکار لەژێر تاقیکردنەوە دابنرێت. سێم خاوەنکار دەتوانێت گرێبەست لە ماوەی تاقیکردنەوە تا کۆتایی پێبهێنێت ئەگەر بۆی دەرکەوت کە کرێکارەکە شیاو نییە بۆ بەجێگەیاندنی کارەکە بە مەرجێگلانی کەم بەر لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی کۆتایی پێهێنانی گرێبەست کرێکارەکەی لێ ئاگادار بکاتەوە. چوارەم لە حاڵەتی نەبوونی گرێبەستی کاری نووسراو لە نێوان کرێکار و خاوەنکاردا ڕێگەی سەلماندنی بوونی گرێبەست و پێشکەشکردنی زانیاری لەسەر هەر ماف و داواکاریەکان بەپێی گرێبەست بە هەموو شێوازەکانی سەلماندن ڕێگە پێدراوە. باڵێکی قسەی هەیە کاک کاروان کاک ڕڤینگ بیان نووسە ناوەکانیان کاک بەڵێن بەڵێ کاک ڕڤینگ بەس ئەوم بین. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ خاڵا یەکەم گرێبەستی کار نووسراو دەبێت بەڵام دەکرێت بە ڕێککەوتنی هەردوولا لە کاری کاتی ڕێککەوتەی ماوەی دیارکراو بە گرێبەستی زاراوی بێت. من یان ئەف زاراویە لێ بێتە هاوێتن یان ژی وەختێک بۆ بێتە دانانە چونکە هەمی تەشقلت نابینە خودان کار و کارمەندا دا چێت بن لەسەر وان وی کار زارەکیە چونکە ئەڤانە پێویستی بەلکەی سوبحی قەدەرێک هاتە سەری پێویستی بیمێژی هەیە پێویستی ڤەکۆلینێژی هەیە یان وەخت بێتە دیارکردن ئەو زارەکی چەندە یان ژی زارەکی ژێ بێتە لادان. سپاس. بەڵێ سپاس کاک بەڵێن. بەرە سەرۆکی پەرلەمان لە مادەی لە بڕگەی یەکەمەڵە گرێبەستی کارە بێ نووسراو بێت بەڵام لە بڕگەی چوارەم لە حاڵەتی نەبوونی گرێبەستێکی کاری نووسراو یعنی مادەکە تێگەڵێکی تیا ڕێگادا بە گرێبەستێکی کاری نووسراو و ئەگەر گرێبەستێکی کاری نووسراو نەبوو لە بینی کرێکار و خاوەنکارەکە پێویستە ئەوە ڕێک بخرێتەوە. لە بڕگەی دووەم باسی ماوەی تاقیکردنەوەکە بۆ 3 مانگ لە کاتێکە خاوەنکارەکە بێ لە ینی 7 ڕۆژ پێشەوەی ئیزنی بە کرێکارەکە ئیزن با بێ ئاگاداری بکاتەوە. لە ڕاستیە 3 مانگ تاقیکردنەوە بۆ کرێکار لە شوێنێکە ئیشەکە بە پێی گرێبەستێکی نێوان کرێکار و خاوەنکار مودەیەکی زۆرە و ئێمە نابێت زیاتر و کەمتر بۆ مودەکە دابنین لە 3 مانگ زیاتر نەبێ یا لەمە بڵێ ماوەی تاقیکردنەوەکە لە نێوان کرێکار و خاوەنکارە بۆ ماوەی مانجێکە و بەمەرجێک لە ناو ئەو مانگەیە 7 ڕۆژ بەر لە ئیزندانی ئاگاداری بکاتەوە کە شیاوی کارەکە نییە. زۆر سپاس. دکتۆرە گەلاوێش سپاس کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سی خاڵی سێم پێویستە گرێبەستی کارلایەنی کەم ئەم زانیاریانەی خوارەوە لەخۆ بگرێت. من پێم باشە خاڵێکی تر زیاد بکرێت خاڵی دال هەر کاتێک گرێبەستەکە بەبێ هۆکار هەڵوەشایەوە لەلایەن خاوەنکار
پێویستە قەرەبووی کرێکار بکرێتەوە بۆ ماوەیە کە تا کارێکی تر دەدۆزێتەوە. زۆر سپاس. بەڵێ ئەوانە لە مادەکانی دواوەیە بەڕێزان کاکچیا فەرموو. برای سەرۆکە پەرلەمانی تێبینیە مجلسەر خاڵەسیە بوو کە بەڵێن ئیشارەت پێدا خاوەنکار دەتوانێت گرێبەست لە ماوەی تاقیکردنەوەدا کۆتایی بنێت پێتیڤە ماوەی ینی تاقیکردنەوە چەندە هەیڤەکە دو هەیڤە سێڤە دروستایی بێتە دەستنیشانکردن گەلک کۆنتراکت بۆ ساڵێکە تێتەکردنێ ماوەی گرێبەستە تاقیکردن تەنها هەیڤەکە بەس من پێ باشە دەوێ گرێبەستێدا بنویسێت یان هەیڤەک یان سێ هەیڤ یان دو هەیڤ بێتە دەستنیشانرێ و تهدیدکردن. زۆر سپاس. بەڵێ کاکاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سی من لە بڕگەی دووەم کە باس لەوە دەکا نابێت کرێکار زیاتر لە یەکجار لای هەمان خاوەنکار لە ژێر تاقیکردنەوە دامدرێت ئەمە ڕەوا نییە یعنی جار هەیە تۆ 2 ساڵە کۆمپانیایەکیش دەکەی لە شوێنێکیش دەکەی لە بیدایەت ئینسان تۆ ڕەنگە ئاستێکی زۆر باش پێشکەشکەی بەڵام لە نەتیجە ڕەنگە ئاستەکەت گۆڕانکاری بەسەرداوێت بۆیە قابلیەوەیە کە جارێککە لە بریەوەی کە یەکسەر گرێبەستەکەی کۆتایی پێبێنرێت بخرێتە پرۆبیشنەوە جارێککە ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووەمەوەی کاکسیا فەرمووی تەواوە ینی تۆ هەموو حەسەب گرێبەستەوە بۆ ساڵێکە ناکرێت پرۆبیشنەکەی 3 مانگ بێ بەڵام گرێبەستێ بۆ 3 ساڵ با پرۆبیشنەکەی 3 مانگ بێ احتیاجیە. اینجا لە بڕگەی سێم کە باس لەوە دەکا 7 ڕۆژ ئەم 7 ڕۆژە خۆی پێچەوانەی مادەی 36 بڕگەی هەشتەمە لێ باسی 30 ڕۆژ دەکا باشە و خۆشی لە ئەساسدا لە ستانداردی عالەمی 30 ڕۆژە یعنی بۆ من پێشنیاز دەکەم ئەو 7 ڕۆژەش بکرێ بە 30 ڕۆژ یان مادەکانی تر دەستکاری بکەین بۆ ئەمە بکەین بەستی باشتر و ستانداردترە لە ڕووی نێودەوڵەتیشەوە. زۆر سپاس. خەدیجە خان سپاس. برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سی برگە یەکەم خاڵی یەک سەبارەت بە گرێبەستی زارەکی پێشووتریش بەسمان کرد کە ئەگەر نووسراوە بیت زۆر باشترە لە بوسەلماندن بووە لەوە پشگیری لە کاکڕێڤینگ دەکەم و هەروەها برگەی دووەمیش کە دەڵێتن دەکرێت گرێبەستی کار بوومەوەیەکی تاقیکردنەوە بێت کە هەردوو لە بەنووسین لەسەری پێکدەن ئەگەر کرێکار بەلگەنامەیەکی پێشەیی نەبیت. لێرەدا پرسیارێکم هەیە ئەگەر مەسەلەن کرێکارێک لە کۆمپانیای کار بکات دوایە بچیتە کۆمپانیایەکی دیکە کار بکاتن لە هەمان بوار یعنی نفسی کار ئەنجام بدات ئایا ئەوە بە بەلگەنامەی پیشەیی ئەژمار دەکرێت یان نە؟ سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی دوایەوە شنۆ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ بڕگەی دووەم پشتیوانی قسەکانی کاکاروان و کاکچیاکەم بەس بڕگەی سێم ئەڵێ خاوەنکار دەتوانێت گرێبەست لە ماوەی تاقیکردنەوەدا کۆتایی پێبێنێت ئەگەر بۆی دەرکەوت کە کرێکارەکە شیاونی ئەگەر ئەم بڕیاری خاوەنکار میزاجی بوو لەو حاڵەتەدا خاوەنکار چۆن دەتوانێت مافەکەی خۆروەر بگرێتەوە یعنی گەر بەهەستکردن بێت و 7 ڕۆژەکەش کاکاروان ئاماژەبیا پشتیوانی یەکەم کە بکرێ بە 30 ڕۆژ. سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڵێ بەڕێز وەزیری کار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە گرێبەستی زارەکی دیارە بۆ 2 سەعاتەیە بۆ ڕۆژێکە هەرە بێ بە زارەکی بێت بە نووسراو ناکرێتەوە تۆ کرێکارێک بانگەکەی ڕۆژێکی شێ بۆ کە قەت نەبووە گرێوەستی نووسراو بە زارەکی لەگەڵەکرێت. بابەتی ئەوەی کە کاکاروان باسی ئەکا بڕگەی دووەم کە کرێکار جارێکی کە تاقیکردنەوەی پێ ئەمە بۆ پاراستنی مافی کرێکارەکەیە من لە کۆمپانیایەکی شەکەم تاقی کراومەتەوە بۆ جاری دووەم نابێت تاقیم کاتەوە چکە تاقی کراومەتەوە ئەمە بۆ هین نییە بۆ پاراستنی خاوەن بۆ پاراستنی کرێکارەکەی کە نابێت جارێکە تاقی کاتەوە ئەبێ یەکسەروەری بگرێ. بڕگەی چوار کە ئەڵێ لە کاتی حاڵەتی نەبوونی گرێبەست ئێمە ئەزاین لە مادەی یەک ئەڵین هەمووی گرێبەستیە بێ بەڵام ئێستا بەدەیان هەزار کرێکار هەیە کە گرێبەستی نەکردووە ئەمە بۆ پاراستنی ئەوانەیە کە تا ئێستا گرێبەستیان بۆ نەکراوە. ئەو حوتە و ئەوەی کە کاکاروان باسی کرد ئەوە دوو بابەتی جیاوازن کە لە مادەکانی کە ئاماژەی بۆ کراوە. سوپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی دوای ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سی یەکەم گرێبەستی کار ماوە دیاریکراو بۆ جێبەجێکردنی کارێکی دیاریکراو یاخود پێشکەشکردنی خزمەتێکی دیاریکراو پەیوەست بە کارێک یاخود پرۆژەیەک کە لە ڕێکەوتی دیاریکراو یان پێشبینکراو کۆتایی دێت بە مەرجێک ماوەی ئەو گرێبەستە لە 1 ساڵ زیاتر نەبێت. دووەم نابێت ماوەی گرێبەست لەو کارانەی بە سروشتی خۆیان بەردەوامیان هەیە دیاری بکرێت تەنها لەو بارانەدا نەبێت کە پێویستیەکانی کاروا بخوازێت کە بۆ ماوە و کاری دیاریکراو پشت بە کرێکارانی زیادە ببەستێت. سێم کرێکار لە گرێبەستی کاری ماوە دیاریکراودا هەمان ئەو مافانەی هەیە کە کرێکاری گرێبەستی کاری هەمیشەیی هەیەی. چوارەم گرێبەستی کار
بە ماوە دیاریکرا و دانانرێت ئەگەر بە ڕاشکاوی یان ناڕاشکاوی نوێ بکرێتەوە. بەڵێ کێ قسەی هەیە؟ بەڵێ کاک شێخزایر. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام نە پرسیارەکەم لە ژنەی تایبەتمەند یاخود جەنابی وەزیری هێگە وەڵام بداتەوە. ئەم پێم وابێ هەموو گرێبەستێک بە ڕەزامەندی هەردوو لایە. وەکو دەڵێن العەقد و شەریعەت المتعاقدین. چ پێویست دەکا ئەو هەموو مەرج و ئەوانە دابدرێ لەو گرێبەست کاتێک کرێکارەکە خۆی ڕازی بی، خاوەنکاریش ڕازی بی. ئەو مەرجانە لۆ چی ئەگەر ڕوونکردنەوە بدەن زۆر سوپاس. بەڵێ فەرموون. بەڕێز وەزیر. بەڵێ فەرموون بەڕێز وەزیری کرد. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو هۆکار هەیە لەو زۆر بڵێ خاڵ و ئەوانە. یەکەم زۆربەی کرێکاری ئێمە نەشارەزایە، خاوەنکار مەرجی خۆی بەسەرا سەپێنێ. دووەم جاری وایە کرێکارەکە لەبەرەوەی زۆر پێویستی بەکارەکەیە، خاوەنکار مەرجی قورسی بەسەرا سەپێنێ. بۆیە بۆ پاراستنی مافی کرێکار ئێمە ئەو گرێبەستمان بەو شێوەیە ورد کردوێتەوە. سوپاس. بەڵێ زۆر سوپاس. مادەی دوایەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 32 یەکەم گرێبەستی بەشەکار ڕێپێدرا و ملکەج دەبێت بۆ مەرجەکانی گرێبەستی کاری و کرێکاریش لەم جۆرە گرێبەستەدا هەمان ئەو مافووک ئەرکانەی دەبێت کە لەم یاسایەدا دەقنووس کراوە. دووهەم یەک مافەدارایی و داراییەکانی ئەو کرێکاری کە بە گرێبەستی بەشەکار کار دەکات لەسەر بنەمای کاتژمێرەکانی کار و کرێ هەژمار دەکرێت. دوو ڕۆژەکانی مۆڵەتی ساڵانەی هاتوو لەم یاسایەدا بۆ ئەو کرێکاری بەشەکار دەکات لەسەر بنەمای تێکڕای کاتژمێرەکانی کارکردن لای هەر خاوەنکارێک دیاری دەکرێت. بەڵێ مادەی دوایەمان بۆ بخوێنەوە. مادەی 33 یەکەم ئەگەر کرێکار لە شوێنی کار ئامادە بێت و ئامادەیی هەبێت بۆ ئەنجامدانی بەڵام بە هۆکارێکی بەدەر لە ویستی خاوەنکار نەتوانێت کارەکە ئەنجام بدات و ماوەی ڕاگرتن بەهۆی هێزی بەدەر لە دەسەڵات قووە القاهرە لە مانگێک زیاتر بێت، ئەوە شایستەی کرێ یەک مانگ دەبێت بە ڕەچاوکردنی حکمی بڕگەکانی مادەی 59 ئەم یاسایە. دووەم لەباری هاتوو لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەکرێت کرێکار بۆ پرۆژەیەکی دیکە بگوازرێتەوە بە مەرجێک لە ماف و جیاوگی کەم نەبێتەوە بە بەراورد بە پرۆژەی یەکەم. بەڵێ مادەی دوایەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 34 یەکەم خاوەنکار ئەو مافانەی خوارەوەی هەیە. یەک ڕێخستنی چالاکی پرۆژەکەی و دابەشکردنی بەرپرسیارەتی تێیدا و ئاراستەکردن و چاودێریکردنی کرێکار لە کاتی کارکردندا. دوو تۆمارکردنی هەرکەم تەرخەمیەکی کرێکار لە بەجێگەیاندنی کارەکەیدا. سێ داخستنی پرۆژەکەی بە شێوەیەکی کاتی لە کاتی مانگرتندا بە ڕەچاوکردنی حکمی بڕگەی سێم لە مادەی 36 ئەم یاسایە. دووەم خاوەنکار پابەندی ئەمانەی خوارەوە دەبێت. یەک خستنە ڕوو ڕوونکردنەوەی مەترسیەکانی کار بەر لە گرێبەستکردن لەگەڵ کرێکاردا. دوو جێبەجێکردنی بڕگەکانی گرێبەستی کار و ڕێککەوتنە بە کۆمەڵە بەرکارەکان و حکومەکانی ئەم یاسایە و ڕێنمایە پەیوەستەکان بە کار و کرێکار. سێ دابینکردنی ئامڕاز و هۆکارەکانی جێبەجێکردنی کار. چوار پێدانی کرێکار بەپێی گرێبەستی کار کاری تاکە کەس یان ڕێککەوتنی بە کۆمەڵی بەرکار یان حکومەکانی ئەم یاسایە. 5 دابینکردنی هەلومەرجی تەندروستی شیاو بۆ شوێنکار و پێداویستیە سەرەکیەکانی پاراستنی کرێکار لە کاتی کارکردندا. 6 ڕێخستنی دەرفەت و ڕەخساندنی دەرفەت و دابینکردنی ئامڕازی پێویست بۆ پەرەپێدانی کارامەیە هونەریەکانی کرێکار. 7 پێدانی پسوڵەیەک لە بەرامبەر ئەو بەڵگەنامە و دیکۆمنتانە کە کرێکار ڕادستی دەکات و گەڕاندنەوەیان لە دوای کۆتایی هاتنی گرێبەستی کار یان لە کاتی داواکردنیان لەلایەن کرێکارەوە بە مەرجێ گەڕاندنەوەیان زیان بە خاوەنکار نەگەیەنێت. 8 پێدانی ئەستۆپاکی بە کرێکار لە کاتی کۆتایی هاتنی گرێبەستی کاردا بە مەرجێک کرێکار گشت پابەندیەکانی بەجێگەیاند بێت و خاوەنکار بۆی نییە لە دوای بەخشینی ئەم پاکانەیە
هیچ بڕەپارەیەک لە کرێکارەکە داوا بکات جگە لەو بارەی هەڵەیەکی مادی لە خودی پاکانەکەدا هەبێت لە حاڵەتی بەجێنهێنانی ئەم ئەرکە لەلایەن خاوەنکارەوە کرێکار دەتوانێت بەنا بباتە بەر دادگای کار بۆ پابەندکردنی بە وەرگرتنەوەی پاکانەی پێویست. نۆ پێدانی پشتگیریەک بە کرێکار لە کاتی کۆتایی هاتنی گرێبەستی کار تیایدا ڕێککەوتی دەستکردنی بەکار و کۆتایی هاتنی جۆری ئەو کارەی ئەنجامی داوە ڕوون دەکرێتەوە و کرێکار دەتوانێت داوای زیادکردنی هەر زانیاریەک بۆ ئەم پشتگیریە بکات و پێویستە لەسەر خاوەنکار بەدەم داواکاریەکەیەوە بچێت. ئەگەر ئەو زانیاریانە داوای زیادکردنی کراوە ڕاستەقینە بوون. کۆتایی پێنەهێنان یان نەگواستنەوەی ڕاژەی ئەو کرێکارەی بەرپرسیارەتی سندیکایی هەیە بەبێ ڕەزامەندی سندیکا. 11 دەستەبەرکردنی ڕێکار و میکانیزمی گونجاو بۆ مامەڵەکردن لەگەڵ سکاڵای کرێکاران. 12 لە هەر پرۆژەیەک کە ژمارەی کرێکارەکانی کە منداڵی تەمەنی دایانگەیان هەیە لە 50 کرێکار زیاتر بوو خاوەنکار پابەند دەبێت بەکردنەوەی دایانگا لە ناو پرۆژەکە و ئەگەر لەو ژمارەیە کەمتر بوو دەتوانێت بە هاوبەشی لەگەڵ خاوەنکارێک یان چەند خاوەنکارێکی دیکەدا دایانگە بکاتەوە. بەڵێ بەڕێسان مادەی دوایەمان بۆ بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 35 یەکەم کرێکار ئەو مافانەی خوارەوەی هەیە: 1 وەرگرتنی کرێی ئەو کاری ئەنجامی داوە. 2 ماوەی پشودانی ڕۆژانە و هەفتانە بەپێی یاسای بەرکار و ڕێنماییەکانی کار. 3 یەکسانی لە دەرفەت و مامەڵە لە بەکارخستن و پاراستن لە جیاکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ. 4 ڕێزلێگرتنی پەیوەندیەکانی کار لە ژینگەی کاردا. 5 سوودوەرگرتن لە پرۆگرامەکانی ڕاهێنانی پیشەیی. 6 ئاگادارکردنەوە و ڕاوێژپێکردنی سەبارەت بۆ پرسانەی کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر کارەکەی هەیە. 7 کارکردن لە بارودۆخێکی ئارام و بێمەترسی و ژینگەیەکی کاری تەندروست. 8 ئەنجامدانی دانوستانی تاکەکەس و بە کۆمەڵ بۆ چاکردنی بارودۆخی کار و مەرجەکانی. 9 مانگرتن بەپێی حکومەکانی ئەم یاسایە. 10 ئازادی دامەزران و ئەندامبوون لە سەندیکا و کۆمەڵە پیشەیەکان. 2 کرێکار پابەندی ئەم ئەرکانی خوارەوە دەبێت. 1 کرێکار خودی خۆی بە دڵسۆزی و ئەرک و پابەندیان بەجێ دەگەێنێت کە لە گرێبەستی کار ڕێکەوتنە بە کۆمەڵە بەرکارەکان حکومەکانی ئەم یاسایە و ئەو ڕێنمای و بڕیارانەی بۆ جێبەجێکردنی دەرچوون سیستمی کاری پرۆژە پەیڕەوی ناوخۆی پرۆژە هاتوون. لەم پابەندیەشدا کۆشی کەسی ئاسایی ئەنجام دەدات بە جۆرێک کە ناکۆک نەبێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە. 2 پارێزگاریکردن لەو مڵکانەی کە خاوەنکار ڕاستپاردەی کردووە. 3 ئاشکرانەکردنی هیچ نهێنیەکی کار و پیشە کە بە حکمی کارکردنی پێی دەزانێت تەنان لە دوای کۆتایی هاتنی گرێبەستەکەشی. 4 دوورکەوتنەوە لە هەر کارێک کە زیان بە خاوەنکار بگەێنێت بەپێی گرێبەستی کار. 5 ڕێزگرتن لە سیستمی کار و پەیڕەوکردنی ڕێساکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی. 6 پابەندبوون بە وادەکانی ئامادەبوون و ڕۆیشتن و ماوەکانی پشودان بەپێی ئەوەی لە سیستمی کاردا دەقنووس کراوە. 7 نەهاتنە سەر کار لە حاڵەتی سەرخۆشی یا لەژێر کاریگەری مادەی هۆشبەر. 8 هەڵنەگرتنی چەک لە شوێنی کار تەنها لەو بارانەدا نەبێ کە سروشتی کارەکەی ئەوە بخوازێت و بەپێی یاسا مۆڵەت درابێت. 9 فێڵ و تەڵەکە نەکردن بە مەبەستی خۆدوورخستنەوە لە کارکردن. 10 پێشوازی نەکردن لە هیچ کەسێک لە شوێنی کار بەبێ مۆڵەتی خاوەنکار جگە لە پشکنەرانی کار و هەر کەسێک بەپێی حکومەکانی ئەم یاسایە ڕێگەی پێدرابێت. 11 وەرنەگرتنی هیچ دەستباییەک یان شتی دیکە لە بریکاران یان ئەوانەی گرێبەستیان لەگەڵ خاوەنکاردا بەستووە تەنها لەو بارەدا نەبێت کە خاوەنکار مۆڵەت دەدات. 12 خۆتەرخانکردن بۆ کار لەو ماوەی کە بەپێی گرێبەستی کار بۆ کارکردن تەرخان کراوە. 13 بەکارنێنانی پێداویستیەکانی بەرهەمهێنان و ئامرازەکانی کارکردن لەلایەن کرێکارەوە ئەگەر ڕەزامەندی خاوەنکاری لەسەر نەبێت. 14 ئەنجام نەدانی گردبوونەوە لە شوێنی کار بەبێ ڕەزامەندی خاوەنکار و لایەنی سەندیکایی تایبەت. سپاس. بەڵێ بەڵێ سێنەوە سێکردن کاکسەرکۆ کاکچە. بەڵێ کاکچە. بەڕێز سەرۆکە پەرلەمانی هەر خاڵە یەکەم وەرگرتنی کرێ
ئەو کارەی ئەنجام داوە بێتیێ بێرە دەستنیشان بکرێت وەرگرتنی کرد لە کاتی خۆیدا ئەنی ئەگەر موچەوی سەری هەی بە بدنە 40 ڕۆژ 50 ڕۆژ بێتیێ پیاسای بێتە دەستنیشانکردن هەر سەری مانگە کریاخوا بێتە وەرگرتن نە 40 یان 50 ڕۆژە جارێکێ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بە شێکەیە تایبەتە بەکرێ بە وازحی ئەوەی تاهاتووە کاک سەرکۆ. بەڕێسەرۆکی پەرلەمان مادەی 35 بەڕاستی چەند خاڵێکی تایە لە جیاتیەوەی کە ماف درابێ بە کرێکار یعنی هەستەکەی مافەکەی لێ زەوت کراوە بۆ ینی بە پێی ئەوەی کە خاوەنکار دیاری کردووە. ئەگەر جەنابتان سەیری بکەن لە بەشی دووەمە من بەس باسیێواکەم حەزەکەم بەڕێز وەزیر جوابی ئەومان باتەوە ئاشکرانەکردنی هیچ نهێنێکی کار و پیشە بە حکمی کارکردنی پێی دەزانێت تەنانەت لە دوای کۆتاییهانی هاتنی گرێبەستەکەیشی جاری وایە بۆ نمونە گەرنێنێک بۆ نمونە خراپ بێت خاوەنکار ناتوانێت ئەوە بخاتە ئەوەی دواتر لە مەحکەما بڵێت ئەمە نهێنی کاری کەشف کردووە و شتێک بێ کە زیان بە گشتی بگەێنێ یان بە کرێکاران بگەێنێ و لە خاڵی لەوەی کە باس لە خاڵی چواردە ئەنجام نەدانی گرتبوونەوە لە شوێنی کار بەبێ ڕەزامەندی خاوەنکار و لایەنی سندیکایی تایبەتمەند یعنی بەڕاستی ئەمە پێدانی ماف نییە لەمە ینی لەم بڕگا سندنەوەی مافە و یەکی کەش بەڕاستی ئێمە لە ماوەکانی ڕابردووە بڕێ سەرۆکی پەرلەمان یعنی ئێمە کێشەی پیشەوەرانمان هەبووە کێشەی کرێکارانمان هەبووە چوونەتە ناویانەوە ڕێزی زۆرم هەیە بۆ سندیکاکان کە کاری زۆر باشیان کردووە خزمەتی باشیان کردووە بەڵام هەبووە نوێنەری پیشەوەران بووە 3 ساڵ بووە نەهاتوتە ناو کرێکارانەوە وتوانێ ئێمە ناین ناسین یعنی ئەکرێت بۆ کە یەکێک نەتوانێت مافەکانی ئێمان دابین بکە یان دیفاع بکات لە مافەکانی 3 ساڵ بێ نەچوو بێتە لای کرێکارەکانە بەس تەنها بۆ ئەوە بێت بۆ دەستکەوتی مادی بێت یان بۆ شێوازێک بێ پۆزیشنەکەی بەکاربێنێت چۆن ئەتوانێت ئەم کرێکارە بچێت بۆ لای و دوو ڕەزامەندی ئەم سندیکایە وەربگرێت بەڕاستی حەقە ئەو بڕگەی لابرێ بە تایبەتی بڕگەی چواردە. زۆر سپاس. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 35 بڕگەکانی لە بڕگەی دووەم خاڵەکانی 2.11 من چەند تێبینیەکم هەیە ببوورە 3 ئاشکراکردنی هیچ نهێنیەک ئەوەی کاک سەرکۆش باسی کردەوە پشتیوان لێرە بن باسن کارگەیەک بینەوە بنبوونە ئێمە ڕاستە لە ئێستا لە کوردستان ڕەنگی امکان تێچەوتۆنێ بەڵام بۆ مستەقبەل کارگەیەکی ڕۆن هەیە خاوەنکارێک دوور لە ئێتیک و وجدانی مرۆیی دێت کۆمەڵک مەواد تێکەڵ دەکات ڕۆنێک بەرهەمدێنێک کە مەترسی لەسەر ئەمنی قەومی دروست دەکات بۆ ئەمنی خۆراک دروست دەکات بوورە لەو حاڵەتە گەر کرێکارەکە باسی کە ئایا مافی هەیە باتە محکەمە داوای لەسەر تۆمار بکات بڵێ نهێنیی کارەکە ئاشکرا کردویان شربەتی مێوش شربەتی نازام سێر شربەتێکە دروست دەکرێت ماگەر بە دەرمانەکان بە زۆرەکان بێ کە ئەگەر بێت و بۆ تەندروستی کۆمەڵ کاریگەری خراپی هەبێت کرێکارەکە ئاماژەی پێ بکات باسی بکات ڕای بگەێنێت ئەمە لێکەوتەکانی چی دەبن بڕگەی 11 بڕگەیەکی زۆر هەستیار و مەترسیدارە یەکێکە لەوانەی کە بابەتی بەرتیلی زۆر تێدا خاوەنکارێک بە ناوی شوێنێکەوە دە ئیشێک دەکات پارێش زۆر لە خەڵک وەردەگرێت باشە و ئەمە بووە یان پژگیریەک دەکات بە نۆرگرتنی ڤیزا وەرگرتنی ڤیزا بە ناوی کۆمپانیایەکەوە کەسێک دەیکات کە مۆزەفێکی کۆمپانیا خاوەنکارەکە خۆی دەیکات هەمەوەیە کە بەرتیلێکی گەورەی پێوەردەگرێت هەم ناقانونێکی گەورەش دەکات لەو حاڵتە چی ڕێگرلەوەی ڕاستە بڕگەکە هاتووە بەڵام چی ڕێگرلەوەی کە نەکرێت بۆیە من پێشنیازی بڕگەیەک دەکەم بۆ ئیزافەکردنی بەکارنەهێنان و بەکارنەهێنانی ناو شوێنی کار بۆ مەبەستی تاکەسی ئەمە ئیزافە بکرێت بۆ ڕێگرتن لە هەمووانەی کە باسمان کرد ئینجا بڕگەی حوتەم نەهاتنە سەرکار لە کاتی لە حاڵەتی سەرخۆشی باشە کەسێک گەر هەفتەیەک حاڵەتێکی وا هەبوو یان نایەتە سەرکار کێشە نییە نە خۆ بە دوورگرتن نەک نەهاتنە سەرکار چکە نەهاتنە سەرکار باشە نایەت دوای ئیزرادەکان چیە قەتاڕاتب دەکرێت دوای چی لێ دەکرێت دەردەکرێت نە بەڵام ئەگەر وشەکە ڕاز بکرێتەوە دووچاری ئەم کێشان نابین و یەک بڕگەی تر ئەگەر دووبارە من نازام لە مادەی 50 بە دواوە گەر باسکرابیان مەسەلەی مۆڵەت و دڵنیان باسکراوە و مەسەلەی سەماحیش یعنی ئێمە غەدرێکی گەورەیە لە کرێکار دەکرێت لە هەرێمی کوردستان بەداخەوە لە زۆربەی کۆمپانیەکان و کرد تایبەت شەمە ڕاستە یعنی کرێکارێک بە جۆرەی ستانداردی عالەمی 23 ڕۆژیە لە مانگێکدا لە ساڵێکدا بۆی کە مۆڵەت خۆی وەربگرێت ولا هەفتەیەکدا 4 ساعت سەماحی هەیە بەڵام ڕێگەی پێ نادرێت یعنی 4 ساعتەکە داوا دەکات ئیشێکی زەڕوریشە ناڵن کە بیکە یان 23 ڕۆژە کۆی دەکاتەوە لە خلالی ساڵێک دڵ تۆ دەبووە لە ساڵەکە وەری بگری من ناتوانم سبوت کۆکۆمەوە بەڵێ زۆر مافی خۆیەتی و زۆر سپاس دووبارە لە بەشی مۆڵەت ئەوانە هەمووی چارەسەر کراوە زۆر بەباشی بەڵێ بەڕێز وەزیری کار وەڵامی ئەو دوو پرسیارە بدەیتەوە جەنابەت بەڕێز سەرۆکی پەرلەمان
ئەوەی دووەم کاک سەرکۆ پابەندیە ماف نییە ئەگەر کرێکار پابەندیە مەرکانەیە بێ نەک ماف ئەوە یەکەمە مافە. خاڵی سێ کە ئێوە هینتان لەسەری هەیە ئاشکرانەکردنی هیچ کار و پیشە، ئەمە مەبەست لە نهێنی کارەکەیە نەک جەریمەیەک ڕوئەیە لەوێ. ینی زۆر نهێنی کار هەیە بۆ نمونە وتانەی زان تا ئێستا هیچ کەس نازانێت کۆکا کۆلاجۆن دروست دەکرێ، ئەمەیە ئەم نهێنیەیە. بەڵام تاوانێگە کرێ بەرتیل وەرەگیرێ نازام چی ئەوە مافی خۆیەتی شکات کا بێتە لای ئێمە ئاشکرای کاوە جیایە دوشتی زۆر جیاوازە. سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵەوەم چواردە نەمێنێت ئەنجام نەدانی گردبوونەوە لە شوێنی کار و ئەوانە بەڵێ وایە پشگیری ئەو ڕێی کاکاروان و کاک سەرکۆکەم بەڕێزیشتان وەڵامتان نایەوە لە بابەتی مۆڵە توانەیەک فەسڵی تەواو هەیە لە یاساکەیە. سوپاس. مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە. سوپاس جەنابی وەزیر. بەڵێ فەرموون. جەنابی وەزیر مایکەکەت بێ زەحمەت ببورە. بەڵێ فەرموون. لقی دووەم کۆتایی هاتنی گرێبەستی کار مادەی 36. یەکەم گرێبەستی کار لە یەکێک لەم بارانەی خوارەوەدا کۆتایی دێت. یەک کۆچی دوایی کرێکار و لەم بارەدا پێویستە لەسەر خاوەنکار بڕەپارێکی هاوتا بەکرێی دوو مانگی تەواو بداتە خێزانی کرێکارەکە ئەگەر کرێکارەکە لایەنی کەم بۆ ماوەیەک کە لە 10 مانگ کەمتر نەبێت لەسەر کارکردن بەردەوام بوو بێت بە مەرجێک لە گرێبەستی کارکردنەکەیدا شایستەیەکی باشتر نەهات بێت. دوو ئەگەر کرێکار بە حکمێکی بنبڕ بە بەندکردن بۆ ماوەیەک کە لە ساڵێک زیاتر بێت حکم درابێت ئەوە بەبێ ئەوەی شایستە بێت بۆ کرێ ئەو ماوەی بەڕاگرتن یا بەندکردن بەسەری بردو بۆ سەر کارەکەی دەگەڕێنرێتەوە. سێ لە حاڵەتی کۆچی دوایی خاوەنکار ئەگەر کەسایەتیەکەی تایبەتمەندی محل ئاعتیبار لە گرێبەستدا هەبێت لە هەمان کاتا ناکرێت لەگەڵ میراتگرەکانی گرێبەستەکە تەواو بکات. چوار لە حاڵەتی پاکتاوکردنی پرۆژەکە بەپێی حکمێکی بنبڕ یا لە حاڵەتی پاکتاوکردنی ئارەزومەندانە لە دوای وەرگرتنی ڕەزامەندی وەزارەت. 5 ئەگەر هەردوو لا بەنووسین بە ئامادەبوونی نوێنەری کرێکاران لەسەر کۆتایی پێهێنان ڕێک بکەون. 6 بە کۆتایی هاتنی ماوەی گرێبەست ئەگەر گرێبەستەکە ماوە دیارکراو بوو. 7 بە جێبەجێکردنی کارەکە یا پێشکەشکردنی خزمەتەکە ئەگەر گرێبەستەکە بۆ کارێک یا خزمەتێکی دیاریکراو بێت. 8 دەست لە کارکێشانەوەی کرێکار بە مەرجێک لایەنی کەم بەر لە 30 ڕۆژ لە ڕێکەوتی گرێبەستەکە ئاگاداری خاوەنکار بکات ئەگەر کرێکار بەبێ ئاگادارکردنەوە یان بەر لە کۆتایی هاتنی ئەو ماوەیی لە گرێبەست دەقنووس کراوە کارەکەی بەجێ بهێڵێت ئەوە خاوەنکار دەتوانێت داوای قەرەبووی لێ بکات بۆ ئەو زیانە تووشی پرۆژەکەی هاتووە بۆ بڕی لە کرێی ماوەی هۆشداریەکە یا ئەوەی ماوەتەوە تێپەڕ نەکات. 9 لە حاڵەتی هێزی بەدەر لە دەسەڵات نەبوو القووە القاهرە بە ڕەچاوکردنی حکمی مادەی 59 یاساکە. دووەم خاوەنکار دەتوانێت تاگلایەنە لە یەکێک لەم بارانەی خوارەوەدا کۆتایی بە گرێبەستی کار بهێنێت. 1 ئەگەر کرێکار تەمەنی خانەنشینی تەواو بکات لەم بارەشدا شایستە دەبێت بۆ پاداشتی کۆتایی ڕاژە بە پێی حکومەکانی یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران. 2 ئەگەر کرێکار تووشی نەخۆشیەک ببێت لە کارکردن پەکی بخات لە ماوەی 6 مانگ لە توشبوونی چاک نەبێتەوە ئەمەش بە راپۆرتێکی پزیشکی فەرمی بسەلمێنرێت. 1 ئەگەر کرێکار تووشی پەکەوتەیی بێت و لە کارکردن پەکی بخات و ڕێژەکەی بگاتە سەر و لە سا 75 لە پەکەوتەی ئەمەش بە راپۆرتی پزیشکی فەرمی بسەلمێنرێت. لەو بارەدا خاوەنکار کرێ 1 مانگ بە کرێکارەکە دەدات. 2 ئەگەر بارودۆخی کارکردن لە پرۆژەکەدا پێویست بە کەمکردنەوەی قەبارەکەی بکات لە دوای ڕاوێژپێکردنی پێشوەختەی نوێنەری کرێکاران و ئاگادارکردنەوەی بە هۆکار و ژمارە و ماوەی کەمکردنەوەکە و بە ڕەزامەندی وەزارەت و پێشەنگی لە گێڕانەوەی کرێکار بۆ پرۆژەکە بۆ هەمان ئەو کرێکارانەیە کە پێشتر لادراون. 5 ئەگەر سەلمێنرا کرێکار ڕەفتارێکی نەگونجاوی لەگەڵ ئەرکە بنەڕەتیەکانی بەپێی گرێبەستی کار ئەنجام داوە. 6 ئەگەر کرێکار کەسایەتێکی ساختە بنوێنێت یان بەڵگەنامەی ساختەی پێشکەش کردبێت. 7 ئەگەر کرێکارەکە
لەژێر تاقیکردنەوەدا بێت و تیایدا کارامەیەکی شیا و نەخاتە ڕوو. 8 ئەگەر کرێکارەکە هەڵەیەکی گەورەی ئەنجام دابێت و زەرەرێکی گەورەی لێکەوت بێتەوە، زیانی بەکار یان کرێکاران یا بەرهەمێنان گەیاندبێ بە بڕیارێکی دادوەری بنبڕ. سێم خاوەنکار بۆی نییە پرۆژەکەی دابخات یا کارەکانی ڕابگرێ یا پاکتاوی بکات تەنها لە دوای وەرگرتنی ڕەزامەندی وەزیر یا ئەوەی ڕای دەستپێرێت نەبێت. چوارەم پێویستە خاوەنکار پاساوی کۆتایی هێنان بە ڕاژەی کرێکار پێشکەش بکات ئەگەر کرێکارەکە ناڕەزایی دەرببڕێت لەسەر بڕیاری کۆتایی پێهێنانی ڕاژەکەی لەبەردەم لیژنەکانی پشکنینی کار و لەبەردەم دادگا. پێنجەم ئەگەر دادگا بڕیاریدا کە گەڕانەوەی کرێکار بۆ سەر کارەکەی ئەستەمە ئەوە حکم دەدات بە پابەندکردنی خاوەنکار بە پێدانی قەرەبوویەکی دادپەروەرانە بە کرێکار لەسەر بنەمای بڕی کرێ و ماوەی ڕاژە و هەر بنەمایەکی دیکەی کە دادگا بە باشی بزانێت. بەڵێ فەرموو کاکار. خەدیجە خانیش بنووسە. بەڵێ کاکارۆ. بەرەسەرۆکی پەرلەمان مادەی 36 بڕگەی یەکەم خاڵی سێم پێچەوانەی بە مادەی دێم بڕگەی یەکەمە لێرە کە باس لەوە دەکات لە حاڵی کۆچی دوای خاوەنکار ئەگەر کەسایەتیش تایبەتمەند لە گرێبەستدا هەبێت لە هەمان کاتدا ناکرێت لەگەڵ میراثگرەکانی گرێبەستەکە تەواو بکات. بەڵام لە مادەی دە باس لەوە دەکات لەگەڵ میراثگرەکانیشی بە هەمان شێوە تۆ گرێبەست تەواو دەکەین. زانام قسەی خۆی لە ڕۆی منطقی و لۆژیکیەوە تەواو نییە چونکە تۆ کەسێک خاوەنکارێکی گەورەیە بەڵام کەسەکە خۆی خاوەنی کۆچی دوایی دەکات منداڵەکانی دەبن بە میراثگری و کۆمپانیەکە دەکەوێت لای ئەوانە کۆتایی پێدەی شەکە تەواو ئەم مۆزەفانە هەمویان کۆتایی دەربکرێن و کۆتایی خۆی لاسڵدا پێچەوانەی مادەی دەیە یەکێکیان دەبێت بەکار بهێنرێ. ئەمە لێرە و لە خاڵی نازام دووبارە بۆ ئەمە دەکەم خەلێکی تەکنیکی هەبێت کە لێرە دووبارەیە کە لێوە بۆ تۆ بەیەک نازام مەچیە بەڵام خاڵی دووەم نازام لای ئێوە چۆن دەخمێرێتەوە. ئەگەر بارودۆخی کارکردن لە پرۆژەکەدا پێویستی بەکەمکردنەوە هەبێت لە ڕاستیدا تۆ زەی مەترسیە یعنی زۆر جار هەبووە خاوەنکارەکان لە ماوەکانی ڕابردوو بە تایبەتی لێبڕینیان بۆ موچەی کرێکارەکانیان کردووە یان هاتوون لە ئەسڵدا و تویانە ئەمە ڕقم و داتاکانمانە کە بەشێکی ساختە بوون ئەی من دەزانم بەدەلیلی شەوەمە دەڵێم دووبارە حەزەکەی دوایی بەڕاپۆرت دێن بە سەرۆکایەتی پەرلەمان ئەمە ڕقەمەکانمانە بۆیە پێویستە لە 50 کەس بکەینەوە 50 کەس باشە کەمە قەدرێکی گەورەیە لە کرێکار گرێبەستیشیان هەبووە و لەو حاڵەتەگەر کرێکارەکە بڕاتە محکەمەش ناوێن ڕوبەڕووی بیەوە بۆ چکە ڕقەمێکی داوە پێت وەسڵێکی داوە پێت کە پارەکەی کەم بۆتەوە. خاڵی هەشتم کە باس لەوە دەکات کرێکارەکە هەڵەیەکی گەورەی کرد خۆمە دوو ڕەهەندیە بەڵێ زۆر جار هەیە کە کرێکارێک هەڵەیەکی گەورە دەکات دەبێت تۆی زیانگەاندن بە کۆمپانیایەک بە قەبارەیەکی گەورە لە ڕووی مادیەوە بەڵام ڕەچاوی ئەوە بکرێت ئەگەر کرێکارەکە قازانجێکی گەورەی بە کۆمپانیاکە گەیاند ئەی خۆ پاداشتەکە چۆن ئەو کاتە خۆمەش لێرە دیاری نەکراوە ئەی بۆ گەر جارێک هەڵە بکە ئینسانێک یانی طبیعیە کە لە ئەنجامی هەڵەیەکی ئەوە هەڵەیەکی حەقیقیش بێت زەرێکی گەورە بکە بۆیە نەک یەکسەر گرێبەستە کۆتایی پێ بهێنرێ بەڵکو بگەڕنەوە بۆ تاریخی کرێکارەکە و ڕەچاوکردنی ئیشەکانی پێشووی زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاگرزگار. بەڕێسەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 36 باس لەوە کە کۆتاییێنانی گرێبەستی کار یعنی ئەگەر کرێکارێک بەهۆی مردنی یان پەککەوتەی 2 ساڵ با بڵێن یا 3 ساڵ لەوێ ئەو ڕوونە کە کۆمپانیاکە ئیجبارە کرێ بە مانگێک یا 2 مانگ کرێکەی ئەی باشە حکوومەت لەوێ چی بۆکە و پرسیارە ئاراستەی جەنابی وەزیرەکە مەگەر من بێ و لە هەر مادەی 36 بڕگەی دووهەم خاوەنکارە توانێت تاگڕەوانە کرێکارێک لە کارەکەی لا با بەڕاستی ئەمەشە ناکرێەوە هەر شتێک کە تاگدایانە کرا ئەمە ڕێزمەیە ناڕەوایەتی و ئەوەی تێکەوێ بۆیە بە لیژنەیەک لا ببرێ و لایەنی معنیش کە حکوومەتە ئەویش ئاگەی لێبێ و سپاس. بەڵێ خەدیجە خان. بەڕێسەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 36 کە لە خاڵ یەکەم باسی کوچی دوایی کرێکار دەکات لە کۆتاییدا دەڵێت بە مەرجێک کە لە گرێبەستی کارکردن شایستەیەکی باشتر نەهات بیتن ئەوە ئەگەر لێرە ئاماژە بە یاساش بدەین باشترە یان هەر یاسایەکی تر. خاڵی پێنجەمیش کە دەڵێتن ئەگەر هەردوولا بە نووسین بە ئامادەبوونی نوێنەری کرێکاران لەسەر کۆتایی پێهێنان ڕێک بکەون
لێرەدا ئەدی ئەگەر مەسەلەن دۆخێکی ناکاو هەبوو نەتوانرا یعنی لە هەمان کاتدا نوێنەری سندیکا بڵێن ئامادە ببیتن بویە پێویستە بڵێن ئەگەر دۆخێکی لە ناکاو هەبیتن دەکرێت کە دواتر نوێنەری کرێکاران ئاگادار بکرێتەوە ینی بەم شێوەیە چونکە هەندێک جار دەبینی زروفێک دێتە پێش ناکرێت لە هەمان کاتدا ئەو نوێنەرە ئامادە بیتن وڵی برگەی دومیش نازانم تەمەنی خانەنشینی دواتر دەستنیشان دەکرێت لە یاسای دەسەباری کۆمەڵایەتی یان چۆنە سپاس کاک چییە قسە ناکەی ئابوورە کاک سەرکۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەو مادەی کە بەڕاستی پرسیارم هەیە لە جەنابی وەزیر ئەگەر بە دیقەت وەڵاممان بات و سپاس یەکەم مادەی 36 دیسان نازانم لێرە بۆ بە یەک خۆی بووە سێ وایە یان نازانم ئەلفە باە ئەوەی کاڵێ گەر کرێکار تووشی پەککەوتەیی بێت لە کارکردن و پەکی بخات و ڕێژەکە بکاتە سەروی لە 175 یعنی ئەمە ئەکاتەوەی کە ئەم کەسە ناتوانێت لە دوای ئەمەی شەو هیچ کارێکی کە بکگە لە 175 پەکی بکەوێت یان نەتوانێت کار بکە لەو بارەدا خاوەنکار کری یەک مانگ بە کرێکارەکەدا یعنی ئێمە لە ماوەکانی ڕابردووە بەپی ئەو بەدواداچوونانەی ئێمە کردومانە هەندێک جار ینی تعویز هەبووە بەدەر لە یاساکان بۆ نمونە هەبووە دەستی پەڕیوە پەنجەی پەڕیوە قاچێکی لە دەستداوە و هاتوون بۆ نمونە کۆمپانیاکان یان خاوەنکارگەکان هاتوون بە تایبەتی ئەوانەی مەعامیلی گرن لە پیشەسازیە کارەکەن هاتوون لەگەڵ کرێکارەکە ڕێکەوتون ینی ڕێکەوتون لەوەی کە بڕەپارەیەکی بەدەێ و نەچێتە مەحکەمە یان نەخرێتە ئەوەی کە بە قانونی بکرێ ئەلێرە ینی بۆ شتێکی بەسیط بووە ینی بەشێکی جەستەی بووە لە 110 بووە لە 105 بووە پارەیەکی زۆر درراوە ئەمە چییە تێناگەم بەڕاستی لەمە حەزەکەم بەڕێز وەزیر ڕوونکردنەوەمان بداتێ و دووەمیش ئەگەر بارودۆخی کارکردن لە پرۆژەکەدا پێویست بە کەمکردنەوەی قەبارەکەی بکە ینی بەڕاستی ئەم خاڵێکی زۆر زۆر ینی دەسەڵاتێکی ڕەهایە بە خاوەن کارگە چونکە بەڕاستی ئەمە لە ماوەکانی ڕابردووە ینی زۆربەی کۆمپانیاکان لە هەرێمی کوردستانە لە دوای دروستبوونی قەیرانی دارایی و نەبوونیەوەی کە لە کەرتی گشتیە دامەزراندن ناکرێتەوە و خەڵک ڕووی کردوێتە کارگەکان و کۆمپانیاکان و کۆمەڵێک ڕێنمایی یان چۆنەڵێنی ساڕمیان داناوە لەسەر کرێکار کە بۆی بەردەوام بێت و ینی تەسەور بکە ئێمە هەمانە لە ماوەی 4 ساڵە دوو جار موچەی کەم کراوەتەوە کارمەندە ینی ئەوەی کە کرێکارە تەکنیکارە ئەمانە موچەکانیان کەم کراوەتەوە خۆی لە ڕووی قانونیەوە بێ موچەکانیان زیاد کرێ ینی ئەمە ئەگەرنەی کە خاوەن کارگە بە ناوی ئەوەی کە پرۆژەکەی بچوو کەم بۆتەوە ئەتوانێت لە دەستی با بۆیە ئیجبارە بن بە بەو بڕیارانەی کە خاوەنکارێکدا ئەگەر لەمە تۆزێک بە دیقەتتر بێ سپاسک زۆر سپاس بەڕێزان ئەو بەشەی کە پەیوەندی بە پەککەوتەییەوە هەیە ئەمە بەس تەنها باسی ئیلتیزامی خاوەنکارەکە ئێمە قانونێکی ترمان هەیە قانونی تەقاعد و زەمانی اجتیماعیە لە دوای ئەوە یەکسەرێتە سەر سندوقی زەمان بەڵێ بەڕێز وەزیری کار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە ئەو بەڕێزانەی کێشیان لەگەڵی هەیە و ئەوە هەڵەیە کە 3 4 5 دیارە لە خوار بۆ بە 4 و 5 و 6 بەڕێز لە جواب بدایەوە خاڵی سێوەی کاک سەرکۆ کاک ئەو برادرانە هینیان لەسەرە ئەو مافانەی ئێوە باسیەکەن لە یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی ئەیدرێتێ هەموو ئەوانە دکتۆرە باسی کرد بەڕێز سەرۆکی پەرلەمان باسی کرد دوایی کە هاتە لاتان ئەبینن کرێکار کە پەککەوتە بوو لە 175 بۆ کرێ بابەتی خاڵی 4 دوو شتە یەکەم ئەوەی کە کرێکە مەکاتەوە یەکەم کرێکاری ناکارامە بە یاسا بە ئیمزای سەرۆکی حکوومەت کە ساڵانە یاسا ڕێکی خستووە 2 ساڵ جارێک 350 ناتوانێت کەمی بکاتەوە ئەمە یەک دووەم بۆ فەنی و ئەوانە و گرێبەستی کردووە بەپێ ئەو گرێبەستە توان شکات بکە لە دادگای کار لە وەزارەتی کار لە هێڵی 5500 هەمووانە توانێت شکات بکە و وەزارەتی ینی پێی گرێبەستەکەیە ناتوانێت بەڵام بۆ کەمکردنەوەی کرێکار کە کارگەیەک کاری نامێنێ ئیشەکەی بچووگە بێتەوە
بە ناچاری ناتوانێت ئەویش مافی هەیە کە کرێکارەکانی کەم بکاتەوە بە ڕاوێژ و بە موافقەتی سندیکای کرێکاران و وەزارەتی کار و بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی. بەڵێ مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە. سوپاس بەڕێز وەزیر. بەڵێ فەرموون. مادەی 37 یەکەم لە کاتی بوونی یەکێک لەو حاڵەتانەی لە بڕگەی دووەمی مادەی 36 ئەم یاسایەدا دەقنووس کراوە پێویستە خاوەنکار بە نووسین هۆشداری بداتە کرێکارەکە بە کۆتایی پێهاتنی گرێبەست و لەباری هۆشداری پێنەدانیدا بە بەرامبەری ئەم هۆشداری پێنەدانە قەرەبوو دەکرێتەوە و ماوەی هۆشداری نابێت لە 30 ڕۆژی پێش کۆتایی پێهێنانی گرێبەست کەمتر بێت. دووەم ئەو کرێکارەی کۆتایی بە ڕاژەی هێنراوە شایستەی پاداشتی کۆتایی ڕاژە دەبێت بە بڕی کرەی 2 هەفتە بەرامبەر هەر ساڵێکی ڕاژەی پێشکەشکراو لای خاوەنکار بێژگە لە کۆتایی پێهێنانی دەقنووسکراو لە خاڵی 2 بڕگەی یەکەمی مادەی 36 و خاڵەکانی 6 5 5 6 7 8 بڕگەی دووەمی هەمان مادەی ئەم یاسایە و بەجێهێشتنی کار لەلایەن کرێکارەوە بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختەی خاوەنکار. بەڵێ مادەی دوایمان بۆ بخێنەوە. مادەی 38 یەکەم جگە لەو بارانەی لەم یاسایەدا دەقنووس کراوە هەڵوەشاندنەوە و کۆتایی پێهێنانی گرێبەستی کار بە هەر پاساوێک بێت قەدەغەیە بە تایبەتیش لەم بارانەی خوارەوەدا. یەک ئەندامبوون لە سندیکایان بەشداریکردن لە چاڵاکی سندیکایی لە دەرەوەی کاتەکانی کارکردن یان لە کاتەکانی کارکردندا بە ڕۆژامەندی نووسراوی خاوەنکار. دوو هەوڵدان بۆ وەرگرتنی پێگەی نوێنەری کرێکاران یان پیادەکردنی ئەم پێگەیە یاخود پیادەکردنی لە پێشتردا. سێ داوا بەرزکردنەوە یان سکاڵاکردن دژی خاوەنکار بە ڕێگەی دادخوازی بە پێی یاسا بەرکارەکان. چوار لە کاتی وەرگرتنی مۆڵەتە یاساییەکان و ئامادەنەبوونی بە شێوەی کاتی بە هۆکاری ڕەوا. 5 بەهۆی جیاکاری چ ڕاستەوخۆ بێت یان ناڕاستەوخۆ. 6 توشبوونی کرێکار بە نەخۆشیێکی گوازراوە ئەگەر توانای بەجێگەیاندنی کارەکەی هەبێت بە مەرجێک نەخۆشیەکە هەڕەشە نەبێت بۆ سەرژینگەی کار و تەندروستی کرێکارەکانی دیکە. حوت هەر چاڵەکیەکی دیکە کە بە پێی یاسا بەرکارەکان ڕێگە پێدراو بێت. دووەم یەک کۆتایی پێهێنانی گرێبەستی کار بەدەر لەو بارانەی لەم یاسایەدا دەقنووس کراوە بە پوچەڵ دادەنرێت. دوو ئەگەر کرێکار داوای گەڕاندنەوەی نەکرد بۆ کارەکەی یان دادگا بڕیاریدا کە گەڕاندنەوەی کرێکار بۆ سەر کارەکەی ئاستەمە یان ناکردەیە یان نەگونجاوە ئەوە بڕیار دەدات خاوەنکار قەرەبوویەکی دادپەروەرانەی پێ بدات. کێ قسەی هەیە؟ مادەی دوایمان بۆ بخێنەوە. مادەی 39 یەکەم ئەگەر خاوەنکار پێشێلی یەکێک لەو پابندیانە بکات کە لەم یاسایەدا یان لە پێڕەوی ناوخۆی کار یان لە گرێبەستی کاری تاکە کەسی بڕیار دراوە کرێکار دەتوانێت گرێبەستی کار بەویستی تاکانەی خۆی لە دوای ئاگادارکردنەوەی خاوەنکار و پێدانی وادەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی ئاگادارکردنەوەکە کۆتایی پێ بهێنێت. دووەم کرێکار دەتوانێت گرێبەستی کار بەویستی تاکانەی خۆی و بێ ئاگادارکردنەوە کۆتایی پێ بهێنێت و داوای قەرەبوو پاداشتی کۆتایی ڕاژەش بکات ئەگەر خاوەنکار تاوانێک یان کەتنێکی دژ بە کرێکارەکە یان یەکێک لە تاکەکانی خێزانەکەی لە کاتی کارکردن یان لە دەرەوەیدا ئەنجام دابێت. سێ لەو بارانەی کە لە بڕگەکانی یەکەم و دووەمی ئەم مادەیەدا هاتوون ڕێککەوتن لەسەر مەرجی سزایی بۆ پەیوەستکردنی کرێکار بە گرێبەستی کارەوە بە پوچەڵ دادەنرێت. کێ قسەی هەیە؟ دوای ئەومان بۆ بخێنەوە. کەس نەبوو؟ چل مادەی چل یەکەم هەر خاوەنکارێک سەرپێچی پابەندیەکانی ئەم بەشە بکات ئەوە بە بەندکردن بۆ ماوەیە کە لە 3 مانگ کەمتر نەبێت و لە 1 ساڵ زیاتر نەبێت یان بە پێبژاردنێک کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 3 بەڵێ بەڵێ
بەڵێ کاک ڕۆمیۆ فەرموو. ئەوەتی یان بە پێبژارنێک کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 3 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت. دووەم، ئەگەر کرێکار سەرپێچی حکمی بڕگەی دووەم لە مادەی 35 ئەم یاسایە بکات، خاوەنکار دەتوانێت تاکلایەنە گرێبەستی کارەکەی هەڵبۆشێنێتەوە بەڕەچاوکردنی حکومەکانی یاسای زادانی عێراقی و یاسا بەرکارەکان لە هەرێم سەبارەت بەو کردارانەی کاری تاوانکاری لە خۆ دەگرن. بەڵێ فەرموو. مادەی 41 دوای بدە لیژنەی. بەڵێ کوێستان خان فەرموو. سەرۆکی پەرلەمان ئەو ویستی تاکانەیە پێشمانێکی بە تاکە کەسی بەڵێ غەڵەتی تەبع چاک بەڵێ ئەگەر چاکی بکەنەوە توێز بەڵێ لێرە چانەکراوەتەوە یعنی بەڵێ جارێکە ئەم مادەیە بە بڕوای ئێمە ئەم سزاییە بچێت بڕگەی دووەم مادەی 40. بەڵێ هەرەوە نەمان هەبوو. بەڵێ بەڵێ زۆر سپاس فەرموون. مادی دو ئامان بۆ بخوێنەوە. حەسی بەخان فەرموو. مایکەکە بکوژێنەوە جەنابتان بەڕێز وەزیر. بەڵێ فەرموو قسە بکە. سەبارەت بە برگەی یەکەم کە ئەلێتن پێم وایە ئەگەر ڕەچاوی هەر سزایەکی تونتر لە یاساکانی دیکەش بیت باشترە، چونکە کۆمپانیا هەیە زۆر گەورەیە، یعنی ئەو بڕاپۆرەیە لەوەنە زۆر کەم بیت بووی هەر ئەوەندە. سپاس. بەڵێ سپاس بەڕێزان لە لیژنەی یاسایی وەڵا ئەوانەتان هەمووی بۆ هەیە، یعنی ئەگەر شتێک یاسایی بوو ئەتوانن کەن ئەندامانی لیژنەکان ئەبێ یارمەتیماندن لە کاتی مناقەشە. ئێستا هەرچی ڕەخنە لەم هۆڵە بگیرێ لە ئێوە دەگیرێ و لە ئێمە لە سەرۆکایەتی ئەوەی هەیە ڕەخنەیە لە ئێمە لە لیژنەی یاسایی لە لیژنەی تایبەتمەند خۆ ناکرێ خۆمان ڕەخنە لە خۆمان بگرین. مادی دوای ئەومان بۆ بخێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی حەوتام لقی یەکەم کرێ. مادەی 41 یەکەم کرێکار بە دراوی عێراقی دەدرێت ئەگەر لە گرێبەستی کاردا دراوێکی دیکە دەقنووس نەکرابێت. دوم دەکرێت کرێ بە چەک یان حەواڵەی بانقی یان فەرمانەکانی خەرجکردن بەڕێککەوتنی هەردوو لایەن بدرێت. سێم کرێ لە کۆتایی هەفتە ئەگەر پێدانەکەی هەفتانە بێت و لە کۆتایی مانگ ئەگەر پێدانەکە مانگانە بێت لە شوێنی کارکردن یان نزیکترین شوێن لێوەی دەدرێت بە مەرجێک لە هیچ بارێکدا دواکەوتنی پێدانی کرێ لە 5 ڕۆژ زیاتر نەبێت. چوارەم پێدانی کرێ بە شێوەی قەواڵە یان دابەشنامە یان هەر شێوەیەکی دیکە جگە لە دراوی عێراقیان ئەوەی لە گرێبەستی کاردا لەسەری ڕێککەوتون بگرێتەوە قەدەغەیە. پێنجەم پێویستە کرێی ئافرەت و پیاو یەکسان بێت بەرامبەر هەر کارێک کە بەهاکەی یەکسانە. بەڵێ بەڵێ کاکارم. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 41 کرێکار بە دراوی عێراقی دەدرێت. بۆ ئەی بنمونەیەسە بەشێک لە کۆمپانیەکان بە دۆلار دەیدەن، یعنی شتێکی تەبیعیشە، بەڵام خۆی ئەگەر بێت و کرێکە نەک لە پێناوی استغلالکردنی کرێکار و بۆ دابەزاندنی لە بەرامبەر بەهای دراوێکی تردا بەکار نەهێنرێت تەبیعیە با دۆلار بێت، با پەرپارێکی تر بێکە بەکار لە هەرێمی کوردستانیش مامەڵەی پێوە دەکرێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم لە بڕگەی سێم لە دێڕی دووەم ناوەڕاست باس نزیکترین شوێن لێرە نزیکترین شوێنی کارکردن. ئەمە ڕێک پێچەوانەی بڕگەی یەک لە مادەی 42 خۆیەتی کە لە بەڕێکەوتن ئەگەر بیخوێنمەوە کرێ ڕاستەوخۆ بە کرێکار دەکرێت بە ژماری کرێکار لە بانکەی هەردوو لا بنووسین لەسەر ڕەنگە بانکە لە ئەوروپا بێت، کابرا بیە ڕقم حسابەکەی لە ئەوروپا بێت، لە شوێنێک تر بێت، لە وڵاتێکی تر بێت. لێرە بۆ ئەمە هاتووەکەوە باشە. بۆیە لەو حاڵتە پێشنیاز دەکەم ئەم نزیکترین شوێنە لا ببرێت و ئەم دراوە عێراقیەش ئاڵوگۆڕی پێ بکرێت بە هەر درایەک بە مەرجێک، بەڵام کار نەکاتە سەر ئیستغلالکردنی کرێکار بنە دۆلار بەرزترە بە دینار بیدا، دینار بەرزترە بە دۆلار بیدا. و زۆر سپاس. بەڵێ مادەی 42 زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 42 یەکەم کرێ ڕاستەوخۆ بە کرێکار دەدرێت و دەکرێت بۆ هەژمارەی کرێکار لەو بانکەی هەردوو لە بەنووسین لەسەری ڕێک دەکەون حەواڵە بکرێت یان بدرێتە بریکارەکەی. دووەم لە کاتی مرنی کرێکار سەرجەم شایستەکانی دەدرێنە پاشینەکانی بەپێی یاسای بەرکار لە هەرێم. سێم کرێکاری نەوجەوانان ڕاستەوخۆ بەخۆی دەدرێت و بە ئەستوپاکی خاوەنکار ئەژمار دەکرێت. بەڵێ کێخسەیە. بەڵێ فەرموو. مادەی 43 یەکە باخسە کاکار هەبوو. بەڵێ فەرموو. ئەوچی هەر کەس دەستی بەرزکاتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان تەکید لە بڕگەی سێ لە مادەی 41 بۆ متابەکردن لەگەڵ بڕگەی یەک لە مادەی 42 دەکەمەوە. دووبارە زۆر سپاس. باشە زۆر سپاس.
مادەی 43مان بۆ بخێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 43 یەکەم بەخشین و پاداشتەکان بە تەواوکاری کرێدا دەنرێن و لەم بارانەی خوارەوەدا. یەکەم ئەگەر لە یاسا یان گرێبەستی کاریان پەیڕەوی ناوەخۆی کار یاخۆد ڕێکەوتنی بە کۆمەڵی بەرکاردا دەخنووس کرابن. دوام ئەگەر مامەڵەکردن لەسەر پێدانیان بۆ ماوەیەک جێگیر بێت کە لە 3 ساڵ کەمتر نەبێت بە شێوەیەکی گشتگیر و جێگیر. دوام ئەو ڕێژەی لە فرۆشرا و قازان کە کرێکار و خاوەنکار لە گرێبەستی کاردا لەسەری ڕێککەوتون بە تەواوکاری کرێ دادەنرێت. مادەی 43 مادەی 44 مادەی 44 یەکەم نابێت لە نێوان خاوەنکار و کرێکاردا لەسەر کرێک کە کەمتر بێت لە نزمترین ئاستی کرێکاری ناکارامە ڕێکەوتن بکرێت. دوام نابێت ئازادی کرێکار لە ڕەفتارکردن بە کرێیەکەی کۆدبەند بکرێت یان پابەند بکرێتن بەکڕین لە شوێنێکی دیاریکراو. سێم هەر دەستبەرداربوونێک لەو کرێی کە بە پێی حکومەکانی ئەم یاسایە بڕیاری لێدراوە بە پوچەلدا دەندرێت و کرێت تەنها بە حکمی بنبڕی دادگا دەستی بەسەردا دەگیرێت. سپاس. بەڵێ فەرموو کاکەڕ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی دووەم مادەی 44 بە کرێیەکەی ئەمە کرێکی کرێ خۆیەتی ڕۆتینە بکرێت بە هیچ کرێک چکە دەکرێت کرێشی ئیزافەی پێ بدرێ بەڵام کۆتوبەند بکرێ بۆ ناکرێت لە بەرامبەر هیچ شتێکدا کۆتوبەند بکرێ ئازادی خۆیەتی و زۆر سپاس. بەڵێ سپاس. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 45 یەکەم خاوەنکار پابەند دەبێت بە پێدانی کرێکار لە حاڵەتی کۆتایی هاتنی ڕاژەکەیدا لە ماوەیەکدا کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتنی کۆتایی هێنانی ڕاژەکە زیاتر نەبێت. دوام لە کاتی مایەپوچبوونی پرۆژەیان پاکتاویکردن بە پێی بڕیارێکی بنبڕی دادگا کرێکار وەک خاوەن قەرزی پێشەنگ مامەڵە لەگەڵ دەکرێت و لەم بارەشدا شایستەی ئەم جیاوگانەی خوارەوە دەبێت. یەک کرێی 3 مانگی بەر لە کۆتایی هاتنی ڕاژەکەی. دوو کرێی پشووە فەرمیەکان لە ماوەی ئەو ساڵەی ڕاژەکەی تێدا کۆتایی هاتووە و ساڵی پێشتری. 3 ئەو بڕاپارانە لە بری جۆرەکانی دیکەی مۆڵەت بەر لە کۆتایی هاتنی کار شایستەیەتی. 4 پاداشتی کۆتایی ڕاژەی شایستە بۆ کرێکاران. 3 ئەم قەرزانەی خوارەوە پێشدانەوەی قەرزەکانی کرێکار لە ئەستۆی خاوەنکار دەدرێنەوە. 1 ئەو قەرزانەی لە ئاکامی پابەندبوونی خاوەنکار بە بەخێوکردنی خێزانەکەی و بەو بژێویەی بەپێی یاسا لەسەرەتی. 2 ئەو قەرزانەی پەیوەستن بە بەڕێوەبردننی خانوبەرەی خاوەنکار نەدرا یان مایەپوچ بوو ڕسمە یاساییەکان و تێچوەکانی بەڕێوەبردن. 4 جگە لە قەرزەکانی دەخنووسکراو لە بڕگەی دووەمی ئەم مادەیە هەر قەرزێکی دیکە کە بەهۆی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاساوە دەکەوێتە ئەستۆی خاوەنکار و دەبێتە شایستەی کرێکاریان پاشینەی بەرزترین پلەی پێشەنگی بەسەر گشت مایە گوازرا و نەگوازراوەکانی خاوەنکاردا پێدەدرێت جگە لەو قەرزانەی لە بڕگەی سێیەمی ئەم مایەدەیە هاتووە. 5 قەرزی پێشەنگی کرێکار دەخنووسکراو لە هەردوو بڕگەی دووەم و 4 ئەم مادەیەدا دەکەوێتە پێشەنگی قەرزەکانی دەوڵەت. سپاس. بەڵێ کێ قسەی هەیە؟ بەڵێ کاکەڕۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی دوم کڕی پشووە فەرمیەکان لە ماوەی ئەو ساڵەدا و ساڵی پێشوش ئەگەر کۆمپانیایەک یاخود هەر شوێنێکی کارکردن لە کەرتی تایبەت ئیفلاس بکە یعنی لە خلالی ئەم 2 ساڵە کرێی نەداوە مەبەستان لەوێت چکە مەفهوم نییە نازانم ئەگەر بەس لەوە بێت کە 2 ساڵ ینی ساڵی پێشوش بگرێتەوە پشوەکان کرێبدا بۆچی نەیداوە ینی بۆ سیام بکرێتە پابەندێکی یاسایی دارایی لەسەر کۆمپانیا ئەگەر خۆی پابەند بۆ نەیکردووە بۆ سزا نادرێت لەسەری. زۆر سپاس. بەڵێ سپاس. مادەی دوایەمان بۆ بخێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 46 ئەگەر لە ئەنجامی سکاڵایەکی پێشکەشکراو لەلایەن خاوەنکارەوە بێتاوانی کرێکار سەلمێنرا ئەوە شایستەی کرێی تەواو دەبێت لە بڕی هەموو ماوەی ڕاگررتنی. بەڵێ مادەی دوایەمان بۆ بخێنەوە. مادەی 47 یەک پێویستە لەسەر خاوەنکار تۆمارنامەیەک بە ناوی تۆماری کرێت بە شێوەیەکی پەراوەیی یان ئەلکترۆنی دابنێت و تێیدا وردەکاری کرێکار و ئەو لێبڕینانەی لەسەری کراون و پۆختەی ئەو کرێی پێی دراوە تۆمار بکرێن. 2 پێویستە ئەم تۆمارنامەیە خاڵی بێت لە هەر بۆشایی و یان سڕینەوە یان زیادە پڕکردنەوەیەک. 3 تۆمارنامەی کرێ بۆ چاودێری پشکێنەرانی کار ملکەت دەبێت. 2 ئەستۆی خاوەنکار لە قەرزی کرێ ئەو کاتە پاک دەبێتەوە دەبێت کە کرێکار لە تۆمارنامەی کرێدا بەبێ ناڕزایی لەسەر وردەکاریەکانی واژۆ بکات و بە پێچەوانەوە واژۆ نەکردن بەدەست هەڵگرتن لە هیچ مافێک لە مافەکانی داناندرێت. بەڵێ کاگەرشەت کاکاروان کاگەرشت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە ئەم مادەیە لا بدرێت لەبەر ئەوەی لە مادەی 55 هەمان بابەت هەیە. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاکاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وابوو کاک بەڵێن لە یەکێک لە مادەکانی تر فەرمووی و باسی لەوە کرد کە ئێمە چەند کاتژمێرێک لەمەوبەر یاسای ئەلکترۆنیمان دەرچوان لە پەرلەمانی کوردستان دەنگمان پێدا.
لێرە کراوە بە احتیمال لەوەی اختیاریە تۆ بیکەی یان نەیکەی ینی یان ئەمە بکەی پەڕاو بێ یان ئلکترۆنی بێ هەردووچیان گونجاون بۆ لێرە کار بۆ ناکەین کە زمینە سازی بکەین بۆی کە بیکەین بە مەرج بیکەین بە پەڕاوی و ئەلکترۆنی ڕەنگە ئێستا ڕێک بڵێ ئلکترۆنی بەتەنیا قڕز بێ بۆ خاوەنکارەکان بەڵام با پەڕاوی و ئەلکترۆنیش بە هەردووچیان بێ سواس بەڵێ زۆر سپاس مادەی دوایەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 48 کرێکار شایستەی سەرکرەیەکی ساڵانە دەبێت و دەبێتە بەشێک لە کرێ و بە پێی لێهاتووی دەستکەوتەکانی پێی دەبەخشرێت. بەڵێ بەڵێ کاک بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان لە کرێکار شایستەی سەرکرەیەکی ساڵانە دەبێتە بەشێک لە کرێ و بە پێی لێهاتووی دەستکەوتەکانی دەبەخشرێت دەستکەوتەکانی خاوەنکارەکە مەشروعەکە شوێنی کارەکە یا ئیکرێکارەکە خۆی ینی کرێکارەکە کارێکی کردووە پێویستە شایستەیەکی زیاتری پێ بدرێت و ئەمە بۆ یەک ساڵە بێ یا ساڵانە بەردەوام بێت. بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیر جەنابتان ئەتانێت جاندنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ساڵانە بەردەوامە بێت. بەڵێ زۆر سپاس مادەی 49مان بۆ بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 49 یەکەم کرێکار لێنا بردرێت تەنها لەو بارانە نەبێتن کە یاسا بڕیاری لێداون و ئەوانەش یەک بژێوی شەرعی دوو ئەو بڕەپارانەی دەکەونە ئەستۆی کرێکار بۆ بەرژەوەندی ئەژماری فەرمانگەی خانەنشینی و بیمەی کۆمەڵایەتی کرێکاران سێ هاوبەشیەکانی سەندیکای کرێکاری بە پێ حکومەکانی یاسای بەرکاری ڕێخستنی چاڵاکی سەندیکایی دوم نابێت کۆی گشتی لێبڕینەکان لە سەدا 15 کرێکار زیاتر بێت و ئەگەر ئەوەی وەری دەگرێت کەمتر بێت لە سێ هێندەی نزمترین ئاستی کرێ و لە سەدا 20 کرێکار زیاتر بێت ئەگەر کرێکەی زیاتر بێت لەم ئاستا و ئەم ڕێژانەش بەسەر لێبڕینی قەرزەکانی بژێوی شەرعیدا جێبەجێ ناکرێت. سێم ئەو قەرزانەی خاوەنکار کە لە ئەستۆی کرێکارە هیچ سوودێکی ناچێتە سەر. بەڵێ کاکارۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی دووەم لە مادەی 49 یەکێکە لەو خاڵە ساسانی کە لەو مادەیە پێویستە لەسەری بوەستینی و شەژماری فەرمانگە و خانشنی بیمەی کۆمەڵایەتی کرێکارانە. لە هەرێمی کوردستان جەنابی وەزیر جەنابەت خۆت ئاگاداری کە تا ئێستاش بە ئێستاشەوە بەشێکی زۆر لە خاوەنکارەکان و کۆمپانیەکان پارە لە کرێکارەکانیان دەجێڕنەوە بە ڕێژەیەکی زۆریش بەڵام هیچ شتێک دیار نییە. یعنی ئەگەر بۆ خۆت بڕۆی لە کەرتێکی تایبەت لە کەرت تایبەت ئیش بکەی ماوەی 15 ساڵ ئەمە تا ئێستا هەتا ئەم دقەی کەم باسی دەکەم 15 ساڵ ئیشت کرده بێت بەیانی دەڕۆی کەس ناتوانێت بڵێ پارەکەت لە شوێ و پارەکەت بۆ بجێڕنەوە و یەکێک لەو کێشانەی کە خەڵک لە کوردستان دەوێت کە لە کەرتی گشتیدا بمەزرێت ئەمە هۆکارەکەیەتی کە سندوقی خاننشینی نییە لەوەی کە بیمەی کۆمەڵایەتی نییە لەوەی کە ناتوانێت دوای قەرەبوویەک وەربگرێت و ینی ئینسانێک هاوڵاتیە کار دەکات لە مودەی 35 ساڵی تەمەنی خۆی کار دەکات بە هەموو دڵسۆزێکەوە بەڵام دوای کە تەواو دەبێت شتیش دەست ناکەوێت ئەمە قەدرێکی زۆر گەورەیە کە لە هاوڵاتی دەکرێت وەکە لە کرێکار دەکرێت بۆیە ئەگەر ئەمە بتوانێت معالەجەی کە ئەگەر نەیکات یاسای تەکمیلکاری نازام سێ بۆی کە بۆی یاسا دەربکرێت و کەی دەردەکرێت هیوادارم کە پەرلەمانی کوردستان زوو بە زووی شیرە سەر بکەین و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی 50 بەڵێ بەڕێز وەزیری کار. کاکاروانجان دوای ئەم یاسایە چکە من ئێستا کاتم نییە بۆ باسکەم چەند کرێکار بین دەستەبەر کراوە چیمان کردووە چی نەکراوە سندوق هەیە یاسای هەیە پارەی تیا 900 میلیاری تایە کاتیەوە من نییە ئەمە کاتیەوە کوژم یاوەرە لای خۆم تۆ پەرلەمانتاری بە دوواداچوونەکەی هەمووی بە ئامار و بە هەمووی بەخەبە بەردەستە یان چۆرە بەڕێوەبەری کار و دەستەبەری کۆمەڵایەتی خاتە بەردەستت لەم هەرێمە چەند کۆمپانیا هەیە چەند کرێکار هەیە چەندی دەستەبەر کراوە چۆن خانەنشینە بێت چۆن پارەی نەهاتی خزمەت وەرەگرێ چەند خانەنشینمان هەیە چەندی لە عێراقا هەموو ئەوانە ڕێکخراوە یاسا هەیە سندوق هەیە 900 میلیاری تایە جا بۆی بەرچاوت ڕوون بێ بۆش کە یاسای خانەنشی و دەستەبەری کۆمەڵایەتی هەمێمان هێنا تۆ بەرچاو ڕوون بیاوەرە لای خۆم یا بچۆ لای کاگعارف سوپاس. بەڵێ زۆر سپاس مادەی دوایەمان بۆ بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لقی دووەم دیاریکردنی کرێ مادەی 50 یەکەم کرێکار بە پێی گرێبەستی کاری تاکە کەسی دیاری دەکرێت بە مەرجێک ئەو کرێی کە بۆ پیشەکە دیاری کراوە کەمتر نەبێت لەو کرێی کە بە پێی ڕێکەوتنی بە کۆمەڵی بەرکار خاوەنکاری پێبابەندە و لە گشت بارێکدا نابێت کرێکار لە نزمترین ئاستی کرێی بڕیار لێدراو بە پێی یاسا کەمتر بێت. دوام دەکرێت کرێ لەسەر بنەمای یەک پارچە یان بەپێی هەر سیستەمێکی دیکە دیاری بکرێت تیایدا بڕی کرێ بەپێی بەرهەمدارەتی کرێکار بە
جێک لە نزمترین ئاستی کرێکاری ناکارامە کەمتر نەبێت دیاری دەکرێت و سوپاس. بەڵێ فەرمون کاکەڕۆن. بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی دووەم مادەی 50 کاتێک کە باس لەوە دەکرێت تایدا بڕی کرێ بە پێی بەرهەمدارەتی کرێکار بە مەرجێک هاوتا بێ لەگەڵ کارەکەی هاوتا بێ لەگەڵ پیشەکەی ئەمە یەکەم دووەم یەک ڕوونکردنەوە بدەم ببوورە نەمتوانین بە نقطەی نزانی وەرگرم قسەم کردبوو جەنابی وەزیر لە ڕاستیدا ڕەنگە دەستەبەری بەشێشی کرابێ بەڵام کۆمەڵە کرێکاری زۆر هەیە لە هەرێمی کوردستان کە حەقیان ڕۆشتووە تەنانەت یەک لە مەشاکیلەکانی تریش نەکەرەوەی کە بۆیان هەژمار ناکرێت لە خزمەتی حکومی ئەگەر دوای تعین بێ بە خزمەتیش بۆی هەژمار ناکرێت هیوادارم چارەسەر کرابێ خۆم پێم شتێکی زۆر باش ئەگەر کرابێ چۆن معناتێکی گەورەیە یعنی کرێکارێک ئەگەر بێت و کەسێک 10 ساڵ لە کەرت تایبەت ئیشێک من بۆ خۆم لە پێش پەرلەمان لە کەرت تایبەت ئیشم کردووە مۆزەفی حکومەت نەبووم بە حیاتی ئەمە نەکەر تۆ قسنووقێکی خانشینی نییە ئەمە بگرە بۆ گشتاندن بۆ تەواوی ئەو کەسان ڕاستە کە لە کەرت تایبەتیش دەکەن و هەژمار بۆشیان هەژمار ناکرد لە کەرتی گشتیدا کێشەیەکی گەورەیە تەمە نادەکەم وەکی سەرش دەین بە دوواداچوونیشمان کردو پرسیاریشم ئاراستە کردوون پێم وایە لەسەر و بابەتە هیوادارم کە هەم جواب بدەنەوە هەمیش دێنە خزمەتان بۆی کە وردەکاری زیادڕبن زۆر سوپاس. بەڵێ مادەی 51 بەڕێزە. برای سەرۆکۆ پەرلەمانی مادەی 51 یەکەم بە بڕیاری وەزیر لیجنەیەک بوو پێشنیارکردنی ناو بە ناوی نزمترین ئاستی کرێکاری ناکارامە لە مانای خوارەوە پێک دێت یەکەم بەڕێوەبەری گشتی کار و بیمەی کۆمەڵایەتی سەرۆک دویەم نوێنەرێکی وەزارەتی دارایی ئابووری ئەندام سێەم نوێنەرێکی وەزارەتی پلاندانان ئەندام چوارەم دوو ئەندامی هەر یەکە لە ڕێکخراوەکانی کرێکاران و خاوەنکاران و ئەوانەی زۆرترین نوێنەرەتیان هەیە. بەڵێ دوای ئەوە پێنجەم دوو ئەندامی خاوەن شارەزایی بەسپور لە پلانکاری هەمەلایەنی کرێ کە وەزیر دەستنیشانیان دەکات دووهەم وەزیر پێشنیاری لیژنەکە دەخاتە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ یەکلایکردنەوە سێهەم لە کاتی دیاریکردنی نزمترین ئاستی کرێڕەچاوی ئەمانەی خوارەوە دەکرێت یەکەم پێداویستیەکانی کرێکار و خێزانەکەی دووهەم ئاستی گشتی کرێ لە دەوڵەت سێ بژێوی ژیان و ئاستی گشتی نرخ و ئەو گۆڕانکاریانەی بەسەریاندا دێت چوارەم هۆکارە ئابوووریەکان لە نێواندا پێداویستیەکانی گەشەسەندنی ئابووری و ئاستی بەرهەمهێنان و خاست لە هێنانەدی ڕێژەیەکی بەرزی هێزی کار و پارێزگاری لێکردنی چوارەم کرێ ئەو کرێکارەی حکومەکانی ئەم یاسایە دەیگرێتەوە شایستەی زیادکردنێکی ساڵانەی خوڵاوە لە ڕێکەوتی شایستەبوونیەوە دوای تەواوکردنی ساڵێکی کارکردنی تاو لە لای هەمان خاوەنکار و ڕێژەی ئەم زیادکردنەش بە پێی ئاماژەکانی بازاری کارەوە بوو هەر پروژەیەکیش بەڕێکەوتنی لایەنە پەیوەندیدارەکان دیاری دەکرێت پێنجەم نزمترین ئاستی کرێ لە کاتێک بوو کاتێکی دیکە هەموار دەکرێت بۆ ئەوەی لەگەڵ تێچووەکانی بژێوی و بارودۆخە ئابوووریەکانی دیکە بگونجێ و پێویستە پێداچوونەوەی ناوبەناو بۆ ئەم مەبەستە ئەنجام بدرێت بە مەرجێک لە هیچ بارێکدا لە 2 ساڵ زیاتر نەبێت. بەڵێ کاکەڕۆن. بەڕێز سەرۆکی پەرلەماوەڵا دووبارە نەمتوانین نقطەی نزانی وەرگرم ئەم پرۆژە یاسایە دوێنێ خراوەتە ناو بۆکسەکان من بۆ خۆم تا مادەی 50 پێ ڕاگەشتم کە دوێنێ پێرێ یعنی هەر ئەوەندە دیراسە دەکرا ئەگەر دانیشتنەکەڵ گرین بۆ بیانی بۆی کە بتوانین بە دیراسەوە مناقەشەی بکەین نەکەر مادەکان تێپەڕن بەسەر و یەک پرسیاری تریشم هەیە ئەم 900 ملیارە کاشە کە لە سنوور خانشینی هەیە سواس. بەڵێ زۆر سپاس بەڵێ کا ئێمە ملزەمین 48 سعات پێشتر داینین دڵنیام دامان ناوە تا سعات 6 کۆبنەوەمان بەردەوامە بێ کاگنزار قسە تێفەرمو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارەکەم ئاراستەی بەڕێز وەزیرە بەڕێز جەنابی وەزیر سەبارەت بەو لێژنەی کە پێکی دێنن من پێم باشە نوێنەرێکی وەزارەتی ناوخۆشی تێدا بێ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی دوایەوە. برای سەرۆکۆ پەرلەمانی مادەی 52 یەکەم ئەوەی سەرپێچی پابەندیەکانی پەیوەست بە کرێ هاتوو لەم یاسایەدا بکات بە پێبژاردنێک لە سێ هێندەی نزمترین ئاستی کرەی مانگانەی بریاردەرا بە پێی یاسا کەمتر نەبێت سزا دەدرێت و ئەگەر سەرپێچیەکە پەیوەست بێ بە پێدانێک کەمتر بێت لە نزمترین ئاستی کرێ ئەوە سەرپێچی کار سەرباری پێدانی ئەو پێبژاردنەی بەسەری داسەپێنراوە پابەند دەبێت بە پێدانی قەرەبوو بە کرێکارەکە بە برێک کە یەکسان بێت بە سێ هێندەی جیاوازی نێوان ئەو کرەیە کەمەی لە کاتێکی دیکەدا پەیدراوە و نزمترین ئاستی کرێ دووهەم ئەگەر هەمان سەرپێچی دووبارە کراوەیە لەلایەن خەوانکارەوە ئەوە پێبژاردنەکە دەبێتە دوو هێندە بۆ هەر کرێکارێک لەو کرێکارانەی سەرپێچیان بەرامبەر کراوە. بەڵێ فەرموون. خوێنەوە. بەڕێز سەرۆکۆ پەرلەمانی بەشی هەشتم کاتژمێرەکانی کارکردن مادەی 53 یەکەم کاتەکانی پشودان و نان خواردن لە کاتژمێرەکانی کارکردنی دیاریکراو لە گرێبەستی کار هەژمار
دەکرێت دووهام پەیڕەوی ناوخۆی کار پرۆژە وادەی دەستکردن بە کار و کوتایی هاتنی دیاری دەکات. بەڵێ کاک بڵێن. بەرەسەرۆکی پەرلەمان وەڵام تێبینەکەم لەسەر بڕگەی دووەمە ئەڵێ پەیڕەوی ناوخۆی کار پرۆژە وادەی دەستکردن بە کار و کۆتایی هاتنی دیاریەکە. ئەو پرۆژەیە زیادەوە نیە؟ سپاس. یان ناوخۆی یای پرۆژە پەیڕەوی ناوخۆی کار بڵێ هی ناو پرۆژە ئەبێت پیا بچینەوە ڕاستەکە. بەڵێ مادەی دوایەوە برای سەرۆکی پەرلەمان مادەی 54 یەکەم کاتژمێرەکانی کارکردنی ڕۆژانە لە 8 کاتژمێر لە ڕۆژێکدا یان 48 کاتژمێر لە هەفتەیەکدا زیاتر نابێت. دووهەم ئەو کارانەی بە دوو داوام ئەنجام دەدرێت و لە کارە پچرەکاندا نابێت ماوەی مانەوەی کرێکە لە شوێنی کار لە 10 کاتژمێر زیاتر بێ بەمەرجێک کاتژمێرەکانی کارکردنی کردەی لە هیچ بارێکدا لە 8 کاتژمێر لە ڕۆژێکدا زیاتر نابێت. سێهەم کاتژمێرەکانی کارکردنی ڕۆژانە لە کارە مەترسیدار و قورس یان زیانبەخشەکان بە تەندروستی کەم دەکرێنەوە. هەر یەک لەم کارانە و بەرزترین ئاستی کاتژمێرەکانی کارکردن تیایاندا بە پێی ڕێنمایی دیاری دەکرێت کە وەزیر دیاری دەکات. چوارەم ئەمانەی خوارەوە لە حکومەکانی ئەو مادەیە بە دەردەکرێن و کاتژمێرەکانی کارکردنیان بە پێی گرێبەستی ڕێک دەخرێت کە لە نێوان کرێکار و خاوەنکاردا دەکرێت. یەکەم ئەو کەسانەی پوستی سەرپەرشتیاری و کارگێریان هەیە. دووهەم ئەو کەسانەی کارێک دەکەن پێویستی بە نهێنی پارێزی هەیە. سێهەم ئەو کرێکارانەی لە دەرەوەی سنووری کاتژمێرەکانی کارکردنی بڕیار لێدرا و لە پرۆژەکەدا کاری ئامادەکاریان تەواوکاری ئەنجام دەدەن. بەڵێ مادەی دوایەوە برای سەرۆکی پەرلەمان یەکەم پێویستە ماوەیەکی پشودانیان زیاتر بکەوێتە نێوان کاتژمێرەکانی کارکردن بە جۆرێک کوی گشتیان لە نیو کاتژمێر کەمتر نەبێت و لە یەک کاتژمێریش زیاتر نەبێت و خاوەنکار لە ڕێگەی چەند ڕاگەیاندراوێک کە لە شوێنی بەرچاو لە شوێنەکانی کار هەڵدەواسرێن وادەکانی دیاری دەکات. بەمەرجێت کاتژمێرەکانی کارکردنی بێدابران لە 5 کاتژمێر زیاتر نەبێت. دووهەم هەر کرێکارێک لە نێوان هەردوو ڕۆژێکی کارکردندا ماوەیەکی پشودانی پێدەدرێت کە لە 11 کاتژمێر بێدابران کەمتر نەبێت کە دەکەوێتە نێوان کوتایی ڕۆژی کارکردنی کردەی یەکەم و سەرەتای ڕۆژی کارکردنی دوای ئەوەوە. سێهەم ئەو پرۆژانەی ناکرێت کارکردن تیادا لەبەر هۆکاری تەکنیکیان بەهۆی سروشتی بەرهەمهێنان یان ئەو کارای تێدا ئەنجام دەدرێت ڕابگیرێت ماوەیەکی پشودان یان زیاتر دەدرێتە کرێکار کە کوی گشتی لە نیو کاتژمێر کەمتر نەبێت. چوارەم یەکەم لەو کارانەی دوو داوامن نابێت ماوەی پشودانی نێوان لە یەک کاتژمێر کەمتر و لە 4 کاتژمێر زیاتر بێت و دەکرێت ئەمە لە گرێبەستەکانی کاری بە کوماڵی بەرکاردا دیاری بکرێت. دووهەم ئەو کرێکارانەی لە زیاتر لە یەک داوام کار دەکەن ماوەی پشودانی 11 کاتژمێریان بەسەر یەکەوە دەبێت لە ماوەی نێوان کوتایی داوامی یەکەم و سەرەتای داوامی دووەمدا. پێنجەم نابێت کرێکاری شوفێر لە کاری لێخۆرین بەردەوام بوو ماوەی زیاتر لە 4 کاتژمێر بەبێ ماوەی پشودانکاری پێ بکرێت و شێواز و ماوەی پشودانەکەش بە ڕێنمای دیاری دەکرێت کە وەزیر دیاری دەکات. بەڵێ فەرموون کە وەزیر دیاری دەکات. دوایەوە کاک بەڵێن فەرموون. بەرەسەرۆکی پەرلەمان وڵات تێبینیەکەم بەس لەسەر بڕگەی یەکەمە دیارە نیو کاتژمێر بۆ کاتژمێرێک پشوو ئەوە دقیقە بەڵام بەمەرجێک کاتژمێرەکانی کارکردن بێدابڕان لە 5 کاتژمێرەوە دابەزێنرێ بۆ 4 کاتژمێر. سوپاس. بەڵێ زۆر سوپاس. دوایەوە برای سەرۆکی پەرلەمان مادەی 56 یەکەم کارکردن لە ماوەی نێوان کاتژمێر 6 بەیانی و 6 ئێوارەدا بە کاری ڕۆژ دادەنرێت. دوو کارکردن لە ماوەی نێوان کاتژمێر 6 ئێوارە و 6 بەیانیدا بە کاری شەو دادەنرێت. سێهەم ئەگەر کاری ڕۆژ بگاتە کاری شەوانە و بە پێچەوانە ئەوە بە کاری تێکەڵا دادەنرێت. بەمەرجێک لەم بارەدا ماوەی کاری شەوانە لە 3 کاتژمێر زیاتر نابێت. دووهەم نابێت کاتژمێرەکانی کارکردن لەم بارانەی خوارەوە زیاتر بن. یەک 7 کاتژمێر لە کاری شەوانەدا 7.5 کاتژمێر لە کاری تێکەڵاودا. سێهەم لەو کارانەی بە نورە لە نێوان ڕۆژ و شەودا ئەنجام دەدرێت نابێت کرێکار بوو زیاتر لە 30 ڕۆژی بێدابران لە هەر نورەیەکدا کاری پێ بکرێت. بەڵێ کاکچیە. برای سەرۆکە پەرلەمانی من تێبینیام سەر بێدا بەشکردنا 6 ساعتی بۆ کارێ شەو و ئان ڕۆژە ئەوە تشتێکی شاشە چونکی ڕایا من سێ شێوازی کارکردنە ڕۆژ هەیە ئێوار هەیە شەف هەیە ناچێت ئەم ئێوارە هەمیژێ بێدەر بکەن نەخێر 8 ساعتی ڕۆژ هەیە 8 ساعتی ئێوار
8 ساعت شفايا دهمي دنيا دا تيتا دست نشان كرنج روش حتى ساعت بونمونه حتى ساعت شش بشتي شش بتا ايفاري حتى 12 شفه ويدمي بتا ايفار بشتي 12 شفه حتى هشتيش بني او بيجنا بشف بس فيري اف دابش كنا جلا خلطه ببي باشا هر ببتا سيكات روش ايفار شف چونكي بفيشوازي شوله ايفاري تيتا هنداكرن ناف في بروجي دا و دابش كنا بخلطه زور سپاس بله زور سپاس کاکچیا مادی دوای ئەوە برای سەرۆکی پەرلەمان مادەی 57 یەکەم یک کرێکار شایستە پشوویەکی هەفتانەیە بەکرێت تەواوەوە کە لە 24 کاتژمێری لەسەر یەک کەمتر نەبێت دوو ڕۆژی هەینی دەبێتە پشووی هەفتانە و دەکرێت بە ڕۆژێکی دیکە لە هەفتەدا بگوردرێتەوە دووهەم خاوەنکار هەتا لە توانایدا بێت وادەکانی وەرگرتنی پشووی هەفتانە لە یەک ڕۆژدا یان بەنورە بۆ گشت کرێکارەکان ڕێکداخە بە مەرجەی بۆ هەر کرێکاری وادەیەکی جێگیر بۆ پشودانی هەفتانەی دیاری بکات سێهەم خاوەنکار بە پێ دانوستانی بە کومان لەگەل کرێکاران دەتوانێت لە ڕۆژانی پشووی هەفتانە و پشووی فەرمیدا کاریان پێ بکات بە مەرجێک کرێیەکانیان بە پێ ڕێساکانی کاری سەربار پێ بدات و ڕۆژێکی پشودانیان لە هەفتەی دواتردا پێ ببەخشێت. بەڵێ کێ قسە هەیە مادی دوایەمان بۆ برای سەرۆکی پەرلەمان مادەی 58 یەکەم نابێت کاتژمێرەکانی کارکردن زیاتر بێت لەوەی کە لە مادەی 54 ئەم یاسایەدا دەقنووسکراوە بێجگە لە یەکێک لەم دووبارەی خوارەوە یەکەم ڕوودانی ڕووداوێک یان ئامادەکاری بۆ ئەگەری ڕوودانی یان ئەگەر کارەکە بوو چاکردنەوەیەکی پێویست و بە پەلەی ئامێر یان کەلوپەلێک بێت یان لە حاڵاتی هێزی بەدەر لە دەسەڵات بە مەرجەی زیادکردنەکە بە پێی پێویست بێ بوو بەرگرتن لە ڕاوەستانی کاری ئاسایی پرۆژەکە. دوو ئەگەر بارودۆخی کار وا بخوازێت کە بە شێوەیەکی بێدابڕان بەنورە کاری یەک لە دوایەک ئەنجام بدرێت بە مەرجێ کوی گشتی کاتژمێرەکانی کارکردنی هەفتانە لە 56 کاتژمێر زیاتر نەبێت ئەمەش کار ناکاتە سەر مافی کرێکەوەی ڕۆژێکی پشودانیەوەی قەرەبوو لە بەری پشووی هەفتانە پێ بدرێت. دووهەم لەو بارە بە دەرکراوانەی ناکرێت دەقی مادەی 54 ئەم یاسایە بەسەری داجێبەجێ بکرێت دەکرێت ڕێککەوتنی نێوان ڕێکخراوەکانی کرێکاران و ڕێکخراوەکانی خاوەنکاران لەسەر زیادکردنی کاتژمێرەکانی کارکردنی ڕۆژانە بوومەوەیەکی دیاریکراوە پابەندکار بێت بە مەرجێ تێکرای ژمارەی کاتژمێرەکانی کارکردنی هەفتانە لە ژمارەی ئەو هەفتانەی ڕێککەوتنەکە دەیانگرێتەوە لە 48 کاتژمێری کار زیاتر نابێت. سێهەم وەزارەت لە دوای ڕاوێژکردن لەگەڵ ڕێکخراوەکانی کرێکاران و ڕێکخراوەکانی خاوەنکارانی پەیوەندیدا دەتوانێت ئەم بەدەرکردنانەی خۆرە ببەخشێت. یەکەم بەدەرکردنی هەمیشەیی ڕێگە پێدراو لەو کارە ئامادەکاری و تەواوکاریانەی کە پێویستە لە دەرەوەی کاتەکانی کارکردنی ئاسایی لە پرۆژەکەدا ئەنجام بدرێن یان بۆ ئەو کرێکارانەی کە پێویستە کارەکانیان پچر بێت. دووهەم بەدەرکردنی کاتی ڕێگە پێدراو بوو ڕوبەڕووبوونەوەی بارانە ئاساییەکانی ئاکامی فشاری کارکردن ئەم بەدەرکراوانەش لە یەکێک لەم بارانەی خۆرەوە دەبەخشرێن. ئەلیف ڕوبەڕووبوونەوەی فشاری کارێکی نائاسایی بەهۆی جەژن یان کارە وەرزیەکان یان هی دیکە با چاکردنەوە یان نوژانکردنەوەی ئامێر و کەڕەستە و کەلوپەل ئەوانەی ڕەوەستان یان لەوانەیە ببێتە هۆی پەککەوتنی کارکردن لەو پرۆژەیەدا. جیم دوورخستنەوەی ئەگەری تێکچوونی کەڕەستەیان بەرووبوومەکان دال ئەنجامدانی ژمێرەکردنەوەی ساڵانە یان ژمێرەی کوتایی یان ئامادەکاری بۆ پاکتاوکردنی وەرز و کردنەوەی وەرزی نوێ. چهارەم یەکەم پێویستە وەزارەت لانیزوری کاتژمێرە سەربارەکان لە هەر بارێکی بەدەرکراوی بەخشراوەدا لە گەلبری بەرامبەری کاری سەربارەکە دیاری بکە بە جوورێک پێویستە بڕێکە سەرەرای کرێ ڕۆژانە بە ڕێژەی 50 لە سەدی کرێکارەکە ئەگەر کارکردنەکە بە ڕۆژ بێت و لە دوو هێندەی کرێ کەمتر نەبێت ئەگەر کارکردنەکە شەوانە یان زیانبەخش یان سەخت بێت. دوو ئەگەر کارەکە مەترسیدار یان سەخت یان زیانبەخش بێت ئەوە پێویستە کرێکارەکە قەرەبوو بکرێتەوە بە ڕۆژێکی پشوو لە ڕۆژەکانی هەفتە ئەگەر لە ڕۆژی پشووی هەفتانەی خۆیدا کار بکات. پێنجەم کاتژمێرەکانی کارکردنی سەربار ملکەتی ئەمانەی خۆرەوە دەبن. یەکەم نابێت کاتژمێرەکانی کارکردنی سەربار لە کارە پیشەسازیەکان کە بەنورە ئەنجام دەدرێت ڕۆژانە لە یەک کاتژمێر زیاتر بێت. دوو نابێت کاتژمێرەکانی کارکردنی سەربار لە کارەکانی ئامادەکاری و تەواوکردنی کارە پیشەسازیەکان یان لەباری ڕوبەڕووبوونەوەی کارە ناسیەکاندا ڕۆژانە لە 4 کاتژمێر زیاتر بێت. سێ نابێت کاتژمێرەکانی کارکردنی سەربار لە کاری پیشەسازیدا ڕۆژانە لە 4 کاتژمێر زیاتر بێت. بەڵێ
چوار ئەلف نابێت کاژمێرەکانی کارکردن لە گواستنەوە لەسەر ڕێگیاوبانەکان لە تەواوی کاتی لێخوریندا بە کاتی کارکردنی سەرباری شەوە لە ڕۆژێکدا لە 9 کاژمێر لە هەفتەیەکدا لە 48 کاژمێر زیاتر بێت با لەباری لێخورین لەبارە سەختەکاندا سەرجەمی کاژمێرەکانی کاری لێخورین کەم دەکرێنەوە. 5 نابێت هیچ کرێکارێک لە ماوەی 90 ڕۆژدا زیاتر لە 40 کاژمێر و لە ماوەی 1 ساڵدا زیاتر لە 120 کاژمێر کاری سەرباری پێ بکرێت. بەڵێ کاکچێ. برای سەرۆکە پەرلەمانی تێبینیە مل سەرخاڵە یەکەیە نابێت کاتژمێرەکانی کارکردن زیاتر بێت لە ماوەیەکە مال لە مادەی 54دا باس کراوە. بەس ئەگەر هات و ڕووداوەکان ئامادەکاری بۆ ئەگەری ڕووداون یا ئەگەری کارەکە بێ پێتویە باسی قەرەبووکردن نەهاتیەکردن بۆ نمونەگە کرێکارێک 8 ساعتی خۆ کار کرد ڕووداوە کاتە پێش ئەوی کرێکاری 4 ساعت یان 3 ساعت ئیزافە شول کرد وێرە ئیشارەت پێ نەدایە ئایا 3 ساعتە ئەن 4 ساعتە بە قەرەبووکردنا کاتی یان پارەی بێتە لێ زێدەکردنێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس تایەتی ئەوە بە تەوزیحی زۆر باشەوە لە مادەکانی تر مادەی 59 برای سەرۆکی پەرلەمان مادەی 59 یەکەم ئەگەر کارکردن بە تەواویان بەشێکی لە ئەنجامی بارودۆخی ناساییان هێزی بەدەر لە دەستخەڵات ڕاوەستا ئەوە پێویستە خاوەنکار لە دوای وەرگرتنی ڕازەمەندی وەزارەتکرێی کرێکارەکان لە بەری ماوەی ڕاوەستان تەواو کوستی ڕۆژ بدات و خاوەنکار دەتوانێت کرێکارەکە بە کارێکی دیکە هاوشێوە یان بە کارێکی سەرباری بەبێ کرێ ڕابسپێرێت وەک قەرەبووی کاتە لە دەستچووەکە بە مەرجی کاری سەرباری بێ کرێ لە ڕۆژێکدا لە 2 کاژمێر و لە ساڵێکدا لە 30 ڕۆژ زیاتر نابێت. دووهەم ئەگەر ڕاوەستانی کارکردن بەهۆی خاوەنکارەوە بێت ئەوە پێویستە تەواوی کرێکارەکان لە بڕی ماوە ڕاوەستانەکە بدات دەتوانێت کرێکارەکە لە کاری سەرباری بە کرێکار پێ بکات لە چوارچێوە ئەو سنوورەی لە بەرگە یەکەمی ئامادەیە دەقنووس کراوە. بەڵێ مادەی دوایەمان بۆ بخوێنەوە. برای سەرۆکی پەرلەمان مادەی 60 خاوەنکاری سەرپێچی کار بوو پابەندیەکانی ئەم بەشە بە بژاردنێک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت بە ژمارەی هەر کرێکارێک لەو کرێکارانەی کە سەرپێچیان بەرامبەر کراوە و لە کاتی دووبارەکردنەوەی سەرپێچیەکە لە کاتێکی دیکەدا پێبژاردنەکە دەبێت بە 2 هێندە. بەڵێ مادەی دوایەمان بۆ بخوێنەوە. ئەڕێ سەرۆکی پەرلەمان بەشی نۆیەم جەژن و بشو فەرمیەکان و مۆڵەت. مادەی 61 یەکەم کرێکار لە ڕۆژەکانی جەژن و پشوو فەرمیە بڕیار لێدراوەکان بە پێی یاسا مافی پشودانی دەبێت و لە بەرامبەریدا کرێی تەواوی وەردەگرێت. دووهەم دەکرێت کرێکار لە ماوەی ڕۆژەکانی جەژن و پشوو فەرمیەکاندا لەبەر یەک لەو هۆکارانەی لە بڕگەی سێیەم و مادەی 58 ئەم یاسایەدا دەقنووس کراوە بە کرێیەکی 2 هێندەی سەربارەی کرێیەکەی کاری پێ بکرێت. سێەم ڕۆژەکانی جەژن و پشوو فەرمیەکان ئەوانەی دەکەونە ئەو کاتەی کرێکار لە مۆڵەتدایە لە نێو مۆڵەتی ساڵانەدا هەژمار ناکرێن. چوارەم ئەو کرێکارەی بە گرێبەستی کارکردنی ماوە دیاریکراو کار دەکات شایستەی مۆڵەتێکی ساڵانەیە بەکرێی تەواوەوە بە شێوەی تێکڕایی و بەپێی شایستەبوونی لە ماوەی گرێبەستیکەیدا. بەڵێ بەڵێ کێ قسەیە مادەی دوایەمان بۆ بخوێنەوە. مادەی 62 کرێکار لە دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر ڕاژەکەیدا شایستەی مۆڵەتێک دەبێت بەکرێی تەواو و لایەنی کەم بۆ ماوەی 24 ڕۆژ بەرامبەر هەر ساڵێکی کارکردن. دووەم کرێکار لە کارە مەترسیدار یان سەخت و یان زیان لە بەخشەکان شایستەی مۆڵەتێکە بەکرێی تەواو لایەن کەم بۆ ماوەی 30 ڕۆژ لە بەرامبەر هەر ساڵێکی کارکردندا. سێەم سەرباری مۆڵەتی ساڵانە ئەو کرێکارەی لە لای هەمان خاوەنکار ڕاژەکەی بەسەر دەبات شایستەی ئەمانەی لای خوارەوە دەبێت. 2 ڕۆژ بۆ 5 ساڵی یەکەم. 2 ڕۆژ بۆ 5 ساڵی دووهەم. 3 ڕۆژ بۆ هەر 5 ساڵێکی ڕاژەی دواتر. چوارەم ئەو کرێکارەی بۆ کەمتر لە ساڵێک لای هەمان خاوەنکار کار دەکات بە شێوەی تێکڕایی بەرامبەر ئەو ماوەیەی شایستەی مۆڵەتی ساڵانە دەبێت. پێنجەم ڕۆژەکانی دابڕانی کرێکار لە کارکردن بەدەر لە ویستی خۆی
وەکو نەخۆشی یان پێکان یان ڕوودا و یان منداڵبوون بۆ ماوەی ڕاژە بۆی هەژمار دەکرێت و لە بەرامبەریدا شایستەی مۆڵەتی ساڵانەی دەبێت. شەشەم، ڕۆژەکانی مۆڵەتی ساڵانە بە ڕۆژی کارکردن کردەیی بۆ مەبەستەکانی ئەم یاسایە هەژمار دەکرێت. بەڵێ کاکچیا کاگیاسین فەرموو. بەڕێ سەرۆک پەرلەمان لە مادەی 62 باسی هەموو مافەکانی کرێکاران کراوە، بە تایبەتی ئەو کرێکارانەی کە بەردەوام کار دەکەن. ئەی ئەو کرێکارەی مەسەڵەن ڕۆژانە کار دەکا، مەسەڵەن ئیشی کرێکاری دەکا، بچی سەردەخا یاخود چیمەنتۆی دادبەرزێنێ لەو خانۆی بۆ ئەو خانۆی بە پرسری هیچ مافێکی ئەو کرێکارانەی تێدا نیە لەو پرۆژەیدا لەو مادەیەدا. بۆ ئەگەر جەنابی وەزیر ڕوونکردنەوەیەکمان داتێ ینی زۆر باشە. بەڵێ سپاس کاکچیا. برای سەرۆکە پەرلەمانی پرسیارەمەش جنابی وەزیری ئەوە بەرامبەر هەر ساڵێکێ 24 ڕۆژ و یان ئەگەر کار مەترسیدار بێت بەرامبەری هەر ساڵێکێ 30 ڕۆژ. ئایا 30 ڕۆژێ کارێ یان 30 ڕۆژە هەیبێت؟ چونکی نۆرمال ڕۆژە جمعە و شەمبیاجە تەعتیلە. ئایا دێتە حسابکردنێ ئان نا یان پێتیڤە لێرێ بێتە 24 ڕۆژێ کاری، یعنی 30 ڕۆژێ کاری نه 30 ڕۆژە هەیبێت، چونکی خودبە و شەمبی کار بخواخە بخۆ تەعتیلە بەهێنڤەدانە حەقەویتە تەخوارنێ. من پرسیارەمە ئەوە ئایا 24 ڕۆژێن کاریە یان یە هەیڤەیە؟ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز وەزیری کار ئەتوێ قسە بکەی؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر وەڵامی کاگیاسین ئەم یاسایە بۆ کاری ڕێکخراوە، کرێکاری ڕێکخراوە. بۆ ئەوەی بەڕێزە باسیەکە ئێستا لە هەوڵێکین لەگەڵ ILO هەموو کارێکی هەموو کارێ بکەینە کاری ڕێکخراو، کاری ناڕێکخراو نەیەڵینەوە. ئەوە پرۆژەی داهاتوومانە، بەڵام ئەمە بۆ کاری ڕێکخراوە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ دوای ئەوە بۆمان بخێنەوە. بەڵێ مادەی 63 یەکەم ئەو کرێکارەی مۆڵەتی هاتووە لە مادەی 62 ئەم یاسایە وەردەگرێت. شایستەی کرێیەک دەبێت لە بەرامبەر تەواوی ماوەکە بە جۆرێک لە تێکڕای ئەو کرێیانەی لە ماوەی دوایین 6 مانگی کارکردنیدا وەری گرتووە و کەمتر نەبێت. دووەم، دەرماڵەکانی گواستنەوە و خواردن و مەترسی لە حکمی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بەدەر دەکرێن. سێەم، ئەو بڕەکرێیەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەقنووس کراون دەدرێتە کرێکارەکە پێش ئەوەی مۆڵەتەکە وەربگرێت. چوارەم، کرێکار لە کاتی کۆتایی هاتنی گرێبەستەکانی شایستەی قەرەبوویەکی نەختێنەیی دەبێت لە بڕی ئەو ڕۆژانەی مۆڵەتی ساڵانەی وەرگرتووە وەرنەگرتووە و بڕی قەرەبووەکەش لەم بارەیەدا لەسەر بنەمای دوایین ئەو کرێیەی کرێکارەکە وەری گرتووە هەژمار دەکرێت. بەڵێ مادی دوامان بۆ بخێنەوە فەرموون. مادەی 64 کرێکار دەتوانێت بە یەک جار پێکەوە یان ناو بە ناو مۆڵەتی ساڵانە وەربگرێت. دووەم، دەکرێت ڕۆژانی مۆڵەت ساڵانە دابەش بکرێت ئەگەر بەرژەوەندی کرێکار بێت و یان پێداویستەکانی کار ئەمە بخوازێت. بە مەرجێک لە دوو میاندا شێوازی دابشکردنەکە بۆ هەموو جارێک لە 7 ڕۆژ بەردەوام کەمتر نەبێت و دوای وەرگرتنی ڕەزامەندی کرێکار. 65 بەڵێ فەرموو بخێن تا سعات 6. بەڵێ پەیڕەوی ناوخۆی کارکردن کاتەکانی وەرگرتنی مۆڵەتی ساڵانە کرێکاران دیاری دەکات و بە پێچەوانە کرێکار مافی وەرگرتنی مۆڵەتەکانی ساڵانەی هەیە لە ڕۆژانەی ساڵدا کە لەگەڵ خاوەنکار لەسەر ڕێک دەکەوێت و لەگەڵ ڕەچاوکردنی بڕگەی دووهەمی مادەی 64 ئەم یاسایە. دووەم، پێویستە خاوەنکار باشترین دەرفەت و زەمینە بڕەخسێنێت
بۆ ئەوەی کرێکار بەهرەمەند بێت و لە مۆڵەتە ساڵانەی لەم یاسایەدا دەقنووس کراوە. بەڵێ مادی جامان بۆ بخێنەوە. برای سروکی پارلمان ماده 66 یکم کرێکار لە ماوەی وەرگرتنی مۆڵەتی ساڵانەیدا بووی نییە هیچ کارێکی دیکە بەرامبەر کرێ ئەنجام بدات. دووەم دەستبەرداربوونی کرێکار لە مافی وەرگرتنی نزمترین ئاستی مۆڵەتی ساڵانە بەرامبەر بە کرێ یان قەرەبوویەک یان لەبەر هەر هوویەکی دیکە بە پێ ڕێککەوتن لە نێوان خۆی و خاوەنکاردا بە پوچەل دادەنرێت. بەڵێ بەڕێزە دوای ئەومان بۆ بخێنەوە فەرموون. ماده 67 یکم کرێکار شایستەی مۆڵەتی نەخۆشیە بە کرەیەکی تەواو کە لەلایەن خاوەنکارەوە بۆ ماوەی 30 ڕۆژ پێی دەدرێت بۆ هەر ساڵێکی کارکردن. دووەم دەکرێت مۆڵەتەکانی نەخۆشی بە پێی حکمی برگەی یەکەمی ئەم مادەیە تاوەکو 180 ڕۆژ کەلەکە ببێت و کرێکار دەتوانێت لە هەمووی یان بەشێکی سوودمەند بێت. سێم ئەگەر کرێکاری بیمەکرا و نەخۆشیەکەی بەردەوام بوو تەواوی شایستەکانی خۆی لە مۆڵەتی نەخۆشی بە کرێ وەرگرت بوو ئەوە حکمەکانی یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانی بەسەردا جێبەجێ دەکرێت. چوارەم خاوەنکار لە بری ئەو کرێیانەی مۆڵەتەکانی نەخۆشی کە داویەتی کرێکاری بیمەکرا و لەوەی زیاترە لە 30 ڕۆژ لە ساڵیدا بە پێی حکمەکانی هەردوو بەرگەکانی یەکەم و دووەمی ئەم مادەیە دەگەڕێتەوە سەر فەرمانگەی خانەنشینی و بیمەی کۆمەڵایەتی کرێکاران. بەڵێ بەڕێزان مادی جامان بۆ بخێنەوە. ماده 68 یەکەم مۆڵەتی نەخۆشی پاڵپشت بە راپۆرتی پزیشکی پەسەندکراو لەلایەن پزیشکێکی متمانە پێکراو لەلایەن خاوەنکارەوە یان لەلایەنی پزیشکی فەرمیەوە دەبەخشرێت. دووەم ماوەی وەرگرتنی مۆڵەتی نەخۆشی بوومە بەستەکانی ئەم یاسایە و یاسا بەرکارەکانی دیکە بە ڕاژەی کردەیی دادەنرێت. بەڵێ بەڕێزان فەرموون. ماده 69 یەکەم کرێکار شایستەی مۆڵەتی بە کرێی تەواو دەبێت بە هۆکاری کەسی لە یەکێک لەم بارانەی خۆرەوە. یەک 10 ڕۆژ بۆ هاوسەرگیری کرێکار. دوو 1 ڕۆژ بۆ هاوسەرگیری کوڕ یان کچی کرێکار. سێ ماوەیەک زیاتر نەبێت لە 5 ڕۆژ بۆ مردنی هاوسەر یان باوک یان دایک یان کوڕ یان کچ برا یان خوشک یان یەکێک لە دایک و باوکی مرد یان ژن. 4 3 ڕۆژ مۆڵەت بۆ کرێکاری پیا لە کاتی منداڵبوونی هاوسەرەکەیدا. دووەم کرێکار مۆڵەتی بەبێ کرێی بۆ حەجکردن پێدەدرێت بۆ یەک جار بە درێژایی ماوەی ڕۆژەکەی لەسەر داوای خۆی. سێەم کرێکار شایستەی مۆڵەتێکی بە کرێی تەواو دەبێت بۆ پیادەکردنی ماف و ئەرکێک گشتیەکان بۆ نمونە مافی دەنگدان یان هەلبژاردن یان ئەرکی ئامادەبوون لە بەردەم دادگا و گەواهیدەر یان شارەزا و لە هەر بابەتێکی دیکە کە لە یاسا بەرکارەکان یان لە گرێبەستی کاری بە کۆمەڵدا دەقنووس کراوە. چوارەم کرێکار شایستەی مۆڵەتێکی بە کرێی تەواو دەبێت بۆ بە جێگەیاندنی ئەرکی سندیکایی بە مەرجەی لە ڕێککەوتنی بە کۆمەڵی پیادەکرا و دەقنووس بکرێت. بەڵێ بەڵێ کاک عوسمان شنۆخان کاک بەڵێن شنۆخان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 69 بڕگەی یەکەم خاڵی سێم باس لە مردنەکات بە بڕوای من 5 ڕۆژ زۆر کەمە بکرێت بە زیاتر نەبێت لە 7 ڕۆژ بۆ مردنی کەسی پلێک و پلە دووی کرێکار و زیاتر نەبێت لە 3 ڕۆژ بۆ مردنی کەسی پلەسێ کرێکار. بەڵێ زۆر سپاس کاک عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بۆ بڕگەی سێم پشتیوانی لە قسەکانی شنۆخان دەکەم بەڵام بۆ خاڵی چوارەمیش بە هەمان شێوە کە 3 ڕۆژ بۆ مۆڵەت بۆ کرێکاری پیاو لە کاتی منداڵبوونی هاوسەرەکەی زۆر کەمە ئەو 3 ڕۆژە بکرێ بە 5 ڕۆژ لەبەر ئەوە 3 ڕۆژ بزان ماوەیەکی زۆر کەمە و من پشتگیری لەوە ئەەکەم و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە گەلاوێش.
بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 69 خاڵی یەکەم دەڕۆژ کەمە لە بۆ هاوسەرگیری کرێکار چکە پێداویستیەکان و ئامادەکاری بکرێتە 15 ڕۆژ و مۆڵەتی خاڵی چارەمیش 3 ڕۆژ کەمە بۆ مۆڵەت بۆ کرێکاری پیاو لە کاتی منداڵبوونی هاوسەرەکەیدا پێم باشە بکرێتە هەفتەیەک و ماوەی مردنەکەش پاڵپشتی شنۆخان دەکەم بکرێتە 7 ڕۆژ دەستخۆش. بەڵێ سپاس لەنجەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من لەلایەن دکتۆرە گەلاوێژ کرا پاڵپشتی قسەکانی دەکەم بە تایبەت لە بۆ مۆڵەت پێدانی کرێکار کاتێکە هاوسەرەکەی منداڵی دەبی و هەروەها پشتگیری لە قسەکانی شنۆخان و ئەو برا بەڕێزە کاگەمەرج دەکەم. بەڵێ ڕۆژان خان سپاس. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من مادەی 69 بڕگەی سێم لەسەرەوە قسەمەیە کاڵە کرێکار شایستەی مۆڵەتێکی بکرێتەوە بێ لێرە هاتووەڵێ ئەرک و ماف و ئەرکە گشتیەکان و باسی نمونەیەکی یعنی بە نمونە هێناوێتەوە ئێمە ماف و ئەرکە گشتیەکان دیاری کراوە لە دەستورەوە ئەتوانی هەر بڵێ بەپێی دەستور و یاسا بەرکارەکان چونکە دوو جار لەوێ هاتووە جارێکەڵێ بە نمونە مافی دەنگدان جاری دوای ژەڵێ لە بەردەم دادگا وەک گەواهی دەرو شاهێت ئەنی ئەمە لە یاسا بەرکارەکان و لە دەستورە هاتووە گەر بەو شێوەی لێ بکرێت باشترە و ئەو کاتە حەسڕی ژەبێت و پشتی تری بۆ ئیزافە نابێت وەک لەوەی عەلا سەبیل میسال بێت. سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی هەفتامان بۆ بخێنەوە بەڕێزە کاک بەڵێن فەرموو. بەڵێ بەسەر چاو کاڵزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 69 لە بڕگەی یەکەم ئەڵێ کرێکار شایستەی مۆڵەتی بەکرێ تەواو بێت بەڵام ینی بڕگەکانی سێم و چوارەمیش هەر بەکرێ تەواو مۆڵەتی پێدرێ ئەوەی کە سێرە بەس بڕگەی دووەمە لێرەیە لە نازان بە هەڵە هاتووە یا لە کرێکار مۆڵەتی بەبێ کرێ بۆ حەجکردن پێدرێ بۆ یەکجار بەکرێ تەواوە یا بەبێ نانە بەبێ کرێ بەڵێ ئەنی هەڵەی تەبع نییە هەڵەی تەبع نییە باشە سپاس. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 69 بەرگەی یەکەم کە باس دەوەکە ئەگەر کوڕ یا کچی کرێکارێک هاوسەرگیری بکە یەک ڕۆژ مۆڵەتی پێدرێ بۆیە من داواکەم زیاد کرد لەبەرەوەی ئەو کەسە ڕەنگە لە شارێک کۆ بچێ بۆ شارێکی تر و فریایەوە نەکەوێ بگەڕێتەوە بەسەر کارەکەی خۆی لە ڕێ مەسەلە لە گەرمیانەوە بێتە هەولێر لە هەولێر و بڕاتە سلێمانی بۆیە من داواکەم ئەو یەک ڕۆژە بکرێت 2 ڕۆژ بۆ پشتیوانی لە قسەکانی کە ئاوسماسیە دەریشەکەم بۆ کەسی یەکەمی کرێکار کە ئەمرێ ئەویش بکرێتە لە 3 ڕۆژ بکرێتە 5 ڕۆژ سپاس. بەڵێ کاک مەلاویس. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 69 مادەیەکی زۆر گرینگە پێم باشە ینی بە هەموو لایەک هەوڵ بدەین ماوەی مۆڵەتەکان هەتا حدێک زیاد بکەین بە تایبەت کە بەشێک لە بەڕێزانی پێشوو من باسییان کرد 10 ڕۆژ بۆ هاوسەرگیری زۆر کەمە زیاد بکرێت بۆ 14 ڕۆژ و هەروەها 1 ڕۆژ بۆ هاوسەرگیری کوڕیان کچ ئەوی زۆر کەمە چکە ئەو کرێکارش پێویست بەوەیە کە ئامادەسازی بکرێ بە 3 ڕۆژ هەروەها ماوەیەک زیاتر نەبێت ئەوەی کە پرسەی هەبێت بۆ 7 ڕۆژ پێشنیار دەکەم و 3 ڕۆژیش بۆ کرێکاری پیاو لە کاتی منداڵبوونی هاوسەرەکەیدا زۆر کەما دەبێت ڕاستایی مافی ئەو پیاوەش بکەین کە ئەو ئافرەتە احتیمالە کەسی نەی بەتایبەت ئەگەر کرێکارەکە کرێکارێکی بیانی بی بۆی بکرێت با 5 ڕۆژ ئەوەی تریش بڕگەی دووەم بەڕاستی حەزکردن یەکێکە لە بنەما سەرچەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و زۆربەی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش موسڵمانن ئەگەر لە فەرمانبەریشدا کۆی گشتی موچەکە وەرەگرێ بەڵام ئەگەر لێرەش بۆ ئەوەی بارگرانی لە بۆ خاوەن کارەکە پەیدانەوێ من پێشنارەکەم نیوەی موچەکەی پێ بدرێت و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە بەڕێزان مادەی هەفتە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەفتە هەر کەسێک سەرپێچی پابەندیەکانی پەیوەست بە کاتژمێرەکانی کارکردن و ئەو پشوو مۆڵەتانەی لەم یاسایەدا دەقنووس کراون بکات بە پێبژاردنێکە لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 1 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت بە ژمارەی ئەو کرێکارانەی کە سەرپێچیان بەرامبەر کراوە و لە کاتی دووبارەکردنەوەی هەمان سەرپێچی لە کاتێکی دیکەدا پێبژاردنەکە دەبێت بە 2 هێندە. بەڵێ بەڵێ کاک عوسمان کاک بەڵێ بەڕێز وەزیر دوای ئەندامان قسە بکەیت تەسەورەکەم باشتر بێ
بەڵێ فەرموو کاک مەلا ناسر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادە حەفتا ئەو پێبژراندنانە زۆرە تەبعاً 500 بۆ ملیۆن پێشنیارەکەم بکرێت بە 200 بۆ 300 و هەروەها ئەو ڕۆژانش کە ئەو کرێکارانە کار ناکەن موچەکانیان هەروەرناگرن زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس کاک عوسمان. سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی کاک مەلا ناسر دەکەم دەربارەی مادەی حەفتا ئەو پێبژاردنی کە باسی کرد بەو شێوەی لێبێ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری کار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم مادە سزاییە و هەموو مادە سزاییەکانی تر ئێمە 500,000 دینارە بۆ 10 ملیۆن من ئێمە هەڵەمان کردەوە هەڵەی چاپەکە کردومانە بە 1 ملیۆن بۆی داواکەین هەموو مادە سزاییەکانی کە 1 ملیۆنەکان بکرێن بە 10 ملیۆن سوپاس. هەمووی بەڵێ بەڵێ سوپاس. مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی دەیەم پاراستنی کرێکاری ئافرەت مادەی 71 پێویستە لەسەر ئەو خاوەنکارەی کرێکارێکی ئافرەت یان زیاتر بەکار دەخات وێنەیەک لەو ڕێسایانەی تایبەتن بە پاراستنی کرێکاری ئافرەت لە شوێنی کارکردندا هەل بواسێت. بەڵێ دوای ئەو مادەی 72 هەیە لەنجەخان و کاک بەڵێن لەنجەخان فەر. ڕێز سەرۆکی پەرلەمان وێنەیەک لەو ڕێسایانە ڕێسایەکان چێ دەستنیشانی دەکا لە چێ وەرگیرایە ئەگەر زەحمەت نەبێت. بەڵێ زۆر سپاس ڕێسایەکان لەم قانونە وەرەگیریە دەبتە قەواعیدەکان لە شوێنی کار هەڵەواسرێ. کاک بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵامن تێبینیەکەم لەسەر بەشی دێمە ینی نەک لەسەر مادەی هەفتاویەک لە ڕاستیان ئەوە کاکارەوەتی فریان نەکەوتین هەمووی بە دراسەیەکی باشتر راپۆرتەکەی کۆتایی بخوێنینەوە. بەڵام تێبینیەکەیەکە زۆر باسەکرێکە حقوقێکی زۆر دراوە بە کرێکاری ئافرەت لەم قانونە کە بێگومان هەمومان پشتیوانیەکەین لەوەی کە حقوقێکی باشتر بۆ ئافرەت دابگرێت. بەڵام تێبینیەکەەوە بوو نەوەکو ئەمە ببێتە سەبەبی ئەوەی کە خاوەنکارەکان خۆیان بە دوور بگرن لە هێنانی کرێکاری ئافرەت بۆ ناو مەشروع و ناو پرۆژە و کارەکان نسبە دیاریەکەین ڕێژێک دیارەکەین حلێکی ئەوە بکەین کە ئەو ینی پێدانی حقوقەکان نەبێتەوەی کە هەموو حقوقەکانیان لێبسەنینەوە و بۆی ینی بە تەواوەتی پشتیوانی ئافرەتگەین هەڵیگرە بۆ سپێنێ بۆی سپێنێ بە دیێن و تەسەلی مناقەشەیەکی ئینشاءالله ساعات 6 هەڵیەگرین. تێبینێکی بەجێ کاک بەڵێن ئێمە یەکەم جار کە پرۆژەکە هات تێبینی ئەوەمان کردبوو بە تایبەتی لەگەڵ لیژنەی تایبەتمەند کە لە مەردودی عکسی ئەترسانی ینی وای لێبێ خاوەنکارەکان هەر ئەگەر دوو کەس سێ کەس پێشکەش داوا پێشکەش بکە یەکسەر ژنەکە یا باڵین ئافرەتەکە ڕەفس بکەنەوە بۆ ئەگەر ملاحەزەتان کردبێ بەشێک بۆ نمونە حقوقی کردنەوەی حەزانە خۆی تهدید کرابوو ژن لە چۆ بێبێ لەوێ حەزانە هەبێ. ئێمە بردمانە ناو ئەرکەکانی خاوەنکارەوە ئەگەر ئەو کرێکارانەی لەوێن 50 مناڵیان هەبێ لە تەمەنی حەزانەیە بەدەر لەوەی باوکن یا دایکن بڵێن دامەزراوەکە باڵین پرۆژەکە ئەبێ حەزانەیان بۆ بکاتەوە. هەوڵێکی زۆر زۆرمان داوە خۆمان پارێزین لەوەی کە احتیمالی مەردوودە عکسیەکە و مناقەشە ئەکەین ئەگەر تەسەورمان کرد مەردودی عکسیە بێ بێگومان گوێ لە جەنابتانەگرین. بەڵێ مادەی دوای ئەوە مادەی 72 یەکەم ناچارکردنی ئافرەت لە قوناغی دووگیانی یان شیردان لەسەر بەجێگەیاندنی کارێکی سەربار یان هەر کارێکە لە لایەنی تەندروستی تایبەتمەند بە زیانبەخشی بزانێت بۆ تەندروستی دایک یان منداڵ یان ئەگەر پشتگیرینی پزیشکی بوونی مەترسیەکی گەورەی لەسەر تەندروستی دایک یان منداڵ بسەلمێنێت قەدەغەیە. دووەم یەک ماوەیەکی فشودانی ڕۆژانە دەدرێتە ئافرەتی کرێکار کە لە 11 کاتژمێری لەسەر یەک کەمتر نەبێت لانی کەم 7 کاتژمێر لە کاتی شەودا بێت لە نێوان کاتژمێر 6 ئێوارە و کاتژمێر 6 بەیانی. دوو حکمی خاڵی یەکەمی ئەم بەرگەیە بەسەر ئەو کرێکارە ئافرەتانەدا جێبەجێ نابێت کە بواری کارگیری و دارایی خزمەتگوزاری تەندروستی و گواستنەوە و گەیاندن کار دەکەن. بەڵێ مادەی دوای ئەمان بۆ بخوێننەوە فەرموون. کاک من فەرموو کاک باڵام بۆ تێ قسە بکەی فەرموو.
بەڵێ زۆر سپاس مادی 73 مان بۆ بخوێندنەوە. ماده 73 یەکەم کرێکاری ئافرەت شایستەی مۆڵەتێکی تایبەت بە دووگیانی و منداڵبوون دەبێت بە کرەیەکی تەواو بۆ ماوەیەکە لە 14 هەفتە لە ساڵێکدا کەمتر نەبێتن. دووەم کرێکاری دووگیان دەتوانێت بەر لە 8 هەفتە لە ڕێکەوتی پێشبینیکراوی منداڵبوون بە بەڵگەنامەیەکی پزیشکی دەرچوو لایەنی تایبەتمەندەوە مۆڵەت وەربگیرێت. سێم کرێکاری دووگیان لە دوای منداڵبوون بەردەوام دەبێت لە وەرگرتنی ئەوەی لەم مۆڵەتە ماوەتەوە بە مەرجێک ماوەی ئەو مۆڵەتە لە 6 هەفتە لە دوای منداڵبوون کەمتر نەبێت و خاوەنکارەکەی پابەند دەکرێت بە پێدانی مۆڵەتەکە. چوارەم ماوەی مۆڵەتی پێش منداڵبوون بۆ ماوەیەکی یەکسان لەگەڵ ماوەی نێوان ڕێککەوتی پێشبینیکراوی منداڵبوون و ڕێککەوتی ڕاستەقینەکەی درێژ دەکرێتەوە بەبێ کەمکردنەوەی ماوەی مۆڵەتی دوای منداڵبوون. پێنجەم لایەنی پزیشکی تایبەتمەند دەتوانێت بڕیار بدات بەوەی ماوەی ئەو مۆڵەتەی لە بەرگەی یەکەمی ئەم مادەیەدا دەقنووس کراوە بکاتە ماوەیەک کە لە 9 مانگ زیاتر نەبێت و لە حاڵەتی منداڵبوونی قورس یان لە دایکبوونی زیاتر لە یەک منداڵ یان کاریگەری پزیشکی لاوەکی پێش یان دوای منداڵبوون و ئەو ماوەیەی زیاد کراوە لەسەر ئەوەی لە بەرگەی دووەمی ئەم مادەیەدا دەقنووس کراوە بە مۆڵەتێکی بیمەکراو دادەنرێت و حکومەکانی یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانی بەسەردا جێبەجێ دەکرێت. شەشەم لە کوتایی مۆڵەتی دووگیانی و منداڵبوون و دایکایەتیدا گەڕانەوەی کرێکاری دایک بۆ سەر هەمان کاریان کارێکی یەکسان و بە هەمان کرێ مسووگەر کراوە. بەڵێ کێ قسەی هەیە مادەی دوایمان بۆ بخوێنەوە کاکمەم دەست خۆش. مادەی 74 نابێت کرێکاری دایک لە کاتی مۆڵەتی دووگیانی و منداڵبووندا لە کارێکی دیکە بەرامبەر کرێ لە لای کەسانی دیکەدا بەکار بکات. کەسانی دیکەدا کار بکات. بەڵێ بەڕێزان دوای ئەوە. مادەی 75 یەکەم کرێکاری باوک یان دایک بە ڕەزامەندی خاوەنکار دەتوانێت مۆڵەتێکی تایبەت بەبێ کرێ وەربگرێت بۆ چاودێریکردنی منداڵەکەی بۆ ماوەیەک لە 1 ساڵ زیاتر نەبێت تیایدا خۆی و تەرخان دەکات بۆ چاودێریکردنی منداڵەکەی ئەگەر 1 ساڵی تەمەنی تەواو نەکرد بێتن و گرێبەستی کار لەم ماوەیەدا بەڕاوستە و لە قەلەم دەدرێت نەک هەڵبەشەوە. دووەم کرێکار ناتوانێت سوود لە مۆڵەتی تایبەت بە چاودێریکردنی منداڵەکەی وەربگرێتن تەنها بۆ ئەو مەبەستە نەبێت کە بووی دیاری کراوە و ئەگەر سەلمێنڕا ئەو کرێکارەی ئەم مۆڵەتەی وەرگرتووە لە کارێک بەرامبەر بە کرێ لای کەسانی دیکە کار دەکات ئەوە مۆڵەتەکەی بە هەڵبەشەوە دادەنرێت و خاوەنکار دەتوانێت داوای لێ بکات بگەڕێتەوە سەرکاری خۆی لەو ڕێککەوتەوە کە بوو ئەم مەبەستە دیاری دەکات. بەڵێ کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە بەڵێ مامۆستا نەجات. برای سروکا پارلمانی هکم برای خدای ماده 75 دو نمولت یا بکره یا سنوردار کری یعنی بس بو کرێکار باوک و دایک دەبێت شێوەیەکی گشتی هەبیتن یعنی بۆ هەر کرێکارێکی مولەتە بێ وەرگرتنەوە مولەتە بێ کرێ هەبیتن نەبەس بوو دایک و بابا بۆ هەر کرێکارێکی چونکە هەبەرکە کرێکارێک هەبیت محتاج بیت پێویست بیتن نه شرطا إلا بدايك وبابا بتني زور سپاس بس منال هر هي باوك ودايك يعني بو چاودێری مناڵە ئەوە. بەڵێ زۆر سپاس مادەی دوای ئەوە. مادەی 76 یەکەم ئەو کرێکارە دایکەی کە شیر دەدات لە ڕۆژانی کارکردندا ڕێگەی دوو ماوەی شیردانی پێدەدرێت کە بە هەردووکیانەوە لە یەک کاتژمێر زیاتر نەبێت و ماوەی شیردانەکەش بە کاتی کارکردن دادەنرێتن. بەڵێ کێ قسەی هەیە پیا بێت یان ئافرەت منداڵێک یان زیاتری لە ژێر تەمەنی 6 ساڵیدا هەیە لە کارکردن دەبوردرێت ئەگەر منداڵەکەی نەخۆش بوو و پێویستی بە چاودێری هەبوو بۆ ماوەیەک لە 3 ڕۆژ زیاتر نەبێت بۆ هەر جارێک و بە درێژایی ماوەی دابڕانی لە کارکردن شایستەی کرێ نابێت. بەڵێ دوای ئەوە مادەی 77 مان بۆ مادەی 77 پێویستە ئەو خاوەنکارەی کار دەداتە ئافرەت بە پێی پێداویستیەکانی کارکردن شوێنی پشودانی بوودابین بکات. بەڵێ دوای ئەوە بەڵێ ڕۆژان خان و مامۆستا نەجات بەڵێ ڕۆژان خان کاکمەم بەڵێ تەواو
بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە لەم مادەیە ئەگەر یعنی بشکرێ بە 2 بڕگە باشترە ئەوە ئیزاف کرێت کە زامنی ئەوە بکرێت کە کرێکاری ئافرەت لە کاردادا بمەزرێنرێت ڕێژەیەکیان بۆ دیاری بکرێت مەسەڵەن ڕێژەی لە سایە 20 لە سایاسیە کە لەسەر خاوەنکارەکان بەپێی گونجاندنی لەگەڵ کار بۆ ئافرەتە ڕێژە دیاری بکرێت کە ئافرەت دابنرێت لە وەکو کرێکار لە کارەکەیدا. بەڵێ ئەوە ڕاستی تێبینەکەی کاک بەڵێنیشی جەنابی شت ئێمە لە ئەخیرەکە مادەیەکمان داناوە کە دەسەڵاتمان داوە بە ئەنجومەنی وەزیران بۆ دیاریکردنی ڕێژەی هێزکاری نیشتیمانی لە کەرتە ئابوووریەکانە لەوێ ئەکتوانین فەقەرێ زیاکەین بە ڕەچاوکردنی ڕێژەیەکی ینی معەن کە پێتان باشە بۆی مادەیەکی گشتی بێ بۆ هەموو کەرتە ئابوووریەکان ببێ بەڵام لە بیرتان بمێنێ ئینشاءڵڵا. بەڵێ ماوە سەرنجات فەرموو. برای سەرۆکە پەرلەمانی ئەو خەفتە من هۆتاکردن زۆر سوپاس. بەڵێ مادەی 78مان بۆ بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 78 هەر خاوەنکارێک سەرپێچی پابەندیەکانی ئەم بەشە بکات بە پێبژاردنێک کە لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت بۆ هەر کرێکارێک لەو کرێکارانەی سەرپێچیان بەرامبەریان کراوە. بەڵێ کێ قسەی هەیە؟ بەڵێ کاکمەم خۆت قسەت هەیە. ببوورە سەرۆکی پەرلەمان ئەمە لە آخر کوبوونەوەش لە گەل جانابەت ئاماژەم بەم خاڵەدا گوتم لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت ئەی لە چەند کەمتر نەبێت چونکە ڕەنگە ئەو کات بە 205 دینارێکی تابع غڕامە بگرێتن دەکرێت حەلێک لەمە ببینین یعنی شتێکی تر ئیزافە بکەین بڵێن لەوەندە کەمتر نەبێت. بەڵێ زۆر سپاس دوایی لە راپۆرتی دەنگدان و ناقەشە دەکەین. بەڵێ فەرموون مادەی دوای ئەومان بۆ بخوێننەوە. بەشی 11 پاراستنی کرێکاری نەوجەوان مادەی 79 یەکەم بەکارخستنی نەوجەوانان یان چوون یان بووناو شوێنی کار لەو کارانەی کە سروشتەکە یان بارودۆخی کارکردنتیادا ئەگەری زیانگەیاندنی بە تەندروستی یان سەلامەتی یان ڕەوشتیان هەیە قەدەغەیە. دووەم وەزارەت بە ڕاوێژ لەگەڵ ڕێکخراوەکانی کرێکاران و ڕێکخراوەکانی خاوەنکارانی پەیوەندیدار بە شێوەی خوڵاو یان هەر کاتێک پێویست بێت پێداچوونەوە بە لیستی ئەو کارانەی حکمی بەرگی یەکەمی ئەم مادەیە دەیانگرێتەوە دەکات. سێم بەکارخستنی نەوجەوانان لە کاری شەوانە یان تێکەڵاو قەدەغەیە. چوارەم نابێت کارکردنی نەوجەوانان لە هەموو بارێکدا لە هەفتەیەکدا لە 40 کاتژێر زیاتر بێتن. پێنجەم جۆرەکانی ئەو کارانەی کە لە بەرگی یەکەمی ئەم مادەیە داهاتوون وەزیر بە ڕێنماییەک دەری دەکات. بەڵێ بەڵێ کاکچیا برای سەرۆکە پەرلەمانی خاڵە چهارم نابێت کارکردنی نوجوانان لە هەموو بارێکدا لە هەفتەیەکدا 40 کاتژمێر بێت. ستانداردی جیهانی بۆ نوجوانان 36 ساعتە نه 40 ساعت ئەگەر ئەم بێت 40 ساعتە بکنە 36 ساعت گۆرەی ڕێکەفنامە نیڤدەوڵەتی 36 ساعتە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی 8مان بۆ بخوێننەوە. مادەی 8 یەکەم نەوجەوان لەو کارانەی ڕێگە پێدراون تەنها لە دوای ڕەزامەندی نووسراوی باوک یان دایک یان نوێنەری یاساییان و پشکنینێکی پزیشکی گشتگیر لەلایەن لژنەیەکی پزیشکیەوە کە جەخ لە لێهاتووی جەستەیی و توانستی لەسەر ئەو کارەی کە خواستیەتی بکاتەوە بەکار دەخرێت. دووەم بەکارخستنی کرێکاری نەوجەوان بۆ ماوەی زیاتر لە 7 کاتژێر لە ڕۆژێکدا قەدەغەیە. سێم بەڵگەنامەکانی هەڵماندنی لێهاتووی جەستەیی نەوجەوان بوو کارێکی دیاریکراو بە پێی ئەمانەی خۆرەوە دەردەکرێن. مەرجە دیاریکراوەکانی بەکارخستن یەک مەرجە دیاریکراوەکانی بەکارخستن. دوو کارێکی دیاریکراو یان کۆمەڵەکارێکی دیاریکراو کە هەمان مەترسی تەندروستی هەیە و لەلایەن لایەنی تایبەتمەندەوە وەک یەک کۆمەڵە پۆلێن دەکرێت. بەڵێ کێ قسەی هەیە؟ کاک باڵام کاکمەم ئەگەر مایکەکە داخەی. بەڵێ زۆر سپاس کاک چیا؟ برای سەرۆکە پەرلەمانی هەر دیسە بە خاڵە دووەم بەکارخستنی کرێکاری نوجوان کرێکارێکی نۆرمال ڕۆژە 8 ساعتە کار کرد نوجوان نویسیە 7 ساعتە زێداتر نەبێت پێ باشە ئەو ببێتە 6 ساعتە زێداتر نەبێت.
زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە بەڕێزە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 81 یەکەم لێهاتووی نەوجەوان بۆ ئەنجامدانی کارێک لەژێر چاودێری تەندروستیدا دەمێنێتەوە تا تەمەنی 18 ساڵی تەواو دەکات. دووەم نەوجەوان پشتگیرینی تەندروستی چەند جارێک بوو دەکرێت لانی کەم ساڵی جارێک لە ئەگەری بەردەوامبوونی بەکارخستنیدا. سێەم پێویستە پشتگیرینی پزیشکی بۆ لێهاتووی کارکردن دووبارە بکرێتەوە لەو کارانەی لایەنی تایبەتمەند بڕیار دەدات کە مەترسی تەندروستی تێدایە تاوەکو کرێکارەکە لانی کەم دەگاتە تەمەنی 18 ساڵی. چوارەم نابێت کرێکاری نەوجەوان یان دایک و باوکی هیچ تێچوویەکی پشتگیرینە پزیشکیەکان ئەوانەی لە هەردوو بەرگی دووەم و سێەمی ئەم مادەیە دەقنووس کراون لە ئەستوو بگیرن. پێنجەم مەبەست لە لایەنی تایبەتمەند بوو مەبەستەکانی ئەم بەشە وەزارەتی بەرپرسە لە کارەکە یان ئەو وەزارەتەی بەرپرسە لە تەندروستی یان هەردووکیان. بەڵێ کێ قسەی هەیە مادەی 82 مان بۆ بخێنەرەوە. فەرموون. بەڵێ ڕۆژان خان قسەی هەیە کاک ڕۆمیۆ فەرموون ڕۆژان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە یاسایەکی ترا دیاریمان کرد تەمەنی نەوجەوان و مێرد منداڵ و ئەوانە ئەگەر لە بڕگەی یەکەمی بۆ نموناڵی لێهاتووی نەوجەوان بۆ ئەنجامدانی کارێک لەژێر چاودێری تەندروستیدا دەمێنێت تا تەمەنی 18 ساڵی تەواوەکە ئەگەر بگونجێ یعنی ئەم تەمەنانە لەگەڵ ئەو یاسایی کە پێشتر دەرمان کرد باشترە بێ ینی بۆی لەگەڵ تعارض نەکات ساڵەکان لەگەڵ عینوانەکان لەگەڵ ئەو ناوەی کە بۆی دانراوە. بەڵێ زۆر سپاس ئەوە تەمەنی تهدیدکردنی تەمەنی بەرپرسیارەتی جەزائیە ئەمە تەمەنی کارکردنە و ئەمە قانونی کارە دەتوانین شتێکی جیاواز بکەین هەرچەنەگە لە تاریفەکە سەیریکەین بە واضحی گونجێنراوە لەگەڵ قانونی کە ماوەیەک پێش ئێستا دەرچوو. بەڵێ فەرموون کاک ڕۆمیۆ. بەڵێ سەرۆکی پەرلەمان مادەی 82 نەوجەوانی ڕێگە پێدراو بە کارکردن شایستەی مۆڵەتی ساڵانەی بەکرێ دەبێت بۆ ماوەی 30 ڕۆژ لە ساڵێکدا. بەڵێ فەرموون کێ قسەی هەیە دوای ئەوە 82 مان بۆ بخێنەوە. مادەی 83 یەکەم پێویستە لەسەر ئەو خاوەنکارەی کە نەوجەوانی ڕێپێدراو بەکار دەخات پابەند بێت بەم ئەرکانەی خوارەوە. یەکەم وێنەیەک لەو ڕێساگەشتیانە کە تایبەتن بە پاراستنی کرێکاری نەوجەوان لە شوێنێکی بەرچاو و ڕوون لەسەر تابلۆی ڕاگەاندنی شوێنی کارکردن هەڵبواسێت. دووەم تۆمارنامەیەکی تایبەت بە نەوجەوانان ڕێک بخات کە ناو و تەمەن و ئەو کارانەی پێیان سپێردراوە لەخۆ بگرێت. سێ بەڵگەنامەی پزیشکی سەلمێنەر بۆ لێهاتووی کرێکاری نەوجەوان بۆ کارکردن ئەوەی لە مادەی 80 ئەم یاسایەدا دەقنووس کراوە لە دۆسیەکەدا دابنێت و بیداتە پشکنەرانی کار بۆ تێڕوانین یان ژمارەی ئەو تۆمارنامەیە کە ئەو بەڵگەنامانەی تیادا پارێزراوە بداتە پشکنەری کار. دووەم لە کاتی بوونی گرێبەستی کار خاوەنکار پابەند دەبێت بە پێدانی ئەو کرێیانەی لەگەڵ کرێکاری نەوجەوان لەسەری ڕێککەوتووە ئەگەر بە پێچوانەی حکمەکانی ئەم یاسایە کاری پێ بکات و بە قەرەبووکردنەوەکەشی لە ئەگەری پێکانی لە کاتی کارکردنایان بەهۆیەوە ئەگەر خۆی سەرپێچی نەکرد بێت. بەڵێ کێ قسەی هەیە ڕۆژان خان فەرموو. برای سروکا پارلمانی ماده 83 برگه یکم خلاصی بحث ماده 81 نهشته. سپاس. بله راست. بله زۆر سپاس ڕۆژان خان. مادەی 84 مادەی 84 خاوەنکاری سەرپێچی کار بۆ پابەندیەکانی ئەم بەشە بە پێبژاردنێک کە لە 5 ملیۆن دیناری عراقی زیاتر نەبێت سزا دەرێت بۆ هەر کرێکارێک لەو کرێکارانەی سەرپێچەکەیان بەرامبەر کراوە. بەڵێ مامۆستا نەجات فەرموو. کاک حکمەت و کچرا. برای سەرۆکە پەرلەمانی وەکی مۆندەی 78 لێرەژی تیبیۆ دەبێتن کەمترین سزا بهێتە دیارکردن چونکە 5 ملیۆن کەمترین سزا بنمونە 2 ملیۆن بیت 1 ملیۆن بیتن تیبە بهێتە دیارکردن. کاک چیە؟ زۆر بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئەجب شتەوانی ئاخفتنێک کانکمەمی کەم پێشتر باس کرد و
مامۆستا زۆر سپاس نەجات خان. بەڵێ کاک حکمت وڵاو 5 ملیۆنە ینی تازبیت بکرێتن بەڕای من بەرە سەرۆکی پەرلەمان بەڵێ یعنی نەک کێمتر نەبیتن یا زیاتر نەبیتن یا تازبیت بکرێت یانیش 5 ملیۆن زیات ینی کەمتر نەبیتن. بەڵێ زۆر سپاس. بەڵێ مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە فەرمونون. بەشی 12 بەڕێز وەزیری کار پێش ئەوە خۆت لێرەی دانیشتووی هەموو ئەوەکان بە ئاڕاستەی توندکردنی سزاکانە دواتر ئەگەر لە ئەخیرا قسەیەکی عام بکەی لەسەر هەموو ئەو داواکاریانەی زیادکردنی سزاکان چکە ئەوەی تێبینیم کردووە لە هەموو مادەکان ئەو تێبینیانە هەیە. بەڵێ کاکڕۆم. بەشی 12 پاراستنی کرێکارانی کانەبەرد کانگا پیشەسازی کیمیایی و کانزایی و نەوت و غاز مادەی 85. یەکەم حکمەکانی ئەم بەشە بەسەر گرێبەستی کاری کانەبەردی کەرەستەکانی بیناسازی کانگا پیشسازی کیمیایی کانزایی و نەوت و غاز و بە شێوەیەکی تایبەتیش بەسەرانەی خوارەوەدا پیادە دەکرێت. یەک پرۆسەکانی بە دواگەڕان هەڵکۆڵین دۆزینەوەی نەوت و مادە کانزایی و بەردینیەکان بە گەوهرەکانی شێوە لەگەڵ پرۆسەکانی دەرهێنان یان دروستکردنیان. دوو پرۆسەکانی دەرهێنان یان چڕکردنەوە یان دروستکردنی نیشتەنیە کانزاییەکان چ لەسەر ڕووی زەوی بێت یان لە ژێر زەوی. سێ هەر کارێک بە دوای ئەو پرۆسانەدا بێت کە لە هەردوو خاڵی یەک و دووی ئەم بڕگەیەدا دەقنووسکراون لە کارەکانی بیناسازی و دروستکردنی کارگە و بەستنی ئامێرەکان. دووەم نابێت کرێکار لەو پیشەسازی و پیشە و کارانەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا دەقنووسکراون کاریان پێ بکرێت تەنها لە دوای ئەنجامدانی پشکنینی پزیشکی نەبێت و سەلماندنی سەلامەتی و شیاوی بۆ ئەو کارەی پێ ڕاستپێراوە. سێەم پێویستە بەر کۆتایی هێنان بە گرێبەستی کاری کرێکار لەبەر هەر هۆیەک بێت پشکنینی پزیشکی پیشەیی لەسەر کرێکار نوێ بکرێتەوە بۆ دڵنیابوون لەوەی تووشی نەخۆشیێکی پیشەیی نەهاتووە. چوارەم پشکنینی ئەو کرێکارانەی حکومەکانی ئەم بەشە دەیانگرێتەوە لانی کەم ساڵێ جارێک ئەنجام دەدرێت بۆ دڵنیابوون لە بەردەوامی شیاویان بۆ کارکردن بە مەرجێک ئەنجامەکانی پشکنین لە تۆمارنامەکانی پرۆژەکە تۆمار بکرێت بەبێ ئەوەی تێچوەکانی پشکنین بخرێت تا ئەستۆی کرێکار. پێنجەم ئەو حاڵەتانەی لە هەردوو بڕگەی دووەم و سێمی ئەم مادەیەدا نەقنووسکراون ملکەتی چاودێری پشکنینی کار دەبن. بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە. مادەی 86 پێویستە لەسەر خاوەنکار لە شوێنێکی بەرچاو لە بارەگای کاردا ئەمانەی خوارەوە هەڵبواسێت. یەکەم پێڕەوێکی ناوخۆی کارکردن پرۆژەکە تیایدا کاتەکانی کارکردن و ماوەکانی پشودان ڕۆم بکرێنەوە بە مەرجێک وێنەیەکی لێ بدرێتە پشکنەری کار. دووەم ئەو ڕێنمایانەی پەیوەستن بە تەندروستی و سەلامەتی پیشەیی لە پرۆژەکەدا و هەر شتێکیش لەم بوارەدا بێتەکایەوە. بەڵێ بەڵێ فەرموو کاکتی. برای سرکا پارلمانی عوام تبینیه کرد لوره هیچ جهات که چافدریه نینه لسروانتشته همی ارکو مافن بله چه جهات ده چافدریه وره کت مش جناب وزیر اگر برسوام ادابیه و زور سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان جێبەجێکردنی ئەحکامەکانی ئەم قانونە لە ناو پرۆژەکانی کار و شوێنکارەکانە لیژنەکانی پشکنینی کار چاودێریەکەن. بەڵێ مادەی دوای ئەوە مادەی 87 یەکەم چوونە ژوورەوە بۆ شوێنەکانی کار و پاشکۆکانی بۆ جگە لەو کرێکار و فەرمانبەرانەی ڕاست پێناون بەکارکردن لە شوێنەکانی کانگە یان کانەبەردیان ئەوانەی ڕاست پێراون بە چاودێریکردن و پشکنین و پاسەوانیکردنی و نوێنەرانی سندیکاکانی کرێکاران قەدەغەیە. دووەم چوونە ژوورەوەی ئەو شوێنانەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەقنووسکراون بۆ خودی کرێکارەکانی جگە لەو کاتانەی بۆ کارکردن دیارکراون بەبێ مۆڵەتی چوونە ژوورەوە قەدەغەیە. سێەم خاوەنکار تۆمارنامەیەک بە ناوی ئەو کەسانەی دەچنە ناو شوێنەکانی کارکردن بەهۆی کارەکانیان دادەنێت و لە کاتی چوونە دەرەوەیان ئاماژەی لەسەر دەکات. بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە. مادەی 88 یەکەم
ماوەی کاری ڕۆژانە لەو کار و پیشە و پیشسازیانەی لە بڕگەی یەکەمی مادەی 86 ئەم یاسایەدا دەقنووسکراون بەلای زۆری حەوت کاتژمێر دەبێت و نابێت لە هیچ بارێکدا کرێکار لە شوێنی کارکردن لە ڕۆژێکدا بۆ زیاتر لە 8 کاتژمێر بهێڵدرێتەوە. دووەم بەدەر لە حکمی بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەکرێت بە شێوەیەکی کاتی و لەباری پێویستدا کارکردن بەردەوام بێت بۆ ڕێگەگرتن لە کەوتنەوەی ڕووداوێک یان دوورخستنەوەی مەترسی ڕوودانی یان چاکردنی لێکەوتەکانی بەم ڕێکارانەی خوارەوە. یەک پێڕاگایدنی پشکنەری کار و لایەنی سندیکایی بە ڕووداوە لە ناکاو یان پێشبین کراوەکە لە ماوەی 24 کاتژمێر لە دەستکردن بە کارەکە. دوو هەژمارکردنی ماوەی کارکردنی زێدەگی ئەوەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا دەقنووسکراوە بە کارێکی سەربار و قەرەبووکردنەوە بە پێی حکمەکانی ئەم یاسایە. بەڵێ کێ قسەی هەیە؟ مادی جوابمان بۆ بخێنەوە. مادەی 89 پێویستە لە سەرخاوەنکار یەکەم ڕێنوێنی ناوخۆیی تایبەت بە تەندروستی و سەلامەتی پیشەیی بە پێ ڕێنمایی و بەیاننامەی دەرکراو لەلایەن وەزارەتەوە دابنێت. دووەم ئەم ڕێ شوێنانەی خوارەوە بگرێتە بەر. یەک ئاراستەکردن و دەرکردنی فەرمانی پەیوەست بە تەندروستی و سەلامەتی پیشەیی هەر کاتێک پێویست بێت. دوو ڕێگەگرتن لە بوونی کرێکار لە ناوچەکانی تەقینەوە تەنها لە دوای نەمانی مەترسی نەبێت. سێ تەرخانکردنی کەلوپەلی خۆپاراستنی کەسی گونجاو بۆ مەترسیەکانی هەر کارێک. چوار دانانی ئاماژەی نیشاندەر لەسەر ئەو شوێنانەی پێشبینی دەکرێت مەترسیان لێ ڕوو بدات. 5 دابینکردنی ڕێڕە و پێداویستەکانی دەربازکردن و فرێکەوتنی خێرا بۆ بارە لە ناکاوەکان. 6 پشکنینی خولاوی شوێنەکانی کارکردن بۆ دڵنیابوون لە چاک پیادەکردنی ئەو ڕێ شوێنانەی لەم بڕگەیەدا دەقنووس کراون. بەڵێ مادی جوابمان بۆ بخێنەوە. مادەی 90 ئەو پشکەی کرێکار لە ئەستۆی دەگرێت لە بڕی بەرامبەری کرێی گواستنەوە ژەمەکانی نان خواردن و نیشتاجێبوون لە ناوچە دوورە دەستەکان و ئەو شوێنانەی لە ئاوادانی دوورن بە ڕێنمایی دیار دەکرێت کە وەزیر دەری دەکات. بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە؟ مادەی دوای ئەومان بۆ. مادەی 91 هەر کەسێک سەرپێچی پابەندیەکانی پەیوەست بە پاراستنی کرێکارانی کانەبەرد و کانگە و پیشسازیە کانزایی کیمیایی و نەوت و گازیەکان بکات ئەوەی لەم بەشە دەقنووس کراون بە بەندکردن بۆ ماوەیەک لە 10 ڕۆژ کەمتر نەبێت و لە 3 مانگ زیاتر نەبێت یان بە پێبژاردنێک لە 3 ملیۆن دیناری زیاتر نەبێت یان هەردووکیان سزا دەدێت بۆ هەر کرێکارێک لەو کرێکارانە کە سەرپێچی بەرامبەر کراوە. بەڵێ بەڕێزان. بەڵێ ڕۆژان خان. مایکەکە بکوژێنەرەوە کاک ڕۆمێ بێ زەحمەت. بەڵێ فەرموو ڕۆژان خان. بارە سەرۆکە پەرلەمانی ئەف حکمی بەندکردنێ گەل پێبژاردنێ بتن بێیان جهێیان وە بە پێبژاردنێک لە 3 ملیۆن دیناری زیاتر نەبێت وەوە دیژ بێت لادانێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. لەنجە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بم بورە وەلەو پەیوەست نییە بۆ مادەیە بەڵام بەو بەشانەی کە تا ئێستا یعنی متابعەم کردیا پاراستنی کرێکاری ئافرەتان نەوجەوانە ئەوانەی لەکانە بەردەکان و کانزا و کیمیاویەکان ئیشێ دەکەن بەڵام زۆر جاری وا هەیە کرێکار لە باڵەخانە برندەکانیان لە جێ مەترسیدارەکان ئیشێ دەکا چی ئەوانە دەپارێزی چ مەرجەکانی سەلامەتی و پاراستنی ئەوانە پاراستنی ئەو جۆرە کرێکارانەی کە لە شوێنە مەترسیدارەکان ئیش دەکەن و چۆن دەیان پارێزین بۆ بڕگەیەک بۆ نیش نییە. سوپاستان. بەڵێ زۆر سپاس. کارە سەختەکان تهدید کراوە هەتا ئیجازەیان زیاترە مۆڵەتی ساڵانەیان زیاترە کرێی سەرباریان زیاترە تایەتی. بەڵێ مادەی دوای ئەومان بۆ بخێنەوە بەڕێزان. بەڵێ مادەی بەڵێ کاک ڕۆمیۆ مامۆستا نەجات دەیە قسە بکات. بەڵێ مامۆستا کاک حکمەتیش باش. منم مایکەکە بکوژێنەوە کاک ڕۆمی بێ زەحمەت. بەڵێ برای سەرۆکە پەرلەمانی بێرەژی مادە نوتۆیەکێکی هەروەکی مادە بەرینوکە وەک کاک حکومەتی گوتی تڤە 3 ملیۆن دینارە کەمتر نابێتن ئەم شوێنوا لێ بکەین ئەم ژی ڕێژە کەمتر ژی دانین هەردوو کچێت بن. بەڵێ زۆر سپاس. کاک حکمەت جەناب.
بەرێ سەرۆکی پەرلەمان قسەکانم لە لای بەرێز نەجات خان ڤەکرا ئەنی منیش لەگەڵ ئەوەمە دەتوانی لێرە بەڵێ بەڵێ زۆر سوپاس مادەی دوایمان بۆ بخێنەوە بەڕێزان مادەی 92 بەشی تەندروستی و سەلامەتی پیشەیی لە بەڕێوەبەراتی گشتی بەڕێوەبردن و پلاندانان چاودێری جێبەجێکردنی کاروباری تەندروستی و سەلامەتی پیشەیی لە ئەستۆ دەگرێت بە جۆرێک بڵاوکردنەوەی ڕۆشنبیری سەلامەتی و پاراستنی کرێکاران لە شوێنە جۆراوجۆرەکانی کار لە نەخۆشی پیشەیی و پێکانەکانی کار مسۆگەر بکات. بەڵێکی قسەی هەیە دوای ئەومان بۆ بخێنەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 93 یەکەم هاوکاری نێوان خاوەنکار یا لایەنی کاریگەڕی لەلایەک و کرێکاران یان نوێنەرانی کرێکاران لە پرۆژەکە لەلایەکی دیکە بە ڕەگەزی بنەڕەتی دادەنرێت لەو ڕێکارانەی بۆ چاکردنی بارودۆخی تەندروستی و سەلامەتی پیشەیی لەسەر ئاستی پرۆژە و شوێنی کار گیراونەتە بەر. دووهەم بۆ هێنانەدی ئەوەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەغنووس کراوە پێویستە ئەمانەی خوارەوە ڕەچاو بکرێن. یەک دابینکردنی ژینگەیەکی کاری شیا و تەندروست و ئاسان و سەلامەت و بێمەترسی. دوو ڕاهێنانی کرێکاران لەسەر چۆنێتی خۆبەدوورگرتن لە مەترسێ پیشەیەکان. سێ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری تەندروستی و سەلامەتی پیشەی لە نێوان کرێکاران و هەڵواسینی ڕێکسازیەکانی تایبەت بە مەترسیەکانی پیشە لە شوێنێکی بەرچاو لە شوێنی کارکردن. چوار دابینکردنی پێداویستیەکانی فریاکەوتنی پزیشکی بەرایی لە پێگەکانی کاردا. پێنج مسۆگەرکردنی ئەنجامدانی پشکنینە پزیشکیە بەرایی و ناوبەناوەکان بۆ سەرجەم کرێکاران دەربارەی تەندروستی و سەلامەتی پیشەیی و ژینگەی کار بەمەرجێ گشت ڕوودا و پێکان و نەخۆشە پیشەیەکان ئەوانەی لە کاتی کارکردندا ڕوو دەدەن یا پەیوەستن پێوە بگرێتەوە. 6 ئەلف پێڕاگەاندنی لایەنی تەندروستی ڕاستپێردا و دەربارەی ڕوودا و پێکانەکانی کار و نەخۆشە پیشەیەکان لە کاتی ڕوودانیان و ئاگادارکردنەوەی بەشی تەندروستی و سەلامەتی پیشەی لەم بارەیەوە. ب پێڕاگەاندنەکە زانیاری دەربارەی پرۆژەکە خاوەنکار کەسی پێکرا و سروشتی پێکانەکە یان نەخۆشە پیشەیەکە شوێنی کار و بارودۆخی ڕووداوەکە لە خۆ دەگرێت. جیم لە حاڵەتی نەخۆشی پیشەی بارودۆخی دووچار هاتن بە مەترسێ تەندروستیەکان جێگیر دەکرێت بە پێی فۆرمێکی ڕێکخراو کە گشتاندنی پێکرابێت. دال راپۆرتێکی ساڵانە ئامادە دەکرێت بەو ڕوودا و پێکانانەی شوێنەکانی کار ئەوانەی ژمارەی کرێکارانیان لە 50 کرێکار بەرەو سەرەوەی. حوت گرتنەبەری گشت ڕێو شوێنە پێویستەکان بۆ مسۆگەرکردنی پاراستنی تەندروستی و سەلامەتی کرێکاران لە گشت مەترسێ پیشەیەکان بە شێوەیەکی کارا و ئەنجامدانی پشکنینی ناوبەناوی ساڵانە لەسەر بۆیلەرە هەڵمیەکان و ئامێرەکانی پەستان و بەرزکەرەوە کارەباییەکان و کەرەستەکانی بەرزکردنەوە و پاشکۆکانی لەلایەن لایەنە تایبەتمەند و ڕاستپێراوەکان لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتیەوە. 8 دابینکردنی کەلوپەلی خۆپاراستنی کەسی گونجاو بۆ کرێکاران هیچ کرێکارێکی شتێچووی دارایی لە بەرامبەریاندا لە ئەستۆ ناگرێت. 9 دڵنیابوون لە سەلامەتی ئامێر و کەلوپەلەکانی وەک بۆیلەر بەرزکەرەوە سرینگ شتی دیکە لە ڕێگای لە سلنگە چێمە بەڕێ سەرۆکی پەرلەمان سلنگ لە ڕێگەی راپۆرتی لایەنی ڕاستپێرا و لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتیەوە بە جۆرێک شیاویان بۆ کارکردنی بێمەترسی یەکلا بکرێتە وردەکاری ئەمەش بە ڕێنمایی ڕێک دەخرێت کە وەزیر دەری دەکات. دا سەرپەرشتیکردنی ڕێکخستنی مامەڵەکردن لەگەڵ پلانی باری لە ناکەو. سپاس. بەڵێ بەڕێزە بەڵێ کاکچیە برای سروک پارلمانی وری بحثات یکن یک دو جا بحث راپورت سالانه هاته کرنه راپورت سالانه آماده دکرد مپی باشه هر شش هیواف راپورت بیت آماده کردن چونکی بو یک سال راپورت بیت آماده کردن گله کی درنگ گله جرا انسان پیتوی به شش هیوا آماره که تایبت یا کو گوریوی شش هیوا پلان خو بو شش هیوا دی دیند بس بو سال گله که بو برند مپی باشه لهر جهه کی کو راپورت سالانه هات بیت بتا راپورت شش مانگانه زور سپاس. سپاس دکتۆرە گەلاوێش. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 93 شەشەم جیم لە حالەتی نەخۆشی پیشەیی بارودۆخی دووچار هاتن بە مەترسیە تەندروستیەکان جێگیر دەکرێت بەفەی فۆرمێکی یەکخراو کە گشتاندنی پێکرابێت. ئایا لە حالەتێک کە ئیش و کارەکە سەرچاوەی نەخۆشی بن مەسەلەن
لەوانەیە تووشی حالەتە چی نەخۆشی سیەکان بیتن ئەگەر هاتو کارەکەەوە بیت ینی چ ڕەچاوێکی دەکرێتن چ ئیدراعاتێک دەکرێت ئیساباتی عملیش یەکسەر حالا بێ بۆ قانونی دەستەبەری کۆمەڵایەتی ئەخەر ینی مەبەستمە ئەوەیە زۆر خەڵک توش دەکاتن کارەکە ڕادەگیرێ یان چ دەکرێتن ناڵێم بەڵێ بەڵێ سپاس مامۆستا نەجات فەرموو برای سەرۆکە پەرلەمانی سەبارەتمەندێ نوتوسێ برگێدوێ شەشام دۆل ئەگەر ئەبەر گرێدۆی بیت ژمارە کرێکۆران پندێک و ئەودی داینگەهەکێ چێکان بۆشترە کە تو بێژی 50 کرێکۆر بەلکەی خدۆنێ شولی بێژی 49 لێرە یعنی نەکاتە 50 داینگە هێنا چێکاتن بێجل بێرە کە فترەك دۆ بۆ نزیکی 50 هەیە ینی گوت بۆ 45 حتا 50 هەیە دۆ باشتر بیتن و زۆر سوپاس بەڵێ مادەینەوە تو 4 بەڕێزان بەڵێ ڕۆژان بەڕێز سەرۆکی پەرلەمان فەرموو ڕۆژان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ بڕگەی دووەم ئەڵێ بۆ هێنانەتیەوەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەغنووسکراوە پێویست ئەمانەی خوارە و ڕەچاو بکرێن کێ ڕەچاوی بکە ینی هەندێکی ئەرکە ئەوە کێ بیکات من لە مادەینەوە دووش تایەتی بەڵام ئەوە بۆ چاودێریکردن ئاڵێ تەندروستی بەشی تەندروستی و سەلامەتی ئەوە بکە و سەبارەت بە خاڵی نۆیەمی هەمان بڕگە گرتنەبەری ڕێو شوێنە پێویستەکان بۆم سۆگەرکردنی پاراستنی تەندروستی ناوی هەندێک کاری مەترسیداری هێناوە بەڵام ئێمە کاری تر زۆرە ینی یا هەموو ناوەکان بهێنرێت یان لە کۆتایە شتێک دابنرێ هەر کارێکی تری مەترسیدار بۆی ئیزافە بکرێت چونکە ئێستا لە ئێستا زین لە هەرێمی کوردستان غاز بۆ بە مەترسی ینی لە لای خەڵکی هەرێمی کوردستان یەکێ لەوانە ینی ئەوە لە کارەکانی شابەکارێنرێت ئاماژەی پێ نەدراوە ئەگەر ئەوە چارەسەر بکرێت سوپاس بەڵێ زۆر سپاس مادەی دوای ئامان بۆ بخێنەوە بەڕێزە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 94 لە دوای هاتنەدی سەرجە مەرجەکانی سەلامەتی و پشکنینی کرێکاران بەڕێوەبەرایەتی گشتی دەتوانێت مۆڵەتی تەندروستی و سەلامەتی پیشەیی بداتە پرۆژە بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە مادەی 95 بۆ بخێنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 95 یەکەم وەزارەت لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتیەوە بەرپرس دەبێت لە دانانی سیاسەتێکی نیشتیمانی بۆ تەندروستی و سەلامەتی پیشەیی و پەرەپێدان و پێداچوونەوەی لە ماوەی ڕێکخراودا بەڕاوێژ لەگەڵ خاوەنکار و کرێکاران یان ڕێکخراوەکانیان ئەوانەی زۆرترین نوێنەرایەتیان هەیە بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بەرپرس دەبێت لە جێبەجێکردنی ئەم سیاسەتە دووهەم سیاسەتی نیشتیمانی پەیوەست بە تەندروستی و سەلامەتی پیشەیی ئەمانەی خوارەوە لە خۆ دەگرێت یەک دیاریکردن و هەڵسەنگاندنی مەترسیە پیشەیەکانی شوێنی کار ئەوەی تایبەتە بە تەندروستی و سەلامەتی پیشەیی پیاوانەکردنی پیسکارەکانی ژینگەی کار و وەرگرتنی نمونە لە شوێنی کار کە پەیوەست بێ بە تەندروستی و سەلامەتی پیشەیی بە مەرجێک خاوەنکار یا ئەوەی نوێنەرایەتی دەکات لەم بارەوە ئاگدار بکرێتەوە دووهەم چاودێریکردنی ئەو هۆکارانەی کاریگەریان لەسەر تەندروستی و سەلامەتی کرێکاران لە ژینگەی کار و پیادەکردنیدا هەیە لە نێویشیاندا بن کە تەندروستیەکان کۆشکەکان و شوێنەکانی پشودان و خەوتن ئەوانەی خاوەنکار دابینیان دەکات سێ پێشکەشکردنی ئامۆژگاری سەبارەت بە پلان و یەکخستنی کار ڕێخستنی کار لە نێویاندا دیزاینکردنی شوێنی کار و دەستنیشانکردنی ئامێر و کەلوپەلی دیکە و کەرەستە بەکارهاتوەکان و نۆژەنکردنەوەیان لە کارکردن چوارهەم بەشداریکردن لە پەرەپێدانی پرۆگرامەکانی چاکردنی پیادەکاریەکانی کار و پشکنین و هەڵسەنگاندنی ئاستی سەلامەتی کەلوپەلە نوێیەکان پێنجەم پێشکەشکردنی ئامۆژگاری دەربارەی تەندروستی و سەلامەتی پیشەیی و ژینگەی کار و کەلوپەلە کەسیەکانی خۆپارێزی شەشەم چاودێریکردنی تەندروستی کرێکاران و پێکانەکانی کار و نەخۆشیە پیشەیەکان حوتەم گونجاندنی کرێکار لەگەڵ کاردا و بەشداریکردن لە ڕێکارەکانی شیاندنی پیشەیی هەشتەم هاوکاریکردن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە دابینکردنی زانیاری و فێرکردن و ڕاهێنان لە بوارەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی و دیراسەتکردنی پەیوەندی کرێکاران بە ژینگەوە نۆهەم ڕێکخستنی مامەڵەکردن لەگەڵ باری لە ناکاو و فریاکەوتنی خێرا دەهەم بەشداریکردن لە شیکردنەوەی ڕوودا و پێکانەکانی کار و نەخۆشیە پیشەیەکان و زانینی هۆیەکانیان بەڵێ بەڕێزان کاک گۆران ڕۆژان خان کاک گۆران فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان
داوا دەکەین لە مادەی 95 بەشی تەندروستی و سەلامەتی و پیشەیی لە بەڕێوەبەرایەتی گشتی بکرێتە سنتەری نیشتیمانی تەندروستی و سەلامەتی پیشەیی لە هەرێمی کوردستان داش عێراق. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. ڕۆژان خان. برای سەرۆکا پەرلەمانی ببوورە وڵا هەندە جۆران دەبینێت تایم پێویستی مداخلێ ناکەم بەس ضرورە ji بێن گوتنێ مثلا مادە 95 بڕگەی یەکەم ئەو دیرە دوماهیە زێدە یان ئەو بمینێت یان خۆلا هەشتێ بمینێت هەرچەندە ڕاستە بشتن ها و کاریکردن لەگەڵانە پەیوەندیدارەکان بەس ئەوە ماهەنگیت گەلان پەیوەندیدار بوو چیە وەزارەتە و لە ڕێگەی بەرابەرەتی گشتیە ئەرکێوانە و هەندێک خۆلا دەگەڵ چ دووبارە هەی دێلم بوو لەژنێ پاشە گەل کۆمبینە هەو باش سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەینەوە شەشمان بۆ بخێنەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەینەوە تو شەش. یەکەم خاوەنکار بەرپرسە لە دابینکردنی لانی کەمی پێداویستیەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی لە گشت ئەو پرۆژانەی کرێکار تیاندا کار دەکەن لەگەڵ سەلامەتی ئەو ئامڕاز و کەرەستە و کەلوپەلانەی لە پرۆژەکەدان و مەرج و ڕێگەی بەکارهێنانیان بە ڕێنمایی ڕێک دەخرێن کە لایەن وەزیرەوە دەردەکرێت. دووەم پێویستە لەسەر خاوەنکار بەر لە دەستپێکردنی کار بەنووسین کرێکار ئاگادار بکاتەوە لە باری مەترسیەکانی پیشە و ئەو ئەمڕاز و ڕێکارانەی کە دەبێت بۆ خۆپاراستن بیانگرێتە بەر لە شوێنی کار هەڵبواسرێت. سێم پێویستە خاوەنکار ئەمانەی خوارەوە ئەنجام بدات. یەک گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ دابینکردنی خۆپارێزی کرێکاران لە مەترسیەکانی پیشە و مەترسیەکانی کار و ئەو ئامێرانی لە کاتی کارکردندا زیان بە تەندروستیان دەگەیەنێت. دوو دابینکردنی ئامڕازەکانی خۆپاراستن لە مەترسیەکانی پیشە بە مەرجە کرێکار هیچ تێچوویەکی دابینکردنیان لە ئەستۆ نەگرێت و لە بڕی کرێکەی نەبڕدرێت. سێ دابینکردنی فریاکەوتنی پزیشکی خێرا بەو شێوەیەی لەگەڵ جۆری کار گونجاوە و لە شوێنی تایبەتکرا و ناسراودا. بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە؟ مادەی دوایەوەمان بۆ بخێنەوە. بەڵێ 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 بیان نووسە مناخان. کێ قسەی هەیە لەسەر و مادێ بەڕێزان؟ ماوەسە نەجات فەرموو. برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت مادەی 96 یەکەم لایەنی کێم تیبیا بهێتە جێبێن ئەمە پێداویستێت تەندروستی تیبیا بهێنە دابینکردن لایەنی کە محتاج نینە یعنی بهتان بیسین بێنە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ مادەی دوایەوەمان بۆ بخێنەوە. بەڵێ لەنجەخە. بورە بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا پاڵپشتی نەجات خان دەکەم لایەنی کەملا ببردرێ بکرێتە تەواوی گرینگە تەواوی پێداویستیەکان. سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی دوایەوەمان بۆ بخێنەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 97 یەکەم پابەند نەبوونی کرێکاران بەو پێوەرە یاساییەکانی سەلامەتی پیشەیی نابێتە پاسا و بۆ لێبوردنی خاوەنکار لەو پابەندیانەی لەم بوارەدا بەپێی یاسا بەرکارەکان بڕیاریان لێ دراوە. دووهەم کرێکار تێچووەکانی دابینکردنی ژینگەی کاری تەندروست و ئارام لە نێوانیشیاندا چاودێری پزیشکی و تێچووی دەرمانی نووسرا و پشکنی ناوبەنا و تاقیگەی و تیشک و پشکنەکانی دیکە لە ئەستۆ ناگرێت. بەڵێ کێ قسەی هەیە؟ مادەی دوایەوەمان بۆ بخێنەوە. مادەی 98 یەکەم پێویستە لەسەر خاوەنکار ئامڕازەکانی فریاکەوتنی پزیشکی لە شوێنی کار بۆ کرێکارەکانی دابین بکات و ئەگەر ژمارەی کرێکارەکانی لە 50 کرێکار زیاتر بێت پەرستارێکی شارەزا لە کاروباری فریاکەوتنی خێرا بەکار بخات و گرێبەز لەگەڵ پزیشکێکی تایبەت بکات بۆ چارەسەرکردنی کرێکارەکانی لە نۆرینگەیەک کە لە شوێنی کار بۆ ئەم مەبەستە تەرخان دەکرێت و بەبێ بەرامبەر داودەرمان و ئەو چارەسەریانی پێویستیانە لە کاتی کارکردندا پێشکەشیان بکات. دووەم ئەو پزیشکە تایبەتەی لە بڕگەی یەکەمی ئەم مادێ دەقنووسکراوە دەوامێکی ڕۆژانەی بۆ دیاری دەکرێت بە جۆرێک کەمتر نەبێت لە 2 کاتژمێر لە ڕۆژێکدا ئەگەر ژمارەی کرێکارەکانی پرۆژەکە لە 100 کرێکار زیاتر بێت. سێم ئەگەر ژمارەی کرێکارەکان لە 500 کرێکار زیاتر بوو ئەوە خاوەنکار پزیشکێکی نیشتەجێ لە پرۆژەکە بەکار دەخات و بنکەیەکی تایبەت دروست دەکات تیایدا گشت ئەمڕازەکانی پشکین و فریاکەوتن و چارەسەری دابین دەکرێت. دووەم پزیشکی نیشتەجێ ئەو حاڵەتانە لە ئەستۆ دەگرێت کە پێویستیان بە مۆڵەتی نەخۆشی یان پشکینی پزیشکی پسپۆڕ یان نەشتەرگەری هەیە لەگەڵ ڕەچاوکردنی حکومەکانی بەشی نۆیەمی ئەم یاسایە سەبارەت بە مۆڵەتی نەخۆشی. چوارەم خاوەنکارانی ژمارەیەک پرۆژە لە سنووری ناوچەیەک یان شارەوانیەک دەتوانن بنکەیەکی تەندروستی هاوبەش دروست بکەن بە ئامانجی پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاریانەی لە بڕگەی سێمی ئەم مادەیەدا دەقنووس کراوە. بەڵێ کێ قسەی هەیە؟ مادەی دوایەوەمان بۆ.
برای سرک پارلمانی ماده نطهشته باشتره کم برای خب داینه بیشین 50 ساعت 5 ساعت باشتره مواک هبیتن بر هنده دو فتره خلاتی نبیتن نسبت خلاتی نبیتن یعنی بیشی مثلا 45 بو 50 نطو 5 ساعت 450 بو 5 ساعت دی باشتر بیتن دو قازانجا خدان شولی نبید داد بو قازانجا کریکارا بید زور سپاس بله سپاس روژان خان برای سرک پارلمانی ماده 98 برگه دوم او کات جمیرت بوی پزشکی دیناتین کمتر نبتش دو کات جمیرا اره همو هر چند دوام بکد درسته سقفه که بونه دینن زیاده تر نبتش چند کات جمیرا بله زور سپاس مادی دو امان بو بخنو دست خوش بر روژان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 99 یەکەم پێویستە خاوەنکار ڕێوشوێنی خۆپارێزی پێویست فراهەم بکات و ئەو ڕێکسازیانەی لە بەشەی یاساکەدا پەیوەست بە ڕێوشوێنی خۆپارێزی کار دەقنووسکراون جێبەجێ بکات. دووەم پشکنینەکانی کار لە راپۆرتی سەردانیکردنی مەیدانیان بۆ پرۆژەکان سەبارەت بە شێوازی و ڕێوشوێن و پێداویستیەکانی خۆپارێزی کار ئاستی پابەندبوونی خاوەنکار بە ڕێنماییەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی تێبینیەکانی خۆیان تۆمار بکەن. سێم لە حاڵەتی پابەند نەبوونی خاوەنکار بە جێبەجێکردنی ڕێنماییەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی یان ڕێگەنەدانیان بە لیژنەکانی پشکنینی تایبەتمەند بۆ ئەوەی بچنە ناو پێگەی کار یان ئاستەنگ خستنە بەردەم کارەکانیان وەزارەت دەتوانێت دوای پێدانی هۆشداری بەلابردنی سەرپێچیەکە بڕیاری داخستنی شوێنی کار یان ڕاگررتنی کارپێکردنی ئامێرێک یان زیاتر بدات تاوەکو هۆکاری داخستنەکە یان ڕاگررتنەکە نمێنێت. دووهەم ئەو کرێکارانەی لەبەر ئەم هۆکارە لە کارکردن وەستاون شایستەی کری تەواو دەبن لە بری ئەو ماوەیی داخستن یان ڕاوەستان و لیژنەی پشکنینی تایبەتمەند راپۆرتێکی نووسرا و دەربارەی سەرپێچیەکە و وردەکاریەکانی ئامادە دەکات. بەڵێ کێ قسەی هەیە مادی کاک بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵات تێبینەکەم لەسەر بڕگەی سێم خاڵی یەکەمە ئەڵێ ئەگەر ئەو ڕێنمایانە جێبەجێ نەبوو وەزارەت دەتوانێت دوای پێدانی هۆشداری بەلابردنی سەرپێچیەکە بڕیاری داخستنی شوێنی کاریا ڕاگررتنی کارپێکردن ئامێرێکیان زیاتر بدات. ئەو هۆشداریە ئەمە ڕێنمایی ڕێکێکە مودەی زەمەنیەکەی چەنە بێ مەسەلەن تۆ لیژنەکە ئاچێتە شوێنێک خەلەلێکەیە گیرروگرفتێکەیە هۆشیاری ئەدێنێ بۆ ماوەی چەند بۆ ماوەی چەند ڕۆژ چەند ساعات چۆن مامەڵە لەگەڵ سەرپێچیەکەکەن بۆی دوایی وەزارەت مافی بەکارهێنانی ڕاگررتن یا داخستنی شوێنی کارپێکردنەکە هەبێت. زۆر سپاس. زۆر سپاس حاڵەتە لە ناکاوەکان لیژنەی کار دەسەڵاتی فەرمانبەری بەرزەفتەی دەبێ زەبتی دەبێ ئەو یەکسەر ڕایەگرێ ئەگەر پێویست بێ و ئەوی شۆژداریەدا بەڵێ مادەی دوای ئامان بۆ بخێنەوە مادەی 100 بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 100 پێویست لەسەر کرێکاران پابەندی ئەمانەی خوارەوە بن. یەک پیادەکردنی فەرمان و ڕێنمایەکانی پێوەست بە ڕێکارەکانی خۆپاراستن و سەلامەتی پیشەیی و بەکارهێنانی ئامڕازی خۆپاراستنی گونجاو. دوو نەبردنەژوورەوەی هیچ کارتێکەرێکی عەقڵی بۆ ناو شوێنی کار یان ئامادەبوون لە شوێنی کار لەژێر کاریگەریدا. سێ پابەند نەبوون بە ڕێنمایی تایبەت بە تەندروستی و سەلامەتی پیشەیی لە پێگەکانی کار. چوار پابەند نەبوون بە وادەکانی پشکنینی پزیشکی ناوبەناو بەپێی ئەوەی پزیشکی پرۆژەکە یان لایەنی پزیشکی تایبەتمەند بڕیار دەدات. پێنج پۆشینی کەلوپەلەکانی خۆپاراستنی کەسی. شەش دوورکەوتنەوە لە شوێنی کار لە کاتی بوونی مەترسیەکی ڕاستەقینەدا. حەوت هاوکاریکردن لەگەڵ خاوەنکار بۆ ئەوەی بتوانێت ئەو پابەندیانی لە ئەستۆیەتی جێبەجێیان بکات. بەڵێ مادەی 100 بەڵێ ڕۆژان خان برای سرکار پارلمانی بەڵێ فەرموو ڕۆژان خان دەستخواشی لجنە تایبەتمەند دکەم دیارن هەمی مۆندینە و هەمی پەرلەمانتەرۆژ و وەزارەتێژی بۆ تەوحیدکردنەوەکی بێژن مستەڵەحاتە یان بەرگە دوو خۆڵە دوێ الویری شوینی کار بکرد پێگای کار آنج بەرگە خلاصی پێگای کار بکرد شوینی کار زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئێمە مادەی 100مان تەواو کرد ئینشەڵڵا سبەینە سەعاتدە کۆبوونەوەی پەرلەمان دەست پێکەین بۆ تەواوکردنی باقی مادەکان. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز وەزیری کار بە هاوڵانی بەم شێوەیە کۆتایی بە دانیشتنەکەمان هێنی.